ئەو کاتتان باش بەڕێزان، زۆر سپاس کە ئەم شەو لەگەڵمانن بە ناوی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری خێراتنی هەموو لایەک دەکەین بۆ ئەم چاڵاچیە. ئێمە ئەکادیمیای مێگامایند پلەس لە 3 تەوەردا کار دەکات کە ئەوانیش پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکارین. یەکێک لە چاڵەچیە بەردەوامەکانی بریتیە لە وێبینارەکانی شەوانی شەممە کە بە خۆشحاڵیەوە ئەمەی ئەم شەو 97مین دانەیە. هەموو ئەوانی پێشوو تۆمار کراون لە کەناڵی یوتیوبەکە بەردەستە بە خۆڕایی. جگە لە ئەو وێبینارە هەفتانەیە ئەکادیمیای مێگامایند پلەس چەند بەرهەمێکی تری هەیە کە کتێب و چاپکرا و بڵاوکراون. ئەوە 5 لە کتێبەکانی ئەکادیمیان کە بەشی زۆریان پەیوەستن بە پەروەردە. کتێبی یەکەم وانەکانی ژیان 333 وانە بە ئینگلیزی کوردیە. کتێبی دووەم بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا. ئەو 3 کتێبەی دواییشیان کە هەر سێکیان لەسەر پەروەردەن 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، پۆلەکەت بەرەواش بکەوە لەگەڵ 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە بەسپاسەوە لەلایەن دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاوکراوەتەوە. هەمووشی بەردەستن لە کتێبخانەکانی بەرهەمەکانی دەستگای فام بڵاو دەکەنەوە، کتێبخانەی تەفسیر و کتێبخانەکانی تر لە شار و شارۆچکەکانی تری کوردستان. بە خۆشحاڵیشەوە دوو لەو کتێبانە بە شێوەی دەنگیش هەن بە خۆڕایی کە ئەویش هەر لە چەناڵی یوتیوبی ئێمە بڵاو کراوەتەوە هەر بە خۆڕایی. جگەلەوە ئەکادیمیا فەرهەنگێکی ئەلکترۆنی داناوە، فەرهەنگی زار بۆ هەردوو سیستەمی iOS و سیستەمی ئەندرۆید. فەرهەنگی زار ئەگەر بەس بنووسی زار دیکشنەری لە هەر آیفۆن بێ یان گالکسی بێ یان هەر شتێک بێ بەش جێرەی سیستەمەکە بە خۆڕاییە، ئەویش بە ئەلکترۆنیە، سەرهێڵە، ئۆنلاینە. بەڕای ئێمەشتی زۆر باشی تێدایە چونکە لە ئینگلیزیەوە وەرگیراوە نەک لە زمانی تر. هەروە تیمێکی شارەزا کاریان تێدا کردو، بەردەوامیش کاری تێدا دەکرێت بۆ فراوانکردنی. ئێوە بەڕێزیش جگەلەوە دەتوانن سوودمەند بن، دەتوانن سوودیش بگەێنن بەوەی کە ئەگەر وشەیەک لەوێدا نەبوو یان ینی واتایەکەی تەواو نەبوو دەتوانن فیدباکمان بۆ بنێرن، دەتوانن وشەی نوێ بنێرن. ئێمە بەڕێی لیزنەوە وشەکان زیاد دەکەین. ئەکادیمیا جگە لەوانە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەسەر زۆربەی سەکۆکان گروپی هەیە، پیجی هەیە وەک دەبینن لەسەر شاشە. وێبسایتی ئەکادیمیا mmp.ac کە هەموو بەرهەمەکانی پێشوو و کار و چاڵەچەکانی تێدایە، وەکو گوتمان ڤیدیۆکانیش تێدا هەیە. پیجی فەیسبوک هەیە، چەناڵی یوتیوبەکە بەم شێوەیە. ئەوانی تر گروپاتی گشتیمان هەیە. ئەگەر لە ڕێگەی ئەو QRF کۆدەی لە تەنیشتی خوارەوە لە دەستە چەپ سکان بکەیت دەچێ ناو گروپەکان. ئەگەر نەتوانی نامەیەک بنێری لەسەر ئەو ژمارەیە ئێمە ئیزافەت دەکەین بۆ گروپە گشتیەکە. کار و چاڵاکی تر زۆرە بەڕاستی، بەڵام نامانەوێ زۆر لە کاتی ئێوە بن. چەند خولێکمان هەیە تۆمارکراون ئامادەن، خولی با بڵێن ئامادەکاری بۆ تاقیکردنەوەی PTE، هەروە خولی توێژینەوەی زانستی و نووسینی توێژینەوەی زانستی. ئەوانەی کێشەی دەنجیان هەیە دەتوانن جارێک بڕۆنە دەرەوە بێنەوە، بەڵام ئەو جارەکە هاتەوە عازێک بۆیان دێ، مەسەلەن کۆنێکت ڤایە وایفای یان سێلولە دەیتە ئەوە دابگرە، کێشە نابێ ئینشاڵڵا. بەڵام ئەوەی بەشێکی لە دەستێ وەکو گوتمان ئەو وێبینارە هەمووی تۆمار دەکرێت بە مقدمە و بە پرسیار و وەڵامەکانیشەوە. دوایی لینکی بۆ ئەوەی بەڕێز لە ڕێی گروپەکانەوە دەنێرن یان لە ڕێی ڕاهێنەرەکانەوە دەتوانن لای خۆتان بڵاوی بکەنەوە ئەگەر کەسێک نەیتوانی لەگەڵمان بێ لە سەرتاوە.
ئەگەر هەر کەسێکیش نەیتوانی لە ڕێگای زوومەوە لەگەڵمان بێ ئەو وێبینارە بە شێوەی ڕاستەوخۆ لە فەیسبووکی ئەکادمیاش بەزنی دەگوازرێتەوە. ئێوەی بەڕێز دەتوانن بە شێش شێوە بەشدار بن دوای ئەوەی مامۆستای پێشکەشکار قسەی خۆی دەکات. دەکرێت لێرەوە بەعازی دەست بەرزکردنەوە دەستت بەرز پێوە لە خوارەوەی زوم ریاکشنس هەیە لەوێ دەست بەرزکردنەوە عازی دەست بەرزکردنەوە هەیە دەتوانی دوای کە کاتی پرسیار وەڵام هات دەستت بەرزکەوە ئێمە ڕێگە دەدەین ماکەکە بکەوە بۆی پرسیارەکەت ئاراستەی مامۆستا بکەیت. ئەویتر ئێستا دەستت دابزێنە کێشەوان نیە کاتی پرسیارەکان بەس باشە تاقی بکەیەوە خراپ نیە. ئەویتر دەتوانێت لێرە لە چات بۆکس بە نووسین پرسیارەکانت بکەیت ئێمە ئاراستەی مامۆستای دەکەیت یان ئەگەر لە فەیسبوک لەگەڵمانی دەکرێت لە شێوەی کۆمنت لەوێ بەجێ بهێڵی تاکو بتوانین پرسیارەکان ئاراستە بکەین. بۆ ئەم شەو بەڕاستی بەسپاسەوە مامۆستەفایە هەرچەندە زۆر زۆر مەشغوڵیشە بەڵام سپاسی دەکەین کە هەم دەست پێشخەری کرد هەم بۆ خۆشی بەردەوام لەگەڵمانە بە خەمی ئەو پرۆژە گەورەی وەزارەتی پەروەردەیە کە پرۆژەی ڕاهێنانە زۆر بە خەمیەوەتی بۆیە هەر هەوڵێک دەدا بۆەوەی بتوانێت لەگەڵ ڕاهێنەرەکان لە پەیوەندیدا بێ یان ئەگەر کاتێکی گونجاو لەبەردەست بێ بۆی ئامادەکاری تاو بکرێ بۆ سەرەتای ساڵی خوێندنەوە. مامۆستا لەوە ناسراوترێ ئێمە بە سیڤیەک بیناسێنین بەڵام هەر بە کورتی مامۆستا سعید لە ساڵی 1960 لەدایک بووە خوێندنی لە زانکۆکانی بەغدا و ستۆکهۆڵم تاو کردووە خاوەنی 18 کتێب و لێکۆڵینەوە و توێژنەوەی زانستیە لە شوێنی جیاجیا کاری کردووە لە کۆتاییشدا خەریکی لە چەند ساڵی کۆتاییشدا خەریکی ڕاهێنانی مامۆستایان بووە لە وڵاتە جیاجیەکان دەتوانین بڵێن لە ساڵی پاریشەوە سەرپەرشتی پرۆژەی گشتی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان دەکات بۆ ڕاهێنانی دەیداکتیکی و گۆڕینی مۆدیل و میتۆدەکانی وانەوتنەوە لە قوتابخانە و خوێنگە حکوومیەکانی هەرێمی کوردستان خوێنگەکان بە شێوەیەکی گشتی هەروە بەشداری چەندین کۆنفرانسی پەروەردەی جیاجای کردووە لەوانش لە کۆنفرانسەکانی هەرێمی کوردستان و لە دەرەوەش کەسێکی چالاکە لە کەناڵەکانی فەیسبوک و یوتیوب ڤیدیۆکانی زۆر باش بڵاو بوونێتەوە و کەسێکی ماندوونەناسی و لەخۆ بردووە هەروە کاری زۆر گەورەی کردووە ئینشاڵڵا لە داهاتووشدا بەردەوام دەبێ ئەو کارەی ئەو دەستی پێ کردووە شتێکی زۆر باشە هیچ کارێکیش لە سەرەتادا بێ کەم و کورتی نابێ بێگلەیی نابێ بەڵام زۆر گرنگە بەو شتانێک کە لە بەردەستن بتوانی کارێک بکەی هەم داهێنەرانە بێ هەم لە درێژخایەندا بەرهەمەکەی زۆر بەباشی ببیندرێ. بابەتی ئەمڕۆ کە مامۆستا باسی دەکا چی پێویستە مامۆستای ڕاهێنەر لە سەرەتای ساڵی نوێوە وەکو وەرزێکی نوێی خوێندن دوای ئەوەی ئەو فولانەی بینیوە پێویستە چی بکە ئەرکەکانی چی دەبن پەیوەندی چۆن دەبێت لەگەڵ قوتابخانە و لەگەڵ بابەتەکان ئایا بابەت دەڵێتەوە ناڵێتەوە هەوڵ دەدا مامۆستا هیچی بخاتە ئەو لایەنانە مامۆستا نزیکەی 45 خولەکێک قسە دەکا خۆی وێبینارەکە سەعاتێک و نیوە ئەوانی تر هەوڵ دەدەین نیوەی کاتەکە بۆ ئێوەی بەڕێز بەشدار بێ بەڵام حەزمان لێ بە پرسیار بێ پرسیارەکان دووبارە نەبن و پەیوەندیشی هەبێ بە بابەتەکە. مامۆستا گەر جەنابەت ئێستا لەسەر خەتبی دەتوانێت سلایدەکان شێر بکەیت هەتا دەست پێ بکەین ئێستا لای من سعات 9 دقیقە مامۆستەفای دەنگت تۆزێک نزم بوو لە لای من ئەگەر پێوە باشە ئێستا ئاخر جار باشتر بوو بەس نازم هەندە قەتع دەبوو بەڵێ ئێستا باشە بە زەگەر مایکەکە دەبێ ئاوا بگری دیارە دیار فەرموو مامۆستاجان دەست خۆش زۆر سپاس مامۆستایمداد سەرەتا دەبێت سڵ لە هەمووتان بکەم زۆر سپاس بۆ ڕاهێنەرەکان کە لە کاتی خۆیان لەگەڵم بوون زۆر سپاس بۆ ڕاهێنەر نوێەکان کە هێشتانەیان بینیوە و زۆر سپاس بۆ هەموو مامۆستا و بەڕێوەبەر و کادەریداریەکان لەگەڵمان دەبێت سپاسی مامۆستا یحیاش بکەم کە زۆر ماندوو بوو لەگەڵمان بەڕاستی ئەم ماوەیە و سپاس بۆ خەمخۆری کاکیمداد و لە
سپاسیش بۆ جەنابی وەزیر کە بەڕاستی لە نزیکەوە لەگەڵ مایە و پشتیوانیمان دەکات بۆ ئەم قولە بۆ هەمومان. من لەو کاتێککە بۆم دیاری کراوە هەوڵەدەم باسی هەندێک بابەت بکەم کە چی ڕاهێنەرەکان چ شتێک پێویستە لە ناوەندەکانی خوێندن بڵێنەوە لەو بابەتانەی کە خوێندویانە مامۆستاکان پێویستیان بە چیە و چەندیان خوێندەوە چکە میشە ڕاهێنەر شتی زیاتر دەخوێنێ وەک لەوەی پێشکەشی دەکاتوانە و ناچمە سەر بابەتی ئیداری ئەوانە مەگەر زۆر پێویست نەبێ و کاتم هەبێ لە ئەخیراگیونەت بابەتەکەم هەر ئەمەیە چکە هەندێک دوو دڵن لەوەی ئەو بابەتانەی خوێندوانەوان زۆریان خوێندووە بەڵام چی شتێ پێشکەشکەن بەران هەمووی پێشکەشکەن بە مامۆساکان یان نا لێەوە دەست پێ دەکەم سەرەتا هەندێک خاڵی ورد با بڵێن ئێمە ئەو شتەی کە ئەوان بابەتی تیۆریان خوێندووە و بابەتی کردەیشیان خوێندووە بڵێن میتودەکانیان خوێندووە بەڵام بابەتی تیۆری پێویست ناکات بۆ مامۆستاکان بڵێنەوە لە ناوەندەکانی خوێندنە بابەتی تیۆری بە مەبەستێکی دیکەدامان ناوە و مەبەستی خۆشی پێکاوە بۆ بەرزکردنەوەی توانەسازی مامۆستاکان و ڕاهێنەرەکان بەڵام ئەم بابەتی تیۆریە پێشکەش بە مامۆستای ناوەندیەکانی خوێندن ناکەن ئەمە بۆ خۆیانە ئەوەی پێشکەش دەکرێت بە مامۆساکان تەنها میتودەکان واتە مامۆسا بەلایەوە گرنگە کە دانیشە گوێ لە ڕاهێنەر دەگرێت ئەوەیە من چۆن ئەم مێتودە پێشکەش بکەم لەوانەکانی خۆمدا ئەو خاڵە زۆر گرنگە و ئەوان بۆ خۆیان نمونەیان نووسیوە ڕاهێنەرەکان و هەندێک منیش هەندێک نمونەم داونەتێ لە کتێبەکەیان نمونە هەیە و بە هاوکاری ئەوانە دەتوانن بە شێوەیەکی عەمەلی پێشکەشی مامۆستاکانی دەن و توخنی بابەتی تیۆری نەکەون مەگەر لە کاتی پرسیار و وەڵام و ئەو شتانەیە بێ چکە ئەو بابەتی گرنگە و دەرفەتیش بۆ فیدباکی مامۆسا دەبێ بخڵقێنن طبعاً لە کاتی شتەکانیان پێشکەشەکەن دەچنەوە ئەوان لە پۆلەکانی خۆیانە پیادەی دەکەن و دێنەوە لەوانەیە پرسیارە نەبێ کێشەیان هەبێ ئەو دەرفەتەش دەبێ بخڵقێنن و دەبێ ناوی مێتودەکان هەموو مێتودێک یان مۆدلێک کە پێشکەش دەکرێت ناوەکەی بۆ مامۆستا بۆ قوتابیانش زۆر گرنگە کە بیزان قوتابیانش گرنگە چکە دوای بۆ مەسلەی فیدباک قوتابیان دەبێ بزانن ناوی مێتودەکان چییە ئەمانە بە مامۆساکان مامۆستا بەڕێزەکان دەبێ ڕاگەێنی هەموو مێتودێک لە ڕێبەرەکەدا نووسراوە تۆ دوو جارتەیە بۆ هەر مێتودێک و هەندێک جاریش لەوانێ ببێتە سێ جار چکە مێتودێکێ لەبەر هۆکارێک لە هۆکارەکان تۆ بیکەیتە سێ جار بەڵام مێتودی واشمان هەیە تۆ بە جارێک تەواوی دەکەی لەبەرەوە ئەو دوو جارەیە سێ جارە خۆی لە خۆیان یعنی هینە بێتەوە یەکسانە بێتەوە بەرامبەر بە یەکتری پڕە بێتەوە جارێک پێویست بۆ وەختی زیادەیە لە کاتێکە وەختێکی کەمتر دەکرێتەوە نمونونەکان ڕاهێنەر نمونەی خۆی هەیە بۆی نووسی و نمونەی منیش هەیە ئەوانش دەتوان بەکار بێننەوەوانە لەگەڵ خۆیانە و قوتابخانەکان ئەگەر داوای کۆپی ئەو نمونانیان کرد دەتوانن ئەگەر بەڕێوەبەرەکان کۆپیکەن بۆیان دەتوان ڕاهێنەرەکان بیان دەنێ بەڵام سەرچاوەی سەرەکی زۆر گرنگە وەکو لە ڕێبەرەکەیە هاتووە زنجیرە کتێبی دیداکتیکی مامۆسا ئەوە سەرچاوەی سەرەکیە کە دەبێت بە مامۆساکان بدرێەوە ئەوە کۆپی ناکرێت و نادرێ بە کەس ئەگەر قوتابخانەی خۆی ویستی بیکڕێ مامۆسای ویستی بیکڕەوە شتێکی ترە بەڵام ئەرچی ڕاهێنەرەکان نییە ئەو کتێبە کۆپیکەن بۆ مامۆساکان و دابشکن ئەوانە لە کتێبخانەکانە هەیە گەربیانەوە بیکڕن یا قوتابخانەکان بە شێوە لە شێوەکان دابینیکەن لە ڕێگەی وەزارەتەوە خاڵێکی زۆر گرنگەیە کە تیشکی خراوەتە مەسەلەی سەرپەرشتیار و ڕاهێنەر و تێکەڵاوەکەی لە بینەکەیە من زیاد لە جارێکم مەسەلەیەمە لەگەڵ جەنابی وەزیرە باس کردووە لەگەڵ مامۆساحیای باس کردووە لەگەڵ بەڕێز بورهان ئەرگوشیە کە شارەزایەکی باشی لە سیستمی سەرپەرشتیاری هەیە باس کردووە کە لە خۆشم لەگەڵیان کۆبوومەتەوە لە کۆمەڵی شار کۆبوومەتەوە لەگەڵ سەرپەرشتیارەکان هیچ پەیوەندیەک نییە لە نێوان کاری ڕاهێنەر و کاری سەرپەرشتیارەکە ئەوان کاری خۆیان دەکەن جودایە تەبعاً لە کاری ڕاهێنەر و ڕاهێنەرش کاری خۆی دەکات ئەوش کارێکی جودایە یعنی هیچ پەیوەندیەک تێکەڵیەک نییە چکە ئەو ئەو ڕایە هەبوو لە دەسەرەتایە گوایە تێکەڵیەکێ و ڕاهێنەریشی سەرپەر ڕاهێنەریشی سەرپەرشتیار ناکە وار کەس لە بواری خۆیان شارەزایە و ئیشی خۆی دەکات مامۆساکان و کادری پەروەردەیەکانی قوتابخانەکان مەبەستن جێگری بەڕێوبەر و بەڕێوبەرە بەردی بناغەی کاری ئێمە وەکو ڕاهێنەر و ئێمە بەیەکەوە کار دەکەین و ئێمە بەیەکەوە فێر دەبین ڕاهێنەرەکان کۆمەڵێ زانستی تازەیان وەرگرتووە دەیانەوێت ئەزمموی مامۆستاکان نوێ بکەنەوە بۆ ئەوەی مەتودەکانی وانەوتنەوە نوێ بکەنەوە
و ئەم بابەتە بڵێن زانست و هوەری وانەتنەوە یا بڵێن مەتودەکانی وانەتنەوە دەچێتە خانەی دیداکتیک کە خانەی دیداکتیک زۆر باسمان کردووە من با ڕای خۆم سێ بەشی پەروەردە پێک دێنێ و لە توێژینەوە جیهانیەکانش ئاماژە بەوە کراوە بەشی هەرە گرنگی پەروەردە مەسەلەی دیداکتیک و مەتودەکانی وانەوتنەوە لێرە جێگەم نییە باسەن باسی ئەوە بکەم. دوای سەرنجێکی ترم ئەوەیە لە ڕێبەرەکەیان نووسراوە سێوانە ئەبێ بە باڵمان ڕاهێنەرەکان بەر لە دەستپێکی داوام پانزەینەوە دەبێت سێوانە بڵێنەوە بەڵام لەو وانانە دامەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم کە پێویست ناکات بە هیچ شێوەیەک هیچ یەکێک لەو مێتودانە بڵێنەوە لەوانەیە باس بکەم بڵێن دە مێتودمان هەیە یانزە مێتودمان هەیە دەیڵێنەوە بەڵام پێویست ناکات بچینە ناو وردەکاری و باسی مێتودەکان بکەین بە هیچ شێوەیە باسی شتەکانی کە دەکرێت کە لە ڕێبەرەکەیان نووسراوە کاری ئێوە و کاری وەزارەت و پرۆژە و ئەم شتانە دەکرێت خودی ناواخنی مەتودەکان دوای باز دەکرێت کە دەوام کرایەوە و لە هینەکانە دەرسەکانی خۆتانە کۆتا خاڵم لەم بوارەیە کە دەمێ باسی کەم ئەوەیە لە کۆمەلگای ئێمە ڕوحێکی نەرێنی زۆر هەیە لە زۆر شوێنە تەبعاً و مامۆستا با بڵێن زۆر شتی نوقسان هەیە و وەکو هەموو با بڵێن توێژەکانی کە سکاڵا دەکات و موچەمان نییە ئەوە نیە ئەوە نییە ڕاستەکەن حەقی خۆیانە بەڵام ئەمانە ئیشی ڕاهێنەرەکان نییە و من داوا دەکەم هیچ ڕاهێنەرێک خۆی نەخزێنێتە ناو ئەو باسەوە کە وەڵامی ئەوانە بداتەوە چکە منیش و هیچ کەسێکی کەشمان دکتۆر هیمدادیش وەڵامی ئەومان پێ نییە یعنی موچە نییە موچە هەیە قوتابخانە نەوتی هەیە نەوتینە بەڕاستی ئەوە شتێکی دیکێ بابەتێکی دیکەیە لەبەرەوە ئێمە ناچینە ناو باب بۆتەوە کوڕاهێنەر ئێمە ئیشێکی تایبەتی خۆمان هەیە ئەو ئیشەی خۆمانەکەن حەزەکەم زۆر وریایە و خاڵە بن چونکە ئەگەر تەسلیمی ئەو سکاڵا و هینانە ببین بەڕاستی ئیشەکەتمان پێ ناکرێت. ئێستا دێمەوە سەر مێتودەکان زۆر بە کورتی ناوەخنەکەی شەرح ناکەم چۆنە بەڵام ئەوەی کە گرنگە لە بابەتەیوان مێتودی یاریکردن مەتود یاریکردن پێویستی بە گروپ هەیە لەم مەتودانەی ئێمە خوێندومان نزیکەی 11 دانێت دوو دانەی پێویستی بە گروپ هەیە بەڕاستیەکەی ئەوش مەتودی یاریکردن و مەتودی با بڵێن بازنەیە ئەوانی کە پێویستی بە گروپ نییە. مەتودی یاریکردن هەموو یاریەکە گرێتەوە کە بە مەبەستی پەروەردەیی بەکاربێ مەبەستمەوەی لەسەر وانەکان پیادە بکرێت هەر وانەکار شتێ بێ بەڵام بە شێوەی یاریکردن پێشکەشی بکەیتوانە و بۆ هەموو وانەکان دەبێ بۆ وانەی وەرزشش دەبێ بۆ وانەی هوەریش دەبێ و ئێمە ڕاستەکەی تەرکیزمان زۆر لەسەر وەرزش و هوەر نەبوو حەزەکەم بۆ هەموو ڕاهێنەر بەڕێزەکانەوە بڵێم کە ئەم یاریەش بەشێکە لە یاریەکان کە بۆ وەرزشش دەبێ بۆ هوەرش دەبێ لەبەرەوە کاتێ لەگەڵ وانەکانی خۆیان دەڵێنەوە سەرنج بخەنە سەر مامەساکانی وەرزش و هوەرش دەتوانن یاریکردن بەکاربێن لە هینەکانی خۆیانە و هەندێک جارش کە یاریەکیان دەست نەکەوت مامۆساتوان ڕۆڵبینین بەکاربێنن وەکو بژاردەی دووەم ڕاستێکی ڕۆڵبینین شتێکە و یاری شتێکە بەڵام نزیکن لە یەکەوە ئەتوانێت ڕۆڵبینینش بەکاربێنێ. مەتودی دوم کە خوێنمان مەدوری مۆدلی بازنەیە کە چۆن فێری نووسین دەبی ئەم مەتودە پێویستی بە گروپ هەیە هەندێک جار مامۆستاکان کە گروپێکی بچووکیان هەبێ گروپ دروست ناکەن ئەگە پۆلێکی بچووکیان دەبێت گروپ دروست ناکەن بەڵام کە پۆل زۆر بوو گروپی لە دروستەکەن بۆ ئێمە فێر ئەبین چۆن وتارێک بنووسین لەسەر شتێکی دیاری کرا بۆ نمونە لەسەر شارێک گروپی بچووک دروستەکەن و هەر گروپەی زانیاری کۆ دەکاتەوە یەکێک لەسەر مێژووی شار یەکێک لەسەر جوگرافیای شار یەکێک لەسەر کەسە ناودارەکانی شار بۆیە پێویستی بە گروپ هەیە ئەم مەتودە و ئەمە بۆ فێربوونی نووسین لە هەموو وانەکاندا گونجاوە لە هەموو شوێنەکە تەنانەت لە زانکۆش ئەگەر بمانوێ خوێندکار نازانێت چۆن توێژینەوەی زانستی بنووسێت دەتوانین سوود لە مۆدلە ببینین بۆی فێری نووسینی بکەین بۆیە بۆ هەموو وانەکان کە خوێندکار پێویستە فێری نووسینی شتێک بێت بەکاری بێن و لە سەرەتا مۆدلە دەستکەوت کە دەرکەوت تەنها لە مەسلەی زمانە یعنی بەکاریانە هێناوانە بەڵام لە هەمووانەکان بەکەڵگدێ بەبێت تەحلیل. شتێکی دیکەمان هەیە بە ناوی ئەرگومنت و پرسیاری کراوە ئەرگومنت پرسیاری کراوە شتێکی زۆر ئاسانە ئەوەی ئێمە پێویستمانە پرسیارەکانی مامۆستا بگۆڕین پرسیاری کراومانە داخراومانە ئێمە تەرکیزمان لەسەر پرسیاری کراوەیە و پرسیاری کراوە دیسانەمە پێویستی بە گروپ پشتیوانیە تەنها پرسیاری مامۆستایە دەگۆڕێت بە نوعیش کە دەگۆڕێت و دەمەوێت ڕاهێنەر بەڕێزەکان ئەوە بکەن تیشکم بۆ بخەنە سەر ئەرگومنت واتە پرسیارێکی کراوە کە دەکرێت دەبێت خوێندکار فێری ئەوە بێ ئەرگومنتم پێشکەشکە ئەوە نییە بەدڵێت یا بەدڵنە بۆ بەدڵێتی بۆ بەدڵی نییە مەسەلەن ئەرگومنت با بڵێن بە کوردی ئەگەر بیکەین لەوانەیە بەڵگە کۆ بەڵگە ڕەنگە وشەیەکی زیاد بێ بەڵام تۆزێ بە قوتریشە لەوەش من بۆیە
باڵێن وەرم نەجێڕاوە بە کوردی بەڵام وەکو بەڵگە بابڕین بەکاری بێنین دەتوانانی بەکاری بێنین زۆر گرنگە خوێندکاریمە فێری ئەرگومنت بێ بابەتێکی زۆر سەرەکیە لە هەموو قۆناغەکانە و ئەمە دیسانەوە بۆ هەموو وانەکان دەبێ پەیوەندی بە هیچ وانێکی دیاری کراوە نیە بە وەرزشە بە هوەرە بە بیرکاریە یعنی کە ڕاهێنەرەکان دەچن بۆ هەڵسەنگاندنی مامۆستاکان تەنانەت مامۆستای وەرزش و هوەرش دەتوانن ئەم خاڵەیان تیا هەڵبسەنگێنن و ئەمە لە دوو شوێنە باسم کردووە لە کتێبی دیداکتیکی مامۆستا کتێبی سێم باس کراوە و لە کتێبی فیدباک و کارایی خوێندکارش باس کراوە نزیکەی 300 پرسیارێکی کراوەی تێدا هەیە و ڕاهێنەرەکان خۆشیان دەتوانن سەدان پرسیاریکەی بدێت مەتودی سوکراتی هەیە مێتودەکە پێویستی بە گروپ دروستکردنی گروپنی ڕاستەکەی بۆ چوونێکی هەڵا هەیە لە هەندێک شوێنە دەیبینم بۆیە دووبارەی دەکەمەوە بە هیچ شێوەیە پێویستی بە گروپ نیە مێتودی سوکراتی لە پۆلی گەورەیە دەیڵیتەوە 20 تەیە 30 تەیە 40 تەیە 60 خوێندکارت تێ دەتوانێت پێشکەشیکەی بەبێ دروستکردنی هیچ گروپێک قۆناغێکمان هەیە لە مێتودی سوکراتی قۆناغی هەڵسەنگاندنە واتە ئەو مامۆستایانەی هەست دەکەن پێویستە خوێندکارەکانی لە بوارێکی دیاریکراوە خۆیان هەڵبسەنگێنن بۆ نمونە خوێندکارمان هەیە قسە دەکات دەست بەرز ناکات و یا قسە زۆر دەکات ئەتوانێت لەگەڵ ئەم مەتودە مامۆستا ئەوە بەکاربێنێ کە خوێندکارەکان پێش ئەوی دەست پێکەن ئامانجێ بۆ خۆیاندان بۆ نمونە من قسە زۆر ناکەم یا من کە دەستم ببێەوەی دەست بەرز بکەمەوە قسە ناکەم ئەمانە دڵخوازە یعنی مەرج نییە لەگەڵ مەتودەکە بەڵام هەر مامۆستای بێ پۆلەکەی بابشکاتەوە شتێکی خراپیان هەیە بۆ نمونە دەتوانێت بەکاری بێنێتوانە ئەمە مێتودی سوکراتی بۆ زۆربەی زۆرینەی وارەکان دەبێت وەکو نووسیمە بۆ بیرکاریە بۆ هوەرە بۆ وەرزشە بۆ هەمووی دەبێت مێتودی سوکراتی بەڵام یەک خاڵێکەیە لە مەسەلەی ئاینە دوو شتمانەیە ئاین بەشێکمان هەیە سەوابتە یعنی مەسەلەن حەج مەسەلەن 5 ڕکعات نوێژەکەی ڕۆژی ئەمانە بۆ مێتودی سوکراتی ناشێ بۆ چکە ناتوانین مناقەشەیەکی زۆری تیا بکەین ساوابتە تەواو بەڵام بەشێکی گەورەی ئاین مۆراڵە ئەخلاقە لەوەیە زۆر بە باشی ئەتوانین مەتودی سوکراتی تادا بەکاربێنین بۆ نمونە ئاەتێکمان هەیە لەسەر زیادە ڕۆی و بەکارهێنان و ئیسراف و ئەوانە ئەتوانی مەتودی سوکراتی تادا بەکاربێنین مۆدلی سینگاپۆری و چینیمان هەیە ئەمە تایبەتن بە بیرکاریەوە تایبەتن بیرکاری وە بیرکاری سەختە دەمەوێت تەرکیزم بۆ بخەنە سەر بەکارهێنانی وێنە تەنانەت لەوانەکانی دیکەشدا مەسەن فیزیایە کیمیا ئەو شتانە تەرکیزم بۆ بخەنە سەر وێنە لەم بیرکارەکانە خوێندومان پرسیارێکی بیرکاریە ئەو پرسیارم بۆ دەکەیتە وێنە زانیاریەکانی ناو پرسیارەکەشم بۆ نەقڵ دەکەی ژمارەیە هەر شتێکە بۆم نەقڵ دەکەیتە ناو سەر وێنەکە ئەو وێنێ بە شەرتی ئەوەندە ڕوون بێ خوێندکار بەس تەماشای وێنەکە بکە وەڵامی پرسیارەکە بزانێت یا بە تەقریبی بیزانێت پرسیارەکەی ئەمە سحری مێتودی سینگاپۆریە چونکە بەڕاستی بیرکاری زۆر سەختەوە من لە خولەکانی خۆشمە تەنها مامۆستاکانی بیرکاری حەزیان لە بیرکاری لەبەرەوە زۆر گرنگە کە کاری لەسرا دەکەین و هەوڵش دێن لەگەڵ مامۆستاکانی تریشە تەنانەت ئەوانەی وانەی تریشیانێ نەک بیرکاری تەرکیز بخینە سەرەوەی وێنەی تیا دەبکەن بەمەرجێ وێنەکان زۆر ڕوون بن کە بەشێک لە پرسیارەکان لە هەناوی خۆیانە هەڵبگرن بەشێک لە وەڵامەکان لە هەناوی خۆیانە هەڵبگرن بۆی هاوکاری خوێندکار و قوتابی بکەین کە وەڵامەکەی ئاسانتر دەرس بکەین و ئەمە پێویستی بە گروپ سازی نیە طبعاً پێویستی بە هیچ گروپ نیە ئیلا هەندێک مامۆستا هەیە خۆیان مەسەن 4 خوێندکار و پرسیارێکی دەنەڵان فەرمۆن پرسیارم بۆ حەلکە 3 خوێندکاردا دەنە 3 قوتابیدا دەنە بە هەر سێکتانەوە پرسیارم بۆ مەسەن حەلکەنوانە ئەوەیان دەبێت لەو دۆخەیە بەڵام مەرجش نییە گروپ دانەدەزێنوانە مەگەر مامۆستا خۆی بیەوێت یعنی هیچ عیبی نییە دوو مێتودی کەمان هەیە نەخشەی زاراوەکان و نەخشەی بیرکردنەوەیان نەخشەی هزری ماینما بۆ کۆنسەپتمە ئەمانەش پێویستیان بە گروپ سازی نییە بە هیچ شێوەیە پێویستی بە گروپ نییە لە پۆلی گەورە و بچووکە پێشکەش دەکرێت ئەمە بۆچی باشە بۆ سەرەتای هەموو بەشێکی نوێ لە کتێبەکە باشە یعنی کتێبێکمان هەیە دە بەشی تایە هەموو بەشێک لە سەرەتای هەموو بەشێک ئەمە تیا بەکارهێن یان پرۆژەیەکمان هەیە لە قوتابخانەکەیان لە زانکۆی لە هەر شوێ پرۆژەیەکمان هەیە بۆ ئەوەشدا یعنی پلانێک تێ شتێکی گەورە بکەیت تۆ ئەتەوێ کورتەی ئەو شتە لەبەر چاو دانەی خاڵە گرنگەکان خاڵە درشتەکان دانەی ئەم مێتودە بۆ ئەو شتانە زۆر باشە لە زۆر بوارە بەڵام ئەوەی پەیوەندی بە پۆلەکانەوە هەیە سەرەتای هەموو بەشێک ئێستا بەشێک دەخوێنین لەسەر ئاو یا بەشێک دەخوێنین لەسەر موگناتیس هەوڵە دەین چیشتی گرنگ هەیە بە هاوکاری خوێندکارەکان بیخینە سەر وێنەیەک ئێستا وێنەکە پیشانەدەم مامۆستا چ دەکات وانەیەک پێشتر دووانە هەفتەیە پێشتر گرنگ نییە پێیان دەڵێ ئێمە وانەی داهاتوو یا وانەی دوای 2 ڕۆژی کە 4 ڕۆژیکە
دەرسێک خوێنین وانەی کارەبا دەخوێنین بۆ نمونە بیخوێننەوە بە شێوەیەکی سەرپێی کە کاتی هێنێ سەری مامۆسا وێنەی دەکات تاوان وێنێوان ڕاستەکەم دەستکە نەخشەی بیرکردنەوە ئەمەی کە دەستی ڕاستە ئەوەی دەجوڵێتەوە وێنەکە جوڵاوەیە و نەخشەی زاراوەکانش ئەمی ترە کە کۆنسەپت ماپتی لێ نووسراوە شینەکە ئەو کۆنسەپت ماپە نەخشەی زاراوەکە ئەمەی کە دەجوڵێتەوەکو تەونێکی جاڵجاڵەوەکەی وایە ئەوە نەخشەی بیرکردنەوەیە جا ئەم دوانە تقریبان بۆ هەمووانەکانش بەکاردێ دیسانەوە بۆ هەمووانەکان سەرەتای وانە لێرەدا هەموو خاڵە گرنگەکان کە ئەینووسینەوە بۆی لەبەر چاومان بێ هەم لە بەرچاوی خوێندکارە و هەم لە بەرچاوی ئێمە دواترش لەسەر فلیپ چارتێک یا کاغەزێکی گەورەیە فایلی گەورە هەڵواسرێ لە ناو پۆلا زۆر باشە کاریگەری لەسەر خوێندکار زۆرە کە بزانێت چەندمان خوێندووە چەندمان ماوەتەوە مامۆستاژ دەتوانێت وەکو پلانی کار بەکاری بێنێ و لە دەفتەری خوێندکارەکان شتیان نووسی خوێندکارەکانش دەنووسرێ ئەگە سەرنجبان ئەمەیە وێنەکان و جیاوازیەک لە نێوانیاندا هەیە لە نێوان ئەم دوو هینەیە ئەمەی کە دەستی ڕاستەیە نەخشەی بیکردنەوە هزریە وشەی یاسایی بەکاردێن وەکو تەونی جاڵجاڵەکەی دروست دەکرێت بۆ هەمووانەکان باشە ئەندازەی کاریگەری 0.6 زۆر زۆرە 0.40 یعنی باشە بە 0.6 ئەوە نەونیوێکی باشەیە لێرەدا ئەمیتر جیاوازەکەی ئەوەیە سەیری شکڵەکەی کەن هەرمی دروست کراوە وەکو ئەمیتر خڕ دروست نەکراوەکو تەونی جاڵجاڵەکە هەرمیە و چەمک و زاراوی تا بەکارێنین بەس وشە یاسایی تا بەکار نایێنین و بۆ زۆربەی وانە زانستیەکان ئەبێ وانەکانی تریش ئەبێ بەڵام ئەندازەی کاریگەری 0.64 مەتۆدێکمان هەیە دەواازە KWL حەزەکەم سەرنجی ئەوە بدەم ئەم دوو مەتۆدە لە یەکەوە زۆر نزیکە ڕاستەکەی من کە کتێبەکانم نووسی شارەزای KWL نەبووم بۆیە نەمنووسی لەبەرەوە دەواازەم نووسی دەواازە خۆم نووسیومە بەڵام کە سەیری KWL شەکەی جیاوازیەکی زۆری لێوانە ئەگەر سەرکەی ئەمەش بۆ سەرەتای هەموو بەشێک پاشە ینی سەرەتای هەمووانەیە کە دەیخوێنی مامۆستا کاغزێت دابەشەکە سێ پرسیایی لێ نووسراوە خوێندکارەکە لە تەختە ڕەشەکە دەینووسێ و خوێندکار وەڵام دەداتەوە ئەگەر سەرنجی بدەن هەردوو مێتودەکە خاڵی یەکەم چی دەزانیت KWLش چی دەزانیت خوێندکارە شتانە دەنووسێت لەبارەی بابەتەکە هێشتا و بابەتیان نەخوێندە بۆ نمونە موگناتیزیان نەخوێندووە ئاویان نەخوێندووە بەس معلوماتێکی سەرەتایی هەیە سەیری کتێبەکە دەکا ئەو شتانە دەنووسێت کە دەیزانێت دوایەوە خاڵی دووەم ئەوەیە چی نازانیت بۆم بنووسە لە KWL وەک دەبێنن ئەم خەتە قاوەیە دەتەوێت چی شتێک بزانانی یعنی نایزانی ئەمیش خاڵی سێمیان جیاوازی هەیە بۆی ئەڵێن باشترە KWL پێت خۆشە چی شتێک بزانیت لە KWL ئەم وەڵامی ئەم پرسیارە ناداتەوە خوێندکار لە کۆتایی بەشەکەیە کە تەواو بوو کارەبایە ئاوەیە موگناتیزە بیرکاریە بەشێک کە تەواو بێ مامۆستا پرسیار دەکات چی شتێک فێر بوویت ئەو وەختە خوێندکار دادەنیشێت دەنووسێ چی شتێک فێر بووی جا حەز دەکەم تەرکیزم بۆ بخەنە سەر هەردوو مێتودەکە تقریباً وەکو یەکوایە بەس KWL بە باشترە زانم چکە خاڵی سێمی جیاوازە لەوەی من چی فێر بوویت و ئەمە ئەم سێ پرسیارەیە کە دەیکا و خوێندکارەکان وەڵامەکانی دەنووسنەوە وەڵامی پرسیاری و یەکەم و دووەم بەڵام وەکوتم بەشەکە تەواو بوو ئەم جا چی فێر بوویت ئەمە پێویستی بە گروپ نییە تەبعاً دیسانەوە هیچ گروپ پێویست ناکات بۆ سەرەتای هەموو بەشێکی نوێ باشە لە هەمووانەکانی ترە مامۆستاکانی وەرزش نازان بەس بە عەمەلی دەیکەن یا بە تیۆریش دەیکەن ئەگە بە تیۆریش بیکەن بە نووسین بە کەڵکی ئەوانش دێ مامۆستای هونەر بە کەڵکی دێ کە دێتە سەر بەشێکی تایبەت بۆ نمونە گرافیک مەسەڵەن چۆنەکردنەوەوانە و دەبێ ئەم پرسیارانەی کە خوێندکار دەینووسێ قوتابی دەینووسێ لە تیانووسەکەیدا هەبێت دوایەوە شتێکی تری پێم باش ئەوەیە بەشێک لەو WL بەشێک لەوەی خاڵی دووەم دەتەوێت چ شتێک بزانی یعنی خوێندکارەکان خۆیان لەسەر لاپەڕێ بینووسن لەسەر دیواری پۆلەکەیان داینەن دەیەوێت چی شتێک بزانێت و دوایەوە چی فێر بوویت ئەوەشە کە خوێندکارەکان دوایەوەی وانەکە تەواو بوو نووسیانەوە دوای هەفتەیەکە دوانە دیسان ئەوش لە دیواری پۆلەکان واسە شتێکی زۆر باشە بە بەردەوامی دەیخوێننەوە خوێندکار ئەندازەی کاریگەری ئەم جۆرە لە کارکردن بەس حەزەکەمەوەش بڵێم من بەدەر لە هەولێر چوار گروپی هەولێرم هەموو گروپەکانی کە KWL خوێندووە بەڵام هەولێر نیان خوێندووە هەولێر ئەم KWL نەخوێندووە بەڵام زانیاری من هەندە لینکم لایە خۆم بە عەرەبی بە ئینگلیزیش زۆرە
ئەتەوێت زانیاری بزانی ئەوانەی بە ئەنگلیزیە زان بەس بنووسن KWL بە ڤیددیۆ و بە نووسین زۆر هەیە بەڵام ئەوانی تر کە ئەنگلیزیان باش نییە ئەگەر کوردیان بێت لە کوردیان من یەک وتارێکم دۆزیەوە هەر بنووسێ لە گوگل بنووسێ ڕێگای KWL ڕێک وتارێکی فێرۆپێدیات بۆ دەرەکە fedopera.org شتی پەروەردەی زۆری تێدایە کە بە کوردی دەنووسی ڕێگای KWL ڕێک دەچێتە سەر ئەو بۆ دەبینێتەوە دوایەوە بە عەربیش بنووسە بە عەربی بنووسە طریقەت KWL طریقەتەکە بە عەربی بنووسە ڕێک یەک دینەشتت بۆ دێ ڤیددیۆت بۆ دێ ڤیددیۆی تعلیمیت بۆ دێ چۆن کار دەکەی بەم مەتودە شتێکی زۆر یعنی ئاسانە شتێکی زۆر زۆر قورس نییە هەر کەسێکیش لیکەکانی نەدۆزیەوە دەتوانێت ئاگادارم کاتەوە بۆی دەنێرم ئەمە دەواازە دێنە سەر دووسێ مێتودیکەی ڤیگۆتسکی کە ئیشی پێ دەکات هاوکاری هاوتەمەنەکان هاوکاری هاوتەمەنەکان چییە خوێندکارێک قورسایی بەدی ئەکای قوتابیەک ببورن لێ من ئەوە نیە زیاتر خوێندکار بەکارێنموانە بەڵام مەبەستم قوتابیە قوتابیەک شتێک قورسایی بەدی ئەکا لە مادەیەکی دیاری کراوە مەرجنی ئەو مادەیە زۆر زۆر بێ لەوانەیە زۆر کەم بێ لەوانەیە بەشی یەک خولێک بکە لەوانەیە نەزانێت ئەگە سەریان وێنەیە بکەن ئەو مناڵە لەوانەیە نەزانێت چۆن بە پلیکانەکان ئاسەرکەوێت هاوڕێیەکی دێ فێری ئەکا هەنگاو بە هەنگاو چۆن بە پلیکانەکەی ئاسەرەکەوێت ئەمە هاوکاری کردووە یا دەشێ ئەوە ئاسادە و ساکار بێ دەشێ فێری مۆسیقایکە دەشێ هەر شتێ بێ بەڵام بابەتێک هەیە لە کتێبەکە مامۆستا باسی کردووە بەڵام هەندێک خوێندکارەکان تێنەگەیشتون چیەکەین خوێندکارێک هەڵدەبژێرین کە ئاستی بەرزترە لەو بابەتە بە تەحدید لەو بابەتە ئاستی بەرزترە لە خوێندکاری یەکەم دانیشن بە یەکەوە بۆی باسەکات و مامەسا دەتوانێت دوای ئەوەی بابەتەکەی باس کردووان هەستی کرد مەسەڵەن قورساییەک بەدی دەکەن خوێندکارەکان دەتوانێت خوێندکارەکان کە بڵێ هەردووانتان بە یەکەوە باسکن بۆ یەکتیان خۆی جای کاتەوە دەزانێت ئاستی خوێندکارەکان چۆنە تۆ لەگەڵ ئەوە فلان لەگەڵ فلان فلان لەگەڵ فلان دانیشتە ئەم بابەتەی بۆ باسکە مەسەڵ ڕێگی دووجار خوێن لە بیرکاری قورسە بۆ هەندێک کەس ڕێگی دووجای بۆشی کرد و معنون جەناب شتانە منداڵ و قوتابیوانە زۆرجار لە هاوڕێکەی باشتر تێگاوک لە مامۆستاکەی هەندێکیان لەبەرەوە ئەم مێتودە ئەندازەی کاریگەری 0.47 تا 0.77 دەرفەت یعنی زۆر ئەندازەی کاریگەری یعنی ئەمە بە زۆری لە نێوان دوو خوێندکارایە باشە یەکێک ئاستی بەرزتر لەو بابەتە تێدەگا باش شارەزای هەیە یەکێک شارەزان نییە هەندێک جارش کەم لەوانەیە بشێت مەسەلەن دوو خوێندکار تێنەگەن یەکێک بۆیان ڕوون دەکاتەوە بەڵام حاڵەتە پرینسیپەکەی ئەوەی لە نێوان دوو خوێندکارە مەتودێکی دیکەمان هەیە هاوشێوەی ئەمەیە بەڵام یەک جیاوازیەکی هەیە ئەمە لە نێوان مامۆستا و خوێندکارایە هاوکاری هاوتەمەنەکان یا هاوکاری خوێندکاران دەشت قوتابیان دەتوانین بڵێن من ناو ئەسلەکەم بەکاری هێناوە هاوتەمەن بەڵام دەتوانین بڵێن هاوکاری خوێندکار ئەمە لە نێوان ئەسکەلە سکافۆڵدینگ لە ئەسکەلەی بیناوە هاتووە طبعا کە کرێکار پێویستی پێ دەبێت بۆ ئەوەی ئیشەکانی بکە لە قاتەکانی سەرەوەیە لێرە مامۆستایەک هەستەکە خوێندکارێکی زۆر لاوازە لە بابەت دەچێت لە تەنیشتەوەدا دەنیشێ ڕۆڵی ئەسکەلە دەبینێ وردە وردە هەنگاو بە هەنگاو لەگەڵی دەبێت بۆ ڕوون دەکاتەوە تا تێدەگا ئەو جا دەستی لێ بەردەدات و ئەم ماوەیەشە هەندێک جار 2 دقەی هەندێک جار 3 دقەی هەندێک جار زیاترە کەمترە یعنی ماوەکەی شەرت نییە ماوەکەی پەیوەندە بۆ بابەتەوە ئەمەش ئەندازەی کاریگەریکی زۆر دوو ئەم هاوکاری هاوتەمەنەکان و ئەسکەلە زۆر زۆر بەناوبانگن یەکجار بەکاریانە من بە درێژایی ژیانم بەکارم هێناوە یعنی لە عینەکان مێتودێکی کەی ڤیگۆتسکی هەیە وانەگوتنەوەی هاوتەمەنەکان یا خوێندکاران یا قوتابیان پیچی ئەمە زۆر باوە لە کوردستانە ئێستش لە قوتابخانە ئەهلەکانە بە تایبەتی زۆر زۆری بەکارێنن بەڵام ئێمە دەمانەوێت لە قوتابخانە حکوومیەکان شە ببێ بە مۆدێل لە هەموو شوێنێ بەکاربێت مامۆستایەک لە جاتی خوێندکار وانە دەڵێتەوە بێگومان مامۆستاکە چاوەڕێەوە نییە خوێندکارەکە یا قوتابێک وەکو ئەوانەکە بڵێتەوە نا بەڵام بۆ ئەومە ئێمە ڕای بێنین کارامەیەکی پێ بەخشین کە شت پێشکەشکە ئیلقای هەبێ لە گوتاربێژیدا باش بێ و هەست بە ماندووبوونی مامۆستا بکات و پلان دابڕێژێ بۆوانەکەی مەبەستمان ئامانەیە ئەژینا کە قوتابیەک دیدە سەکە شەرحەکات لەوانێت 10 دقە بتوانێت بەردەوام بێ لەوانێ 20 دقە دەتوانێت 8 دقە بەردەوام بێ دوایەوە مامۆستا خۆی وانەکە وەردەگرێتەوە بەهێزی دەکاتەوە تەواان لەبەرەوە مەبەستمان بەهێزکردنی خوێندکارە نەک مامۆستا وانەکەی نەڵێتەوە ئەمان بۆی بڵێنەوە و باشترین شت ئەوەی مامۆستا مەسەن وەرزی ئێستا 15 خوێندگا کرایەوە خۆی دەزانێت پلانی هەیە دەزانێت چی دەڵێت باشتر وایە لە سەرەتاوە یا 2 مانگ پێشەوجا من مامۆسای فیزیان بۆ نمونە دەرسەکانی فیزیا بەشەکەمەوە هەر بەشی دەدەم بە خوێندکارێک یان بە 2 خوێندکار ئەم 2 خوێندکارە یان دوو قوتابیە بەرپرسن پێیان دەڵم ئێوە بەرپرسن لەم بەشەی ئاوی شیرین
ئەبێ کە وەختتان هاتە پێشەوە بێن پێشکەشکن لە پۆلا بۆ ئیتر ئەو قوتابێ یا ئەو دوو قوتابێت دێن بابەتی ئاویشرین پێشکەشەکەن ئەوانی کەشی بە هەمان شێوە جا باشتر وایە ماوەیەکی زۆر پێشەوجا بیانداتێ و هاوکاریان کە تا ڕادێن لەسەری ئیتر تقریبان خوێندنگا ئەهلەکان و قوتابخانە هەلەکان مشکلیان لەم بابەتیان نیە بەڕاستی ئێمەش ئەوانە ئێمەش فێر دەبن یعنی گرفتێک لە ئارایانی ئەمە بابەتە سەرچەکانە کە ویستم من باسی بکەم من تقریبا سعاتی قسم کردو ئەوانە کاتەکەی تر دەم بە مامۆستا دکتۆر هینداد بۆی پرسیارەکان وەرگێ دەست خۆش بە مامۆستا جان سپاس دەکەم دەستەکانت خۆش مامۆستا زۆر سپاس ڕوونکردنەوەی پێویست و باش بوو لە کاتێکی گونجاویش بۆی بەرچاوڕوونی باش بۆ ڕاهێنەرەکان هەبێ چونکە هەندێک هەست دەکەی ناتێگەیشتن و یان متمانەیەکی تەواو نەبوو بۆی کە دەبێت چی بکەن یەک دوو شتی گرنگ باست کرد کە بۆ هەموو قۆناغەکانی خوێندن دەبن مامۆستا ئەو با بڵێن ڕێگەکانی وانەوتنەوە پەیوەندی تەنها بە تەمەن نییە بڕوا بکە بۆ دکتۆراش دەبێت بۆ زانکۆکان و بۆ پەیمانگاکانیش دەبن چونکە ئەوەی جەنابەت باز دەکەی ئەوە دەڵێ چەند ستاندەرێکی گشتی عالەمین کە هەموو توێژینەوەکان لەسەری کۆکن کە ئەوانە دەکرێت بژاردەی زۆر باش بن بۆ مامۆستا لە هەر قۆناغێکی خوێندن بێت جان لە باخچەی منداڵان بێ یان لە خوێندنی دکتۆرا بێ بەسەرەوەتن ئەوە دەوەستێتە سەر داهێنان و خەیاڵی مامۆستا چۆن ئەو ڕێگا و شێواز و میتۆدە جیاوازانە دەخاتە خزمەت پرۆسەی فێربوونەکە دەخاتە خزمەت ئەو بابەتەی لە ئەستۆیدا یەک شتی تر هەست دەکەم وەزارەتی لەبزام لە کۆمنتی چژنووسلا بوو پێویستە ڕێنمایی تایبەت سەبارەت بە ڕاهێنەران بۆ قوتابخانەکان بچێ پێشەوە ڕاهێنەرەکان بچنە قوتابخانەکان مامۆستا بزانم دەبێ ئەوە کرابێ یان دەبێ بکرێ لەم زوان ئەوانەی کە ئەوەی جەنابەت باست کرد کە ڕاهێنەر ئیشی چییە و دەبێت چۆن بکات دەبێت پاڵپشتێکی یاسایی و کارگێڕی هەبێ دەبێت نووسراوێکی فەرمی لە وەزارەتەوە لە بەڕێوەبەراتی گشتەکانەوە ئاراستەی قوتابخانەکان بکرێ کە ینی کە دەچن ئیشیان چییە دەسەڵاتیان چییە ینی هەندێک وەکو دەڵێ بەرچاوڕوونی زیاتر هەبێت لە هەندێک لە ڕێگاکان دەڵێن گروپ سازی پێویست نییە ئەوە گروپ پێویستە من پێم وایە لە هەموو بابەتێک لە تەناپۆلی بچووکیش دەکرێت بە گروپ بگوترێتەوە ئەوە دیسان دەوەستێتە سەر خەیاڵ و دەوەستێتە سەر داهێنانی ئەو مامۆستایە کە چۆن دەتوانێت سوود لەوانەوە بە تایبەتی لە پۆلێک کە خۆمان دەزانین ئاستی قوتابیەکان و خوێندکارەکان جیاوازە هەندێکت هەیە باشترە لە هەندێک باشترە بە گروپ بیکەی بەڵام گروپەکان با بڵێن دابشکردنی قوتابیان بۆ سەر گروپ نابێ هەروە ڕەمەچی بێ نابێ عەشوایی بێ دەبێ هەندێک ئەویش بیرکردنەوەی دەوێت چکە ناکرێ هەموو تەڵەبە زیرەکەکان بەیەکەوە لە گروپێک کۆ بکرێنەوە هەموو تەڵەبە نازیرەکەکان لە گروپێک کۆ بکرێن دەبێ دابشکردنێک هەبێ لەسەر ئاستەکە بەڕاستی من نامەیە کاتی برادران زۆر بەم حەز دەکەم زیاتر ڕاهێنەران قسە بکەن بەڕاستی هەندێک داوای ڕوونکردنەوەی زیاتر دەکەن دەربارەی هەڵسەنگاندن بەڵام شێوازی هەڵسەنگاندنی مامۆستایان چۆن دەبێت دەڵێن مەسەلەن ئەوە یەک لە پرسیارەکانە هەروەها چەند کەسێکی تریشی پرسیارەکانیان نردووە من ڕسمم گرتووە بۆ نمونە بەڕێزێک دەڵێ قوتابخانەکان ژمارەیان زۆرە هێشتا مناقشەی ئەوە دەکەن ئەو قوتابخانانەی کە دراوەتە ڕاهێنەرێک وە بزانم ئێستا غەڵەت نەبوو لە 9 قوتابخانێ دەڵێن زۆرە ڕەنگە وەکو ساڵی یەکەم و سەرەتا ئەگەر 6 دانەبێ باشترە نازانم ئەگەر لەسەر ئەوە قسەیەک هەبێ پێش دەستپێکی دەوام ڕاهێنەر ئازادە چی دەڵێتەوە وەبزان وەڵامی ئەو پرسیارەتدایەوە گوتت مەچونە ناو تەفاسیلی میتۆدەکانی وانەوتنەوە زیاتر شتی گشتیە مامۆستا ئەگەر تیشک بخەین سەر ئەو پرسیارانە دێنەوە پرسیاری تریش وەردەگرین فەرموو باشە بە سەر چاو دەستەکانە خۆش مەسەلەی گروپ ئەوانەی کەوتت ڕاستە دکتۆر گیان بەڵام من ڕاستەکەی ئەم مەتودانەی کە هەڵم بژات بن بە ئەنقەست ئەو مەتودانەمە هەڵبژات کە گروپی کەمتر تێدا بێ من دەزانم گروپ زۆر زۆر باشە بۆچی یعنی وتم با مامۆستاکان نەڵێن هەر وەزارەتی پەروەردە ئەرچی ئێمە زیاد دەکا و یەکێ دێ پێم وڵە 60 کەسمێ ناتوانم گروپ 50 هەیە ینی بەڕاستیم کێشەیەمان هەیە دائیمە و شتە دێتە ئاراوە لەبەرەوە حەزم کرد زۆر بە هارمۆنی دەست پێکەین دوودانە هەڵبژێرم کە 100% پێویستی بە گروپە
ئەوانی کەی وردە لە قۆناغەکانی کەیە چکە ئیساگەر گروپی زۆر تێدا بێ من دەزانم مامۆستا دێت بە 50 کەسمێ ناتوانم من بەو مەبەستە ڕاستێکیاوە هەڵم ئەگینا گروپ زۆر باشترە. مەسەلەی هەڵسەنگاندن لە ڕابێرەکەیە زۆر بەباشی ڕوون کراوەتەوە کە مامۆستا کە دەچێ دوایوانەکانی وتەوە لەگەڵ مامۆستای پۆل ڕێک دەکەوێت لەگەڵی کاکە کەی بێم ماوەیەکی دیاری کراوەدانراوە لە ڕێبەرەکە دوای چنێ مامۆساکان وردە خۆیان فێر دەبن دێن ئەویشتوان لەگەڵ ما کاکە کەی باشە بۆ تۆ مامۆسای کومێ لە پۆلی فلان دەرسی فلانەوەتە کەی باشە بۆ تۆ بێم ڕێکەون لەسەر ڕۆژێک و لەسەر وانەیەک ئەو ڕێکەوتنە هەیە بەپێ ئەو ڕێکەوتنە فلان ڕۆژ دەچێتە پۆلەکەی دادەنیشێ سێرەکە بزانە مامۆساکان سوودی لە مەتودە تازانە بینیویانە و پێویستیش ناکە هەمووانەکە لەوێ دانیشێنە ئەوەندە بەسە دانیشێت کە بۆی دەرکەوێتوانە ئەم مێتودە بەکارێن یا بەکارنیان و ئەمە من طبعا باڵ سەنگاندن کار دەکەم بەڵام بەپێ ڕێبەرەکە نمرەیە بازم 35 نمرەی لەسرە و ڕێبەرەکە دەڵێ دوو هەڵسەنگاندن بکەن دوو جار هەڵسەنگاندن بکەن 35 نازانم ئەگەر گۆڕا بێت شتێکی وام بیست بەڵام نازانم بەخوا گۆڕاوەیانە گۆڕاوە بۆتە یەک هەڵسەنگاندن یعنی یەک سەردانی پۆل مهم ئەگەر بە کۆنەکە بە دوو جار سەردانی پۆلەکە هەفتای لەسەر 35 و ئەو دەرەجەی تر شەمێتە بۆ فیدباکی خوێندکارە فیدباکی قوتابی چۆنچۆنیە کەوانەکەت وتەوە لەگەڵ بەڕێوبەری قوتابخانەکە ڕێک دەکەوی ڕۆژێک دەستنیشانەکەی بۆی قوتابیەکان هینت بنێ فیدباک بنە مامۆستاکانی خۆیان و ڕۆژێک خۆت بڕیارە دەیۆک و ڕاهێنەر لە هەر پۆلێ یا شەرنیە لە هەموو پۆلەکانش هەندێ هەر بژێت لە پۆلێکا دوو کەس هەڵبژێرە سێ کەس هەڵبژێرە بە کەیفی خۆت ژمارەیە هەڵبژێرە مهم و لەگەڵ بەڕێوەبەرە ڕێکەوە ڕۆژێک مامۆستا من لە هۆڵێکا کۆیانەکەمەوە وەستیمارەکان هەیە خوێندکارە گەورەکان با بڵین خوانەتوان پڕیکەنەوە بەڵام منداڵەکان دەبێ بۆیان بخوێنرێتەوە و ئەوانەی تەمەنیان بچووکە بۆیان بخوێنرێتەوە و لێ هاوکاری بکرێنەوەوانە ژمارەکە خۆت دەستنیشانی بکە چەندێکە خۆت دەستنیشانەکەی چەند خوێندکار چەند قوتابی دەوێت بۆی فیدباک لێدا پرسیارەکان وسا و فۆرمەکە لە ڕێبەرەکەی هەیە پرسیارەکاری ڕێبەرەکەی و دوو فۆرمشێ فۆرمەکەم بۆ بازنە یەکەمە و فۆرمەکەیان بۆ بازنەکانی کەیە ئەوەی بازنە یەکەم تۆ زیاتر ڕوون کراوەتەوە لەبەرەوەی منداڵنەوە نیە زۆر زیاتر ڕوون کراوەتەوە شتەکانەوەوانە ئەمە هەڵسەنگاندێک کا سەنگاندەکەیت بە دەرەجە دەیکەیت طبعا بەڵام دوای ئەوە چ دەکەیت تۆ کە ئاستی مامۆستا دیاری دەکەی لە کۆتایی دامانگی چوار طبعا تۆ هەڵسەنگاندەکانی خۆتەکەی بە درێژایی ساڵ هیچ مشکلێ نییە بەس کۆتا مان کە تەسلیمی کەوازان 15 چوارە تەسلیمیت کە تۆ بە هێمایە تەسلیمیەکەی ABC و ئەوانە لە ڕاهێنەرەکان نووسراوە ئەی چەند دەرەجەیە بی چەند دەرەجێ سی چەند دەرەجێ تۆ بە هێما تەسلیمی دەکەی کاکە ئەم مامۆستایە ئەوە نەهێنەوە دەیدەی بەشێ دەیدەی بەڕێوەبەری قوتابخانەکە و دەیدەی بە بەڕێوەبەری مەشق و ڕاهێنانش بەڕێوەبەری مەشق و ڕاهێنان خۆی دوای ئەینێرە بۆ وەزارەتی پەروەردە دەیدەی بە بەڕێوەبەری قوتابخانە بە مەشق و ڕاهێنان دوایەوە لە سیستمی پەروەردەدا لەوێ داخلی دەکەیت طبعا دەبێت ئەکاونتیان هەبێ شتیان هەبێ لە ڕێبەرەکان نووسرا کە وەزارەتی پەروەردە دابینێت کە تەواوی کرد لەوێ داخلیەکەیە دەدە بە ڕێوەبەر دەدەی بە مەشق و ڕاهێنان و لە پەروەردەشا داخلی دەکەی ئەمە بە کورتی مەسەلەی هەڵسەنگان دەکەن مەسەلەی پرسیارەکاتەوە مدون سینگاپوری بوو حوتونۆ دەبێت من تا منهەجی پۆلی نۆشم بینیوە کە بە مەتۆدی سوکراتی کراوە بۆ ئامادەیەکان لەوانەیە تۆزە قورس بێت بەڵام بۆ بنەڕەتیەکان دەبێت یعنی بۆلی حوتوەشنۆش دەبێ بەڵێ بەڵام لەوانەیە تۆ هەموو پرسیارێ نەتوانی بەوە بکەی و ئێمەش داواکاریمانەوە نییە ئللا تۆ هەموو پرسیارێ بۆ بکەی داواکاریشمانەوە نیە مامۆستاکان هەموو ڕۆژێ مەتۆدە تازانە بەکاربێن لە سەرەتایە بە تایبەتی خۆ باشە بیکەن بەڵام ئەو داواکاریشمان نییە پێویستیان بە مەتۆدە کۆنەکە شێوانەی پێ بڵێن و محازرە پێویستمانەوە شێ جاربووگار ئەمانەشە بەکاربێنەوەنە ئەمە گروپ ئەمە هەڵسەنگاندن ئەمە مەتۆدی سنگاپوری ژمارەی قوتابخانەکان ڕاستەکەی دەزانی چۆن لە هەموو لایەکە هەوڵ دەین مامۆسایحیا هەوڵدا من لەگەڵ جەنابی وەزیرا باسم کردووە یعنی من خۆم حەز دەکەم تا ژمارەی قوتابخانەکان کەمتر بێ باشترە بۆمان بەڵام من بڕیاری وەزارەتە لە سەرەتاوە 10 بۆ 12 بوو دوای کردویان تەنۆ لە هەنێ شوێن 8 دانیان تەوزیع کردوانە بەڵام ئەوەی من دەیبینم لە داهاتووە ئەمە ساڵی یەکەممانە هەمیشە وەکو دکتۆر هێمدادوتی لە سەرەتای شتەکان یعنی هەموو شتە نایەتە دەستەوە وەکو خۆیەوانە بەڵام من وای دەبیم لە داهاتوە ئێمە دەبێت ژمارەی ڕاهێنەر زیادکەین و ژمارەی ڕاهێنەرمان زیاد کرد ژمارەی قوتابخانەکان ئۆتۆماتیکی کەمە دەبنەوە بۆیان و من حەزش دەکەم کەم بێ ڕاستی حەزەکەم زۆر کەم بێ بەڵام ئێستا لەو حدودەیە لە 8 بۆ 9 ئەگەر هەڵە نەبم ئەگەر مامۆسایحیا لەگەڵمان بە دەتوانێت ژمارەی ئەکید بڵێتەوە
ئێستا حالیان لەو بەشەیە وەشتێکی دیکە شەیە حەزەکەم بڵێن ئێمە کە ئیشەکەین ساڵی یەکەم ڕاهێنەرەکان لەوانەیە قورساییان بێتە ڕێگە زۆر گرنگە لە کۆتایی ساڵی یەکەمە کۆبوونەوەی دەکەین نمایندەکانیان دێن دادکاکە باسی کوتەکانی خۆتان بکەن ببوورە باسی زەحمەتەکانی خۆتان بکەن کاکە ناتوانین نەمە بکەین ئەمە وابوو لەو قوتابخانەوە بوو کە ئەو قورسایەنەتان دێتە پێشەوە لەوانەیە هەندێک مەشاکل دروست بێ ئەسڵن ئێمە حسابمان بۆ نەکردووە ئێوە دێن باسی دەکەن لەبەرەوە بێ چارەسەری بکەینوانە و لەوانەیە هەندێک ئێستا باسیکەین ئەسڵن نەبێتە مشکل لەبەرەوە ساڵی یەکەممان پێویستە ئەبێ بزانین کێشەکان چییە دەست خۆشکردن زۆر سپاس مامۆستا دەستەکان خۆش وەڵا پرسیاری تر ماشەڵڵا زۆر هاتووە یەکەم شت وەبزانم لە سمینارەکانی پێشوو باسی ئەوە کرا داوا کرا کە با بڵێن ڕاهێنەری ئامادەی لەگە بنەڕەتی جا بکرێتەوە ئێستا داوای هۆکارەکە دەکەن دەڵێن بۆ ئەو جیاکاریە کراوە هەرچەندە تەسەوور دەکەم لەسەر داواکاری هەندێک مامۆستاش بوو کە لە سمینارەکانی پێشوو بەشدادن واتە جیاوازی کراوە لە نێوان مامۆستای با بڵێن ڕاهێنەری بنەڕەتی و ڕاهێنەری ئامادەی مامۆستا نەوزاد دەپرسێ بە هیچ شێوەیەک لەو پرۆسەیە گەورەیەدا کە هەڵسەنگاندنی مامۆستایە ڕۆڵی دایک و باوک دیار نییە کە یعنی ڕۆڵی دایک و باوک بەشدار نابن لە هەڵسەنگاندنی مامۆستا ئەوی کرد ئەگەر ڕاهێنەرێک ئامادە نەبوو لە قوتابخانە کە بۆی دیاری کراوە ئەوە ئایا سزایەکەی چی دەبێت مەسا خاستن ئەگەر ببێ هۆکاریان بەکەم تەرخەمی نەیتوانی ئەوەرکە بیکە کەسێکی تر دەپرسێت دەڵێ ئایا خولی تری ڕاهێنان هەیە دەکەنەوە لەم زوانە کەسێکیش لە دهۆک نامەی نردووە دەڵێ من 6 قوتابخانەم بەرکەوتووە 3یان لەناو دهۆکە بەڵام 3یان لە گوندەکانی دەوروبەرە بۆ ئێمە هەست دەکەم قورسە بەڕاستی ئەگەر بتوانین هەمووی بکەنیان ئەگەر جارێ ئەوەن دەشتیشکی بخێسن هەتا هەندێکی تر وەردەگرن دەنگت کەمە مامۆستا مایکەکە ئەگەر نزیک بخەوە دکتۆرجان بۆچی ژمارەی با بڵێن جاکرایەوە بنەڕەتی ڕاستەکەی لە سەرەتایە بڕیاروانە بوو جابێتەوە بەڵام ڕاهێنەرەکانە ونێک لێیان زۆرە کرد و ژمارەی خوێندنگەکان کەمە و ئەوانە و ئیتر لەم دەنگ و باس و قسەکردنەوەمانە من لەو کۆبوونەوەیە لەگەڵ جەنابی وەزیردا نەبووم طبعاً بەڵام تەسەوورەکەم ئەوە هۆکارێ بێ کە جاکرایەوە ئەیتر بۆ ئەوەی کەمتر بێت تۆزی قوتابخانە ئەجینا قوتابخانەکان دە بۆ 12 بوو ئێستا دابەزیۆتە 9 لە هەنشێت 8 و لە هەنێ شوێنشەوە جۆم لێ بوو لە بەڕێستەوە ئەڵەی 6 دەبانەوە هۆکارێکی سەرەکیە بۆەوە دوایەوە هەندێک خەڵک نیگەرانەکانم بیستەوە بەڵام پێویست ناکە نیگەران بن دەزانی بۆچی یعنی ڕاهێنەرە ئامادەیە بنەڕەتیە امتیازات هەمان شتە موچەیە هەمان شتە یعنی هیچ جیاوازیەکی نییە تەنها لەوەیە ئەو لە ئامادەیە تۆ لە بنەڕەت وە من پێم وایە ئیشکردن لە قۆناغی بنەڕەتی زۆر خۆشترە لەبەرەوەی مامۆستاکان زیاتر حەز لەو شتانەکەن کە وەختیان زۆرترە ئەو شتانە ئەگەر نا هیچ جیاوازێک لە نێوانیانە نییە کە نیگەران بیت یعنی لەو شتانە بڵێ ئەمان امتیازاتیان زیاترە بن ناوان نییە بەو شێوەی نییە هەمووتان وەکو یەکوان کاک نەوزاد باسی ڕۆڵی دایک و باوک کرد هەستەکەم پێویستمان پێ نییە ینی لەم قۆنا بەتایبەتی لەم قۆناغەیە ئەگەر باسکەین لە مەدای نزیکە پێویستمان دایکمان چکمە بابەتێکی تەواو زانستیە پەیوەندی بە ڕاهێنەر و مامۆستاو هەیە لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم وای دەبینم یعنی کە پێویستی پێ نییە یعنی بۆ دایک و باوکەکان هەرچێکی قورسە ئەگەر ڕاهێنەر ئامادە نەبوو سزای چی شتانە من نازانم بە پێچوانی زۆر کەسەوە دایمە تەرکیزم لەسەر سزانی مامۆستا قەت بی لە سزا ناکەمەوە بیلەوەکەمە تاکەکان پێگەێنین بەبێ ئەوەی سزادان ئەوانە بەڵام ڕاهێنەر پەیوەندێکی ڕاستە خۆی بە بەڕێوەبەتی مەشق و ڕاهێنانەوە هەیە ئەوان کۆنتترۆلی و بابەتانەکەنەوەە و حتمما یعنی کە نەشێت بۆوێ بەڕێبەرەکان بەڕێوبەری مەشق و ڕاهێنانەکان ئاگادارەکەنەوە یعنی ئەوانە خولی ڕاهێنانی تر هەیە بەپێی ئەو پلانەی وەزارەت دایناوە تا ئێستا 8 خولی داناوە هەڵە نەبم لە 8 بواری جیاوازە خولی داناوە ئەمە خولی یەکەمی بە دیداکتیک دەستمان پێکرد و من هەستەکەم پێویستمان بە خولێکی دیکەی دیداکتیک و فیدباک شەبێت تێکەڵەیەک لە فیدباک و دیداکتیک بەڵام ئەمەیان جارێ هەر ڕای خۆمە بەڵام 8 بواری کە دانراوە بڵێ ئەمساڵ ئیش دەکەین لەسەرم بابەتانە دوایەوە ڕاهێنەرەکان بنیان ڕاهێنەر ئیشی چۆنە ئەمە دەستگایەکی تایبەتمان هەیە چۆن سەرپەرشتیارمانە ئەماش تایبەتن بە ڕاهێنان هەرچی ڕاهێنانێک هەبێت ڕاهێنەرەکان دەیکەن و دەچن بە ناوەندەکانی خوێن دووسبەی لەوانەیە ڕاهێنان بە هین بکەن بە بەڕێوەبەرەکان بکەن لە ناحیەی داری و ئەوانەوە گوند و شار و دابشکردن ڕاستێکی مامۆستاگیان
لەسەر ئەو ئەساس یعنی جەنابی وەزیری زۆر تەکیدی لێ کردەوە لەسەرەوە دەبێت دابەشکردنەک لەسەر ئەساسی شوێنی جوگرافی بێ حتا بکرێت یعنی کێ لە ماڵی خۆتەوە نزیکە ئەوە نەبکرێ منش دەزانم ئەگە لە گوند و لە شار بێت تۆزێ قورسە بەڕاستی بەڵام من بەرپرسی ئەو بەشە نیم بەڵام هەندێک کار ئاسانی هەیە مامۆستا یەحیا باسی کرد مەسان ئەوانەی کە کەوتونەتە گوندەکانەوە دەزانن دوو گوند سێ گوندەیە لە یەکەوە نزیکن لەگەڵ خۆیان ڕێک بکەون ئەگەر بۆش ئەوان شیاوە مەسەلەن لە یەک شوێنێ کۆبنەوە مەسەن ئەم هەفتەیە ئەم سێ قوتابخانەیە ئەم چوار قوتابخانە ئەلێ لە کۆبنە دا ڕاهێنە لە جاتیەوەی 4 جار بچێتەوە بۆ 4 شوێنی جیازەتان یەک جار بچێتەوە چکە ژمارەی گوندەکان خۆ دەزانی ماهینەکانی کەمن مامۆستاکان کەمن ئەوش باشە بۆ ڕاهێنەرەکان باشەوانە بەڵام نازانم ئەو گوندانەی کە زۆر شوێنەکان ئەگەر دوور بن لە یەکەوە يعني من بیر مەجەنابی وەزیر لە کۆبوونەوەیەک شاباسی کرد مەسەن شوێنێک تێ لە شوێنێکی تۆ سعاتێک پێویستە بە سیارە بڕۆی تۆ ناتوانانی فریای دوو شوێن بکەیتەوەوانە لەو حاڵەتانەیە یەک شوێنی پێدرێ ئەمە تعلیماتە یعنی کە لە سەرەتای هاتووە طبعا من کە دابش کرایترا گەدار دابشکردنەکان نیم چۆن بووە دەست خۆش دکتۆر جان خۆش بە ئەوانە وەرگرین کە دەستیان بەرز کردێتەوە تکایە ڕەچاوی کات بکەن یەکسەر بە پرسیارەکە ئەگەر هەتەیان سەرنجێک و زۆر بە کورتی ئەو دەدەن ئەگەر بتوانن لە سی چرکە سیارەکانتان تاوکەن باشە چکە خەڵکی زۆر چاوەڕێیە مامۆستا دنیا فەرموو بەو ڕیزبەندەی لای من دەرچووە فەرموو مامۆستا دنیا شەوتان باشی دکتۆر تاکی مامۆستا فایق دەستخۆشیتان بە یەکەم بەڕاستی دکتۆر هیمداد و ستافەکەی زۆرمان دوونە ناسانە و بەبێ بەرژەوەندی تاکە کەسی کارەکەن کەوایان کردەوە ڕۆژانە ئێمە زوو بە زوو هەوڵ بین کە دانیشتەکانیان چرتر بکەنەوە ئیستیفادەی بۆ ئێمە هەیە و سوپاس بۆ 257 ڕاهێنەر کە ئەمڕۆ گوێ لە دەنگی دنیایە وەکو ڕاهێنەرێک لەگەڵیانە کە ئێمە بێ پاڵپشتی زۆر شت بکەین لەم پرۆسەیە کارێکی هەرە گرنگ کە ئێمە ئێستا بە دەستمانەوەی بیکەین لەسەر چ پێوەرەیە لە جیاتی بەڕێستان هەندێک ڕاهێنەر هەڵە بژێری و لە جیاتی بەڕێزت ڕاهێنان ئەکات و دوایی ژەڵێ ئەو ڕاهێنەرانە ئەبێ ببنە ڕاهێنەری ئامادەی ئەبێ ئەو پێوەرەمان بۆ دیاری بکەن ئەمە یەکەم خاڵەوە قسەی من قسەی دڵی هەر هەموو 257ەکەیە کە ئێستا بەشدارە ئەمە یەکەم خاڵ دووهەم خاڵ ئەو میتودانەی کە باسمان لێ کرد کەواتە ئێمە ناتوانین بڵێن ئەم میتودانە بۆ هەموو وانەکانە بێت کەواتە ئەبێ ئێمە پسپۆڕی بخەینە بەرچاو مامۆستایەکی ئینگلیزی پێویست ناکا بێت لە میتودی سنگاپوری دانیشێ بەشدار بکات بەڕاستی ناشیکات ئەڵێ ئەوە بیرکاریە بۆ من بێم لە ئەو ئیشەیە دانیشم ئەمە خاڵێکی تر خاڵێکی کە لە هەمووی گرنگتر کە لەگەڵ دکتۆر هیمدادم کە گروپسازی کارێکی گرنگە لە بەتایبەتی لە نەخشەی هزری و ئەوەی تریش کە باسمان لێ کرزارێکیەکە ئەمە لە ئەوەش گرنگتر ئێمە میتودێکمان هەیە کە مامۆستا فایق بە دەواازە ناوی هێناوە سەرچاو من لە 2016 کەوڵ KWL K بە مانای ناو بە ئینگلیزی W بە مانای want L بە مانای learning K زانیم W want یعنی چیم ئەوێ بزانم L بە مانای learning چی فێر بووم کەواتە کە من ئەم سێ خاڵە وەرەگرم ئەیکەم بە هەڵسەنگاندن بۆ هەڵسەنگاندنی قوتابی لە سەرەتا و بە بەردەوامی و لە کۆتا واتە کە مامۆستا فایق ناوی ناو میتودی دەواازە کەوڵ KWL ئێمە ئەتوانین لە هەڵسەنگاندن و فیدباکی شا بەکاربێنین بە شێوەیەکی گروپسازی و هیواداریشین بۆ مامۆستا فایق دەست خۆش بێ بابەتەکانی چڕتر کردوتەوە بابەتەکانی کورتتر کردوتەوە سلایدەکانمان بۆ دابنێ اینجا لە هەموو مامۆستا زەحمەت ئەو جیاوازیە تەرکەن ئەمە ئامادەیە و ئەوە ابتیدائیە خاڵی عەرەب من ئەگەر لە باخچەکانیش بێتوانم ڕاهێنەری خۆم بکەم لە زانکۆکانیش بە ڕاهێنەری خۆمەکەم بەڵام ئەم جیاوازیشتێکی جوان نییە کە هەندێک بڵێن وەڵا ڕاهێنەری دوێنێ بووە ڕاهێنەری بەو مەجموعە کردو بە ئامادەیی دابنرێت بەڕێزی شت ڕاهێنەری پێکردوین بڵێن وڵا ئیبتیداییە بەڕاستی ئەوە شتێکی قبولکراو نییە دەستان خۆش بەڕێزان تکایە پابەندی کاتەکە بن چووکە بەڕاستی خەڵکێکی زۆر پرسیاری هەیە حەز دەکەم بە هاوکاری یەکتر بن مامۆستا سامان حسێن فەرموو مامۆستا سامان شەو باش دکتۆر بەڕێزی فەرموو مامۆستا جان مامۆستا فایق خۆشحاڵم گوێم لە دەنگت بوو وەڵاهی کاک مامۆستا جان شتەکان پێچەوانە بووینەوە بەڕاستی ئەوەی مە لە خولەکەمان دیت
گروپ سازی لە زۆربەی میتۆدەکان هەبوو ئێستا بەڕێز مامۆستافایەق دەڵێ گروپی پێویستنیە نازانم ڕوونکردنەوەی زیاتر پێویستە دووەمیان ئەم دەستخۆشی لە بەڕێزیان دەکەم کە ئەرچی خۆی بەجێگەیان بەڵام بەداخەوە هیچ ئامادەکاریشی نابینیم لەلایەن وەزارەت و بەڕێوەبەراتی مەشقوڕاهێنانەوە دەستان خۆش بی سەرکەوتوو بن سپاس بۆ پابندی بەکار مامۆستا کۆسار مامۆستا کۆسار فەرموو سڵاتان لێبێت سلااو مامۆستا دەستخۆشی بۆ جەنابێت کە لە ڕێخستنی ئەم میتینە ڕەها سوپاس بۆ مامۆستافایەق کەشکە ئەپیان کێشاوە با من بە خێرایی پرسیارەکان بکەم ئەوەی لەلایەن من نادروست بووە کاک دکتۆر گیان ئەم دیتاکتیکە لە نێوان ئەمە و پێداگۆجیا چی جیاوازیەکە ڕەنگە ئێمە زۆرێکمان پێداگۆجیمان خۆیان بێت بەڵام سەیرەکەی ئەمەی لەم پرزنتیشنی جەنابتا بۆ زۆر لە چاو پێداگۆجیا سادە و کەمتر بوو ئەگە بتوانی بە دیێڕێکش بێ سوپاس دەکەین خاڵێکی تر هەیە ئێمە زۆر گرنگی ێزانم یعنی لەم شێوازە فێربوونایە تا چەند ڕەچاوی کات کراوە ئێمە زانین کارکردن بە گروپ یعنی کاتی ئەوێت دانیشتنی مامۆستا و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خوێندکار خوێندکار لە ناویەکە ئەمە کاتی ئەوێ ئێمەوانەیەکی چلەقەی ڕەنگە هەنێک ئەستەم بێ بتوانی یعنی پڕ بە پێستی خۆی ئەو میتۆدانە بپێکی لە کاتی وانەوتنەوە یەک خاڵی تر خۆزگە یان لە بری ئەم دیتاکتیکە یان هاوشانی ئەمە کارێک بکرایە بۆ خوێندنی یاخود بۆ زیادکردنی وانەی دیبیتی زانستی و کریتیکال سینکین بیرکردنەوەی و ڕخنەی ئەمە زۆر زۆر گرنگ بوو چونکە لەم بابەتە ڕاستە ئێستا لە زانکۆکان ئەخوێندرێت لە قۆناغیەک ئەم بابەتە زۆر گرنگە خوێندکار فێری نووسینەکە فێری توێژەکە فێری ئامادەکردنی راپۆرتەکە یعنی ئەمەش خاڵێکی زۆر گرنگ بوو خۆزگە جیاتی ئەو بیرێکیشەوە بکرێتەوە یان ئەگەر نییە لە چوارچێوی ڕاهێنانەکانە جێ بکرێتەوە بۆ ئەوەی لە چوارچێوی خولەکانە گەرنگی بچێ بە دیبیتی زانستی سوپاس بۆ ئێوە دەستان خۆش زۆر زۆر سپاس کە لەگەڵمان بووی کەسێکی تر جوەرگن لەوانەیە کە دەستی بەرز کردێتەوە نافع محەممەد سعید ئەوجە دێنە سەر پرسیارەکان مامۆستا جواب دێنە نافع محەممەد سعید مامۆستا نافع فەرموو فەرموو مامۆستا دەتوانانی مایکەکەت بکەیەوە قسە بکەیت مامۆستا نافع جارێکی تریش داوا دەکەیت مایکەکەت بکەیەوە ئەگەر نا دەرفەتەکە دەدەینە کەسێکی تر دیارە کێشەی تێکنیکی هەیە مامۆستا خاڵس مامۆستا خاڵس فەرموو سڵاو مامۆستا گیان دەستخۆش دکتۆر هیمداد بەڕاستی مادونەناسی بەڕاستی کارێکی زۆر پرۆفسیۆناڵ دەکەی کە ماوە بەڕاستی دیبێت ئەنجام دەدەیت و ڕێز و سڵاویشمێ بۆ گوش ڕاهێنەرانی خۆشەویست بە تایبەتی بۆ مامۆستافایەق یاسیس پرسیارەکەی من بەڕاستی ئەوەیە سێ پرسیارمەیە بەڵام بە تۆزێک بە خێرا باسی دەکەم مەرجە مامۆستافایەق ئەمە لە هەفتەی یەکەم وەکو ناساندنی پرۆسەکە و با بڵێم دیداکتیک و ئەوانە مەرجە باسیەوە بکەین چکەگەر ئاگادار وەسی مامۆستایان بی بەستا بە 50 ڕۆژ معاش وەردەگرن ئایا ئامادە نەبوونیان بەڕاستی بە هۆکار دەزانم بەوەی کە معاش وشتیان موچیان تاخیر دەبێت ئەمە مەرجە بەشداری ئەو سێوانە بکرێن کە لە 3 تا 13 نوۆیە یانیش ئەگەر بەشداریمان کرد و با بڵێن وانەکانمان گوتەوە باسی دیداکتیک تێوریەکەی بکەین باسی بەس پرۆسەکەی بکەین یان باسی بەس ڕێنمایەکانی وەزارەت پەروەردە بکەین ئەویان پرسیاری یەکەم بەڕاستی پرسیاری دووەمیش بەنسبەت ئەوەی ئەفۆن بووم بورە پرسیارەکان نووسی بووە بەڵام ئێستا دێنم باسکردنی هەر میتۆدێک لە ڕاهێنانەکان بەڕاستی مامۆستافایەق 20 دقە دەکرێت ئێمە بە نەزەری بێ و 20 دقەش بەکردەیە بیان هەدەکرێت هەمووی بە نەزەری بێت پرسیارێکی تریشم ئاوەیە بۆ نمونە میتۆدەکان هەر هەمووی بۆ هەردوو وەرز دەخوێندرێ یانیش هەر وەرزێک با بڵێن 5 میتۆدە یانیش هەر وەرزێک 10 میتۆد لە وەرزی دووەم هەڵسەنگاندنەکە دەکرێت و کۆتا پرسیاریشم ئەوەیە پۆینتەکان کە بۆ سمینار لەلایەن وەزارەت بۆمە ئامادە دەکرێت یان هەر مامۆستای چڕاهێنەر بۆ خۆی کارەکانی بۆ خۆی ئەنجام دەدا و ئەرکەکە دەگرێت ئەستۆی خۆی یانیش لەلایەن وەزارەتەوە با بڵێن پاوەرپۆینت و سلایدی هەر میتۆدێکی بۆ ئامادە دەکرێت دەستان خۆش بێ ماندوو نەبن زۆر سپاس بۆ بەشداریکردنتان پرسیارەکان زۆر بوون بە ئەوانە جواب دێنەوە دەیەکەوە جوابیان بدێ فەرموو بەس دەنگت کەمە مامۆستا 1 دقەیە مامۆستاگیان با پرسیارەکانم
بەڵام پرسیارەکانی دنیاخانم چی لێک ئەوە تا لێرە بین دەست خۆش مامۆستاجان چۆن ڕاهێنەرەکانی دووەم ئەمە بابەتێکی تۆزێ هینەبێ لە سەیرە چۆن ڕاهێنەرەکانی دووەم هەڵبژێردران و پرسیارێکی تر هاتووە بۆچی من ئەم هینەم بەجێ هێشت و ڕۆشت مۆشتان ڕاستەکەی بەجێم نێشتە وڵام بەم شێوەیە خوارەوە کە باس کەوتە سەرەوەی ژمارەی قوتابخانەکان زۆرن و ئەوانە و فریان ناکەن و بوو مامۆسای ئامادەیی و مامۆسای بنەڕەتیوانە داهێنا و من گرێبەستەکەم ساڵێکە لەگەڵ وەزارەتی پەروەردەیە بەڕاستیەکەی کە لە کۆتایی مانگی 11 تەواو دەبێت گرێبەستەکەم ئەگەر درێژ نەکرێتەوەنە و کەوای ئاوای لێ هات منیش لە سەرەتاوە لەگەڵ وەزارەتی پەروەردە ڕێکەوتو بووم کە مانگی 6 و 7 و 8 ئیش ناکەم باشە ئیش ناکەم ئەوەستم لە کۆتایی مانگی 5 دەوەستم دوایەوە دەست پێ دەکەم بەڵام جەنابی وەزیری تر زۆر هەوڵیدا کە هینکەم مانگی 6 ئیشم کرد لەوێ بەس نەمەتوانی مانگی 7 و 8 ئیشکەم لەبەر ئەوەی لێرە من گرێبەستی ترم هەبوو کێشەی بۆ دروستەکردم لەبەرەوە لێوێ نەبووم جەنابی وەزیریش دەیویست هەموو قوتابخانە بنەڕەتیەکان زۆر گرنگە لە سەرەتای ساڵی داهاتوە هەموویان دەست پێکەنەوەنە لاانێ من ڕایەکی کەم هەبێ بەڵام جەنابی وەزیر دەوێت حەزەکەم وا بێت باشە کەوا بوو کەواتە منش لەوێ نیم چی بکەین ئیترەوە بوو ئەو وەجبەی دووەم هەڵبژێن بەڵام پرسیارەکەی دنیاخانەیە چۆن ئەوانە هەڵبژێن ڕاستێکەکەی من لە ئیشکردنا تەبعاتێکمە ئەوەی پەیوەندی بە خۆمەوە هەبێت قسەی تا دەکەم پێشنیاری تا دەم قسە دەکەم بەڵام هەر شتێ پەیوەندی بە منەوە نەبوو زۆر تەدەخلی تیا ناکەموانە ئەم کۆبوونەوەیە کرا جەنابی وەزیر لەگەڵ بەرەبەرەکانی مەشق و ڕاهێنان لەوێ بوو و ئەرشی دیاریکردنی ئەو کەسانەی دایە ئەوان من پێشتر هەندێک ناوم دیاری کرده بوو وایان زانی بۆ ئەوەیە بەڵام من ئەو ناوانەی من داریم کرد بۆەوە نەبوو لیژنەی ڕاوێشکاری بوو بۆ هاوکاری بۆ شتیکە پەیوەندی بەوەنەوە ڕاهێنەر من کەسم دیاری نەکردووە جەنابی وەزیر سەلاحیات و دەسەڵاتی دایە بەڕێوەبەرەکانی مەشق و ڕاهێنان ئەوان ئەو خەڵکانەیان دەستنیشان کردووە لەوانەیە من ئەگەر خەڵکم لە بژێرایە بەشێکی لەوانە خۆشم ڕەزامەند بەشێکی لەوانە ڕەزامەندش نەبم لەسەری بەڵام لەبەرەوەی جەنابی وەزیر دەسەڵاتەکەی داوە ئەوان هەڵیان بژاردووە ئیتر ئەوە مۆزوعەکەی بەو شێوەیە بەڕاستی و من دەگەڕێمە دواوە من سەرەتای مانگینەوە دەست بە ئیشکردن دەکەم بۆ ئامادەکردنی مامۆستای ئامادەیەکان لە شارە گەورەکانەوە دەست پێ دەکەم ئەمە ئەوەی پەیوەندی بەو بابەتانەوە هەبێ مامۆستایەکی دیاری کراوهی بیرکاری کۆمەڵایەتی ئەمە تو دە پەیوەندی بۆنی بۆچی ئامادە بە ڕاستەکەی و بڕیاری وەزارەتە هەموو مامۆستاکان دەبێت بۆ هەموو مەتودەکان لێ بن ئەمڕۆ من مامۆستای فیزیان بەس بەیانی لەوانێ ببمە مامۆستای کۆمەڵایەتی لەوانێ دەرسێکی کە بڵێمەوە نەجاتی مامۆستایشی کە بێم چەندین هۆکاری کە هەیەوا دەکا هەموو مامۆستا ئەو بڕیاری وەزارەتە پەیوەندی بە من و بە ڕاهێنەرەکان شەوەنیە دەبێ ئامادە بنوان مەسەلێکی دەبڵێن ڕاستەکەی دنیاخان بەڵام بەخوا من تا ئەم دوایانە نەمبینی بوو ئەو هەموو تقریبا 75 مەتود نووسیە لە کتێبەکان بەس بەخوا کەی دەبڵێ ئەڵم نەبینی بەس دەواازە خۆم نووسی بموانە بەسوانەی تۆ ڕاستەکەی کە دەتوانی بۆ شتی کەش بەکاری بێنی طبعاً بۆ سانگاندن بۆ پێداچوونەوە بۆوانە ڕاست دەکەیتەوەوانە ئەمە پرسیارەکانی دنیاخان گروپ پێویستە منش دەزانم کاکسامان بەخوا گروپ پێویستە بەڵام من خۆم بە ئەنقەس ئەوەی زۆر زەرورینە بەدامنە ناو ئەو دوو مێتودەمەداناوە مەتودەکانی کەوتومە هەنگاوی یەکەممانە نامە بارگرانی بخەمە مامۆستاکان چکە گروپ دروستکردن کارێکی بە گرنگە بەڵام ئاسانیش نییە لە پۆلە گەورەکان وشتانە خۆ ئەگەر مامۆستاکان پێیان جێبەجێ بکرێت زۆر باشە بەڵام هەندێک شتێ پێویست ناکات سەمەتودی با بڵێنەمەی کۆنسپت ماپ نەخشەی بیرکردنەوە و نەخشەی ئەوانە پێویستی پێ نییە یعنی ئەمەی کە بڵێن دەواازەکەی دەبڵ پێویستی پێ نییە یعنی ئەوانە یعنی هەندێک شتێ پێویست ناکە لە پۆلی گەورەیە لێ خوڕی و بۆ مامۆستاکان ئیسراحەتترە یعنی من ئاوایە بینیم کاک سامان ئەم بەرەبەرەکانی مەشق و ڕاهێنان ئامادە سازیان ڕاستیەکەی ئەرچی بەڕێوەبەرەکانی مەشق و ڕاهێنانە لەگەڵ قوتابخانەکانە تەواوی ئامادەکاریەکان بکەن یعنی ئەوە ئەرچی من نییە بەڵام ئەرچی ئەوانە کە هەموو ئامادەکاریە بکەن نیان کردبێ کردویانە وەڵاهی نازانم ئەوان دەبێت بیکەن دەبێت داوایان لێ بکەن چوە کارەکە کاری ئەوانە کاری ئیداریە بەڕاستی من ئیداری نیم سەری لێ دەرناکەم کاک کۆسارەگەچی ئەم پرسیارە پەیوەندی بێوەنێ بەڵام با بە خێرای بەسەراتەوە کاکە جان پەروەردە چەترێکی بەرفراوانە یەک دینەشت لە خۆیەگرێ باشە پێداگۆجی باسەکەم چەترێکی زۆر بەرفراوان دیداکتیک یەکێکە لەو بەشانەی کە چێتە خانەی پێداگۆجیەوە خانەی پەروەردەوە یعنی دیداکتیک بەشێکە لە پەروەردە زۆر شتی کردەکرێتەوە
شاید مامۆستا دەتوانێت مەسەن لە چڵ خولێکدا گروپ دروستکات دەزانین چۆنە گروپەکان من نەزانم قورسەوانە بەڵام زۆر جار گروپ دروستکردن و ئیشکردن بە گروپ پێویست ناکات و سەعاتێکی بۆ تەرخانکەی بە پێی گروپ مامۆستا خۆی بڕیارەدا دوایی هەندێک گروپێ 10 دقیقی پێکەن لە چارەگێکن لە 20 دقیقی پێکەی لەبەرەوەی کاتەکانمان وایە دوای هەموو ڕۆژێ مامۆستا ئیش بە گروپ ناکات یعنی ئەم مەتودانە کاڵەی وەخت دەبا لەوانەیە ڕاستە وەخت دەبا بەڵام مامۆستا هەموو وەختێ داوامان لێ نەکردو ئێمە هەموو ڕۆژێ ئیش بۆ بکە ئەزانی هینێکی لە تقریبن نەوەتەکانە ئامارێکی وڵاتە ئەوروپیەکان هەیە ئەوروپای ڕۆژاوا باس دەکەم دەڵێ مامۆستاکان لە 170 دەرسوتنەوەکانان بە شێوەی محازەراتی بووە 130 بە شێوەی ئەم مەتودە تازانە بۆ کە دەوترێتەوە یعنی ئەوانی کەی محازەراتی بووە یعنی ئێمە داوامان لێ نەکردو مامۆستاکان هەموو ڕۆژێ ئەوە بکات چکە کاتێکی قورسە بەڵام قەچێکە کاتە بابی بە بەڵام تۆ هەموو ڕۆژێکش بەکاری نایەنی گروپ ئەشی قورسە دوای بۆ ئاسانترکەوەی گروپ ئەوەی مامۆستاتوانێت گروپێ دامەزرێنێت شەشمانی یەکەم وەرزی یەکەم نەیگۆڕێ گروپەکان حاضر بن هەر شتێکی باتە پێشەوە گروپانە یشکەن دوایەوە بیگۆڕێ وەرزی داهاتوو بیگۆڕێ یا بە کەیفی خۆی چەند مانگ جارێ گروپەکانە گۆڕەوش تۆزێ هاوکاریەکات خۆزە کریتلکە تنکێک بە ئەزانی چۆن مامۆستا کۆسار یەک دیناشتەیە حەزەکەم بیکەم بەڵام ناتوانم لە خولێکی نو ڕۆژەیە لەوە زیاتر بکەم کریتلکە تنکینگێکێک لەشتا هەرە خۆشەکان کە بیکەی و من لە کتێبی دیداکتیکی مامۆستادا نازانم کام بەرجێتی لەوانە بەرگی چوارم بێ نووسی و مەباتێکم لەو بابەتەش نووسی و حەزەکەم تەماشایەکی بکەیت وە خولەکانی داهاتوو یعنی ئەوە بکەینەوەوانە کاک خاڵس مامۆستا ئەوە لە هینا زۆر ڕوون نووسراوە مامۆستا لەو ڕۆژانەی بەر لە 15 باسی چ شتێک بکات زۆر بە ڕوونی تیادیان نووسراوەتەوە باسی دووشت دەکەن باسی ئیشی خۆت دەکەی کاری خۆت دەکەی چۆن ئیشەکەی چۆن ئیش ناکەی هەڵسەنگاندنی مامۆستا چۆن دەکەی چەند ئامادە چۆن دەچیتە پۆلەوە ڕێکەکەی لەگەڵ مامۆستاکان ئەمە بەشێکیان بەشێکی دیکەی پەیوەندی بە پرۆژەکەی وەزارەتی پەروەردەوە هەیە و ڕێبەری مامۆتا ڕێبەری ڕاهێنەرەوە هەیە و شتانە و پرۆژەکەی بە ڕوونەکەی تۆ لەسەر دیداکتی قسەت بک ئەم دوو بابەتە سەرەکیە بارەزوی خۆت قسەی تیا بکەوە وارەکان بە کردەیی یا بە نەزەری بکەن ڕاستەکەی کردەییمان پێ ناکرێت زۆر قورسە تەسەورەکەم قورس بێ ئەگەر دەتوانی دەرەفەت دەبێ بە کردەییش بیکەی باشە بەڵام لەوانەیە هەندێک کەس بتوانێت بەڵام بەجددی قورسە نمونەت هەیە لەبەر چاوتە پیشانی دەدەی بۆی شەرح دەکەی کە چۆن لە ناو پۆلە بەم شێوەیە ئیشەکاتوانە ئەو های دەبینم من هەر وەرزی چەندێ پێشکەشکەین زانین چۆن بەو شێوەیە نییە 5 پێشکەشکەی تو ئەوانەیە 6 بە 5 جوانە لەوانە شاوە بێتەوە خۆتان نەزانن وەرزی دووەممان بەهارەمان درێژترە لە وەرزی یەکەم مەشمانەوانە لەبەرەوە بە پێ و کاتێک کە فریایەکەویت پێشکەشەکەی توانە ئایا وەزارەت پاوەرپۆینت ئامادەکە ڕاستەکەی داواکاریەکی وا هەبوو کە وەزارەت بە شێوەیەکی مرکزی پاوەرپۆینت ئامادەکەشتامە ڕاستەکەی من لەگەڵەوە نیم بۆ ئێمە ئیشەکەین هەمومان بەیەکەوە لەوانەیە من مامۆستایەکی زۆر باش نەبم لە ئیشەکانی خۆما مامۆستا هیمداد لەوانەیە هەموو شتەکانی سلایدەکانی پێشکەشکە مامۆستا خاڵس لەوانەیە بە شێوەیەکی دیکە پێشکەشکە ئەمانە هەمووی ئەبێتە هۆی منافەسە بوون و بەرزترکردنەوەی ئاستی خۆمان لەبەرەوە ئەو منافەسەیەم زۆر پێویستە لەبەرەوە من بەڕاستی لەگەڵەوە دانیم وەزارەت خولتان بینیوە و خۆتان ماندووکەن لەگەڵیا و لەوانەیە باشتریش بی لە من تۆ پێشکەشی کێوانە بەڵام من بەدڵم نییە ئەو حاڵتە بەڵام نە وەزارەتی پەروەردە تا ئێستا هیچی ئامادە نییە بۆ ئەو حاڵەتە سوپاس مامۆستا من تاو هەموو میتۆدەکان باشن بەڕێزێک دەپرسێ بەڵام کامیان باشترین میتۆدا کە بەکاری بێنێ و پرسیارێکی گشتیە بارک نەبێ مامۆستایەک ئەگەر ماستەری هەبێ دەتوانێت بەشداری بکە بۆ ڕاهێنەری لە ئامادەیەکانیان نا کەسێکی تر پرسیاری کردووە مامۆستایە کە تەمەنی لە سەروی 50 ساڵە لە مەکتەبەکەی خۆشی زۆر جار هەڵسەنگاندنی بۆ ناکرایە ڕاهێنەر بۆ ئەوانیش دەبێ بکە بۆ هەمووان دەبێ بیکەوانە ئەوی تر بەڕای من پرسیاری تر زۆرن بە هەندێک لەوانە هەڵبژێرن کە دەستیان بەرز کردوتە دەمەوێت زیاتر مامۆستا نافع ئەگەر دەتوانی مای کرد بکەوە فەرموو مامۆستا نافع ئەگەر نا دەچینە دواتر هەست نووسرا هەست محەممەد مامۆستا فەرموو مایکەکەت بکەوە هەست محەممەد بەڵێ مامۆستا نافع فەرموو مامۆستا نافع محەممەد فەرموو هەست محەممەد نەبوو
مامۆستا ئاسۆ مەحموود فەرموو مامۆستا ئاسۆ. مامۆستا ئاسۆ کاتان باش باشتر مامۆستا ئاسۆ فەرموو. دەست چاوتان خۆشێ بۆ تۆ بۆ کاکتۆر فایقیش وەڵام من پێشنارێک مەیە بۆ جەنابتان هەڵبەتە لە داهاتوو ئەگەر بکرێ سیبنارێ وێبنارێ لە مەجای عەقڵێت و مایندسێت چی بۆ ڕاهێنەرەکان بێ بۆ مامۆستایانیش بێ لەم گروپە جوانە پێشکەشی بکەن بە دیدی من بۆ پێشناج بۆ مامۆستا فایق یعنی چەندە گرنگە کتێبی فیدباک و کارایی خوێنکار وا بزانم لەم بوارەژە مەوزوعی عەقڵێت و مایندسێت ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە بۆ پەروەردەشار و ڕاهێنەرەکانیش و هاوکاتیش ئەمەیە پرسیارێ بکەم دیدی و پەیامی وەزارەتی پەروەردە سەبارەت بە کاری ئەم ڕاهێنەرانە یعنی بۆنە سەقفێکی زەمەنی تا چەندێ هەیە یعنی چەندێ مودەی چەندێکیان داناوە کە مەسەلەن ئەوەی کە ئەیانەوێ بەدەستی بێنن. دەست خۆش مامۆستا موفق دەست خۆش بۆ پێشنیارەکەشت و بۆ پرسیارەکەشت. مامۆستا ئەنەس فەرموو مامۆستا ئەنەس. ئەنەس شێروانی نووسرای لای من. مامۆستا ئەنەس فەرموو. ئێوارتان باش مامۆستایان مامۆستا گیان فەرموو. ڕێژ و سڵام لە بۆ مامۆستا فایق بەس یەک دوو پرسیارمە وەر بە خێرایی پرسیاری یەکەم ئەوەیە لە بۆ خولە تازەکەی لە بۆ ئامادەییەکان چ جیاوازیەک هەیە لەگەر ئەو خولانەی کە ئەمە دیتمان ئەگەر جیاوازی هەیە دەکرێت خاڵەکانمان پێ بڵێتن ئەگەر جیاوازیشی نییە کەواتە ئەو جداکردنەوەی ئامادەی و بنەڕەتیەکە تەنها لەسەر داواخوازی یان داواکردنی چەند مامۆستایەکی بوو کە نەوعەن ماوەهایان بە دەرێخست ناتوانین ئامادەیەکان بەڕێوە ببەن ئەوە شتێکی باش نییە. ئەوە پرسیاری یەکەمە. پرسیاری دووەم ئەوەیە لە بۆ ساڵی دادێ ئەگەر مامۆستایەک هەست بکاتوانە هەیە ئامادەیەکان ڕاهێنانیان پێ بکە ساڵی دادێ بە چ ئالیەتێک دەکرێتن بیگوازیەوە ینی قوتابخانە بنەڕەتیەکانی لێوەربگرینەوە پاشان ئەو کەسە بگوازرێتەوە لە بۆ شێ لەوە قوتابخانەی ئامادەیەکان. یەک پرسیاریت کەشم هەبوو نازڵم مامۆستا جان ڕێبەرەکەی لایە یان نا ئەگەر تەمەشای لاپەڕە هەژدە بکە خاڵی شەشەم لە بابەتی سەردانیکردنی پۆلەکان لەوێن دەرناڕوونیەک هەیە ئەگەر بکرێتن زیاتر ڕوونکردنەوەی بداتن زۆر زۆر مەمنون. خۆش مامۆستانە زۆر سپاس. کەسێک دەستی بەرز کراوەتەوە بەس ناوی جیهازەکەی دەرچووە ئایفۆن 13 پرۆ ماکس دەبتە دیعایەش بەس بکەین لەبێ وا بخینەوە ئایفۆن 13 فەرموو ئەگەر مایکەکەت بکەیەوە نازەم ناوەکە دەرنەچۆ بەڕێز یاڵا ئاخیر کەس پرسیاری وەردەگرین کە ئەتا جارە جواب دێنە دێنەوە. ئارام محەممەد عەبدولقادر مامۆستا ئارام فەرموو. سڵات لەبێ مامۆستا گیان پرسیارەکەم بۆ مامۆستا فایقا سەبارەت بە مۆدیلی KWL لە بەشی سێهەمە خوێندکار ئەو پرسیارانەی کە حەزی لێتی ئەو بابەتانی کە حەزی لێتی بیزانێت ئەنووسێت. پرسیارەکەی من ئەوەیە ئایا خوێندکار ئازادە لەوەی بابەتێک حەزی لێ بێت بیزانێ و لە دەرەوەی منهەجەکەی بێت لەسەر هەمان بابەت کە لە منهەجەکە هەیە بەڵام ئەو لایەنەی ئاماژەی پێ نەکراوە. طبعاً ئەمە ئەگەر پرسیارەکەی وەڵامەکەی بەڵێ بێت لە هەڵسەنگاندنە بڕێ کێشەمانێ من خۆم لەگەڵەوەم کە بتوانێت ئەو پرسیارە بکات بەڵام بۆ هەڵسەنگاندن بڕێ کێشەمانێ. طبعاً ئەمە بۆ پرسیاری کراوە و بۆ مۆدیلی سوکراتیش بە هەمان شێوە هەندێک جار بابەتەکان ئەچێتە دەرەوەی منهەج کە هەیە لەو کاتە طبعاً ئەچێت ینی لە چوارچێوەی ئامانجێک کە مامۆستا دایناوە بەڵام بڕێک فراوانترە بێت دوایی لە هەڵسەنگاندنە چۆن چارەسەری ئەوە بکەین. سپاسدانەکەم. خۆش مامۆستا زۆر سپاس مامۆستا. مامۆستا فایق با جواب دێنەوە چکە زۆر بوو پرسیارەکە. دەستەکانت خۆش بێت. بە پرسیاری یەکەم دەست پێکەم کە مامۆستا هیمداد خوێندەوە ئایا ماستەر دەتوانێت بەشداری بەڵێ دەتوانێت بەشداری کە بۆ ئاماد بووە بوون بە ڕاهێنەر بە قۆناغی ئامادەی ئایا دەبێت هەڵسەنگاندن بۆ مامۆستا کامل هەندێکیانەیە گەورن لە تەمەنا بەڵێ دەبێت بۆ هەمووی بکرێت ینی پەیوەندی بەموویە
ئەجادێن سەر پرسیارەکانی مامۆستانە فێ پاسیەوەی کرد حەزی لە سیمینارێک لە مایەنسێت ڕاستەکەی من مەجالیشمە ببێت لە خولەکانی خۆمان لە هەندێک شوێنە کردومە بەڕاستیەکەی شتێکی زۆر گرنگە هەوڵ دەدەم خولەکانم تەواو بوو لە ڕێگەی لەگەڵ مامۆستا هیمدادا هین بکەم بۆڵکو سیمیناری ئامادەکەین لەسەر بابەتی یەکجار گرنگە چەند فیدباک گرنگە ڕاستەکەی بۆ هەموو ڕاهێنەرەکان دوای ئەوەی کتێبی دیداکتیکی مامۆستایان خوێندەوە یەکەم کتێب کە گرنگە فیدباکە و فیدباک یەکجار گرنگە ئەو کتێبە هەیە کە بیخوێنەوە معلوماتی کە حەزەکەم لە خولی داهاتوە ئیشی لەسەر بکەم ڕاستی بۆی ئاسانتر بێ بۆ ڕاهێنەرەکان بەس جارێتیای نییە بەس زۆر گرنگە لە کتێبەکە زۆر بەڕوونی باسی مۆدلەکانی عالمم کردووە تقریبا هەموو عالم لەسەر مۆدلەکەی جۆن هاتی ڕاتڕێوە باسم کردوانە ماوەی پرۆژەکە 7 ساڵ نووسراوە لە ڕێبەرەکەیە بەس ئەمە مانای ئەوە نییە پرۆژەکە دوای 7 ساڵ نامێنی نە لە ئێستاوە 7 ساڵ پلانی بۆ دانراوە کە ڕاهێنان لەسەر 7 بواری جیاواز بکەنەوەوانە بۆیە 7 ساڵی بۆ دانا بەڵام بەتەوەقعی خۆم ئەم چۆن سەرپەرشتارەکانمان هەیە ماون و ئەمێنن ڕاهێنەرەکانش ماون و ئەمێنن ئیتر وردە ئیشی ڕاهێنانەکەن و هەرش دەمێنە ئەوە ڕوونکردنەوەدا مامەسا ئەناس جیاوازی بنەڕەتی ڕاستەکەی بە جیاوازەکە لە هینای مامۆستا جیاوازەکە لە مێتودەکانایە کۆمەڵێک مەتودی تقریبا نیوەی مەتودەکانم گۆڕیوە کە مەتودەکان تۆزە قورسترن لەبەرەوەی گەورەترن قوتابێکە خوێندکارەکان بۆیە مەتودەکانم گۆڕیوە جیاوازەکەی بەڵێ لەوێدای هەمووی نا بەڵام بەشی زۆریم گۆڕیوە نینەکان بۆ ساڵی داهاتوو ئەوەی کە بنەڕەتیە چۆن ئەتوانێ بکرێت تا ئێستا وەزارەت هیچ تەعلیماتێکی نییە لای منش نییە يعني باسی مۆزوع نەکراوی ڕاهێنەری بنەڕەتی ئەتوانێت بێتە ڕاهێنەری ئامادەی طبعا ئەگەر بکرێ بێ خول ببینێتەوە دیسانەوە يعني ئەو خولێک بۆ ئامادەیەکان دەبێت ئەو خولەشە ببینێتەوە بە تا ئێستا شتێک لەو بارەیەوە نییە مامۆستا ئەنەسجان ڕێبەرەکە سەردانی پۆلەکان ڕاستەکە ڕێبەرەکەم لایە بەس مەجالم نییە سەیریکەم بەس سەردانی پۆلەکان مامۆستا بەم شوێ خوارەوە ڕاهێنەر ڕێک دەکەوێت لەگەڵ مامۆستای پۆل هەچ وەختێ زانی وازن لە ڕێبەرەکە نووسرا دوای 6 هەفتە بەڵام بەڕای من یعنی دەرسەکانی چەند دەرسێکی خۆت و تۆ هەستت کرد مامۆسای ئامادەیە یعنی تۆ بچی سەردانی بکەی ئامادەیە بۆ مێتودەوانە بڵێتەوە کە زانیت لەگەڵ ڕێک دەکەوی پێ دەڵێک لەسەر وەختێک ڕێک دەکەون دەرسێکش ڕێک دەکەون چکە بێ ڕێککەوتن بێ لەگەڵیا کە ڕێککەوتن کاتەکەی بۆ تهدید کردی ئەو کاتە دەڕۆی کەی دەڕۆی باشترە مەسەنە تۆ داوامەکانت چۆنە تۆ دووانت هەیە قوتابخانەی کە نزیکن لێتەوە باشتر وایە ڕێککەوی لەگەڵ قوتابخانەکان یەکێکی بۆ نمونە سعات 11 بکەی ئەوتری سعات 12 بکە یا یەک بکەیت تۆ شتانە یعنی مەبەستم وایە کۆتاوانەی قوتابخانەیەک دوایەوە یەکەمین وانەی قوتابخانێک بچکە تەنها لەو دوو کاتە ئەتوان خوێندکار لە ماڵەوە بێت با بڵێنێ باشە تۆ ئەتوانی پێش محازەرەکەی خۆشت بڕۆی ئەتوانی نیو سعات پێشتر لێبی ئەو سەردانە بکەیتەوە نییە سەردانەکەکەیت و سەرنجەکانی خۆتە نووسی لەسەری و ئایا مامۆستا مێتودەکە بەکارێنێ نایێنێت و ئەو شتانە ینی سەردانەکان بەو شێوەیە خوارەوەی ئاو هاردە ڕێک دەکەوی دەچی و لە حەزی خۆت دەنووسی چەندێکدا دەنیشی بە کەیفی خۆت بەس بۆ دەرکێ ئەگەر بۆ دەرکێ لەوانەیە 5 دقیقە بۆ دەرەکەی مامۆستا مێتودەکە بەکارێنێ یانە بەکاریشی نێنێ لەوانەیە پێویست بێ زووتر دانیشتوانە مامۆستا ئارام مەسلەی KWL کەی ڕاستە کەی کە دەیزانم نەو دەبلێکەش وۆنتنە و دەمەوێت بیزانم اینجا لە دەرەوەی منهەج لە دەرەوەی منش بۆ خوێندکار ئازادە چ شتێک لە بۆ نمونە شتێک خوێنین لەسەر هەوا با بڵێن باشە لەسەر هەوا دەخوێن بەڵام باسی ئەوەی تیانە چۆن فڕۆکە دەفرێ بەڵام ڕێک خوێندکارێ بە عەقڵێ دێڵێ باشە مامۆستا فڕۆکە چۆن دەفرێ حەقیقەتی بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە مامۆستا دەتوانێت ئەوانە وەرگێ لێ بپێی کاتەکەی خۆی وەڵامی ئەمداتەوە بگومان مامۆستا معلوماتی هەیە فڕۆکە چۆن دەفرێ ئەگەرچی لە منهەجشانە بێ ئەمە پەیوەندی بە هەڵسەنگاندنەوە نیە یعنی هەڵسەنگاندنەکان پەیوەندی بە مەتودەکانەوە هەیە ئەمە پەیوەندی بە خزمەتگوزاری خوێندکارەوە یعنی ئێمە قوتابی شتێک ئێوێ بیزانێت لە منهەجەکەیان نییە بەپێی کاتەکانی خۆمان و مامۆستا دەیڵێن بەڵام هەڵسەنگاندنەکان تەنها و تەنها مێتودەکانە ئایا مامۆستا ئەم مێتودە بەکارێنێ لە پۆلەکەی خۆنایە بەکاری ناهێنێ ئەویان هینەکەیە و پرسیاری کۆتا پرسیاریشم بۆ هاتووە لەلاوە بە نووسین بوو دوای 9 مانگە 7 مانگە لە پرۆژەکە ئایا بڕوات بە پرۆژەکەی و داهاتوی پرۆژەکە من زۆرش بڕوام پێی هەیە و من تەنانەت یعنی ئەو گروپانەی کە لەگەڵی بووم خۆم دەزانم ئاستیان چۆنە
و زۆر متمانم پێ هەیە بۆ چونکە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەمە تاقی کراوەتەوە لە هەموو وڵاتە جیاوازەکان تاقی کراوەتەوە نەک تەنها هەرێمی کوردستان ئێمە ڕاستە دواکەوتین لە بوارەیە بەڵام لە هەموو وڵاتەکان هەیە ئەندازەی کاریگەریشی بەرزەیە سیستمی زۆر گۆڕیوە ومە زۆر جا دووبارە یەکەمە بتەوێت سیستمی وڵاتێ بگۆڕی منهەج مەگۆڕە جارێ یەکەم جار ئەمە بگۆڕە منهەج گۆڕین بە وڵاتێ باشە کە دیداکتیکی بەهێزی هەبێتوانە و من متمانەیەکی تەواوم بە پرۆژەکەم هەیە دەستخۆش سپاس ماسەیندا زۆر سپاس هەندێک پرسیار بنووسین مامۆستا جەمیل سندی دەڵێت لە دوای هەڵسەنگاندن لەلای مامۆستای ڕاهێنەر ئایا مامۆستای قوتابخانە مافی ئەترازی هەیە هەڵ بگرێت چۆن ئەوە دەکات کەسێکی تر لە سۆران هەندێک مامۆستا بەشداری خوریان کردیە دەریش چوینە بەڵام بە یەدەک دانراون باشتر نییە ئەو یەدەگانش ئەرچیان پێ بدرێ بۆی باری قورسی مامۆستاکان بابڵ ڕاهێنەرەکان تر سوکەن مادەم هەر دەرچووە لە خولەکە مادەم هەر سەرکەوتوو بۆ حەزی هەیە مامۆستا شەماڵ دەڵێ ئایا ڕاهێنەران لە وتنەوەی میتۆدەکان دەتوانن ڕیزبەردی میتۆدەکان بە ئارزوی خۆیان دابنێن یان نا ئەگەر ئەم ساڵ مامۆستایەکی ڕاهێنەر لە خوێندنی ماستەر یان دکتۆرا وەرگیرا ئایا وەزارەت مۆڵەتی پێدەدا کەسێکیش نووسیتی یەکێک لەو غەدرانەی لە ڕاهێنەران دەکرێت ئەوەیە مافی ماستەر و دکتۆرایان پێنادرێ جگە لە بابەتی ڕێگەکانی وانەوتنەوە کە ئەوە بەڕای ئەو قەدرێکە لە اختصاسەکانی تر دەکرێت هەست محەممەد هەست مامۆستا فەرموو ئەگەر شاتان شاد مامۆستاگیان مامۆستاگیان سێ پرسیارمان هەیە لە مامۆستافایەک یەکەمیان ئەگەر باسی هەڵسەنگاندن بکەین هەڵسەنگاندن بۆ میلاکی قوتابخانە ئەگەر 65 مامۆستا هەبێ چۆن دەبێت و چەند کات پێویستە ئەگەر هەر یەک مامۆستا 2 دقەیش بۆ هەڵسەنگاندنی بێ بکە دەبێت چەند سعات بۆ تەرخان بکەین ئەوە پرسیارێک پرسیار دووەم ئێمە مامۆستایان ئیلزام ناکەین هەموو ڕۆژ میتۆدێک بەکاربێنێت باش ئەگەر مامۆستایەک هەر بۆ دزەکردن لە مەسئولیەت یەک جار بەکاربێنێت ئەمە هەڵسەنگاندنە واقعیانەیە پرسیاری سێم سوپەر ڕاهێنەر دەبێتە دووبەرەکی دناڤەرە ڕاهێنەراندا و چه امتیازات هەیە گەل سوپاسیە سڵاوتان لەبێ مامۆستانی بەڕێز خۆشەویست مامۆستا گیان سڵاو لەبێ مامۆستا گیان وەڵی من ئەمەوێ هەرچەند سپاس مامۆستاکەم وەڵام هێندە لە پرسیارەکانی داومەتەوە بەڵام ئەمەوێ ئاماژە بۆ بکەم ئێمە وەک ڕاهێنەران کە لە قەزاکانین واتە لە پەروەردەی دەرەوە شارەکانین کۆمەڵی قوتابخانەی دوورە دەستمان هەیە و شوێنەکانیان دوورەوە قوتابخانەکان زۆر دوورن لە یەکەوە جەنابی مامۆستا ئاماژەی پێکرد ئەوانەیەک بخرێن بەڵام کە قوتابخانەکە دوور بێ و شوێنەکە زۆر دوور بێت وا نازانین توانێکی بخەین لە هەمان کاتە ئەگەر بۆ مامۆستایەکی ڕاهێنەر ئێمە باسی منتیقەکەی خۆمانەکەم ئێمە نزیکی 9 قوتابخانەت بەرەکەوێ 9 قوتابخانە کە ئەم 9 قوتابخانە لانی کەم 4 قوتابخانەی دەرەوەی قەزاکە بێ ئایا مامۆستایەکی ڕاهێنەر چۆن فریا ئەکەوێ هەموو ڕۆژێک بکاتە ئەو شوێنە دوورە دەستانە ئەوەش کە ئاماژەی پێ نەکراوە لەم بابەتەیە مەوزوعی دەرماڵی هاتوچۆیە بۆ مامۆستایان ئێستا ئێمە شوێنمان هەیە وە سنوورمان هەیە ئەگەر تەنها لە مانگێکە یەک جار بچی و بێتەوە تۆ پێویست بە سیارەیەک هەیە کە بی بە سیارەیەکی گەورە و بەرز و ئەوانە بێت تەنها ینی یەک جار 6,000 دینار ئەگەر سیارێک بتباو بهێنێتەوە وازانم ئەمە پێویستی بە ئەوە هەیە دەرماڵەیەک جەنابی مامۆستافایەق لەگەڵ جەنابی وەزیر و ئەوانەی کە معنین بەم کارە قسە لەسەرەوە بکرایە کە دەرماڵی هاتوچۆ گرنگ بوو بۆ ڕاهێنەرەکان ئەوە خاڵێکی تر لە ڕاستیە کاتێک 9 قوتابخانت بەرەکەوێ نزیکی لەم 9 قوتابخانەیە 200 مامۆستای لێ بەوانی ناو شارەوە ئایا ناڕەحەت نییە قورس نییە بۆ مامۆستایەکی ڕاهێنەر چۆن بتوانێت هەڵسەنگاندن بۆ 200 مامۆستا بکە بەشداری لەوانەی 200 مامۆستای بکە
ئەوەش خاڵێکی ترە لەو خاڵانی کە کێشە و گرفتە. خاڵێکی تر سەرەتا قەرار وا نەبوو ئێمە ئامادەیی و بنەڕەتی جابێ و هەتا ئێمەش دەورەکەمان بینی وتیان ئێوە هەروەهایە ئەوانی تر کە دێن تێکەڵەکرێن و ساڵی ئایندە ئێوە جارێکی تر قوتابخانەکان دابەشکرێتەوە بە سەرتانە یەکەم جار وایان بە ئێمە وت بەڵام ئێستا جاکراوەتەوە جۆرێک لە جاکاریە پێویستە کاوە یەک بخرێ تازە بە تازە وەزارەتی پەروەردە ئیشرافیەکە خات پەرشتیاریەکە خێرە ئاوا ئێستا یعنی ڕاهێنەرەکان جاکاتەوە وازانم ئەوەش یەکی ترە لەو شتانێکە هەبێت. خاڵێکی تر ئەم کاری ڕاهێنانە پێویستی بە وشیاری پێشوەختە هەبوو پێویست بوو پێشەوەی دەست پێ بکرێ وشیاریە کە وایە بۆ خەڵک بۆ مامۆستایان بەگشتی و بۆ قوتابخانەکان چونکە ئەوەی ئەیبینین لە سۆشیال میدیایە زۆر دژە مامۆستایان زۆر دژن بەم بابەتە ئەو هۆکاری دژەکەشەوەی بەرچاوڕوونی نییە پێشوەختە ڕوون نەکراوەتەوە زانیاری پێویست نەدراوە بڕیاری پێویست نەدراوە کە پێویستە ئەوە شکلایی بکرێتەوە. خاڵێکی ترم پێویستە لەم پرۆسەی سەرەتا لەگەڵ مامۆستایانە بەڕێز مدیرە بەڕێزەکان و یاری دەرە بەڕێزەکانیش هەبن بۆ ئەوەی ئەوان پاڵپشتی باشن بە مامۆستایان نەک ئەوان لە دەرەوەی ئیشەکە بن ئەوانیش بەشدار بن و ئامادە بن لە ئەوەیە. ئەخیر قسەم لە خزمەتتاناوەیە ئەو سلایدانەی مامۆستا عەرزی کرد ئەگەر بکرێت دواتر لە دابنرێت بتوانین وەکو کۆپیکردن یا لە لامان بێسێریکی بکەین و زۆر سپاسان. زۆر سپاس مامۆستا. بەڕێزان گوتمان ئەگەر بتوان هاوکاری یەک بن بەڕاستی لەبەرەوەی خەڵکێکی زۆر دەوێت پرسیار بکە و ڕەنگە دەرفەتە ئەم ڕۆژ مامۆستا بەردەست نەوێت بۆی پرسیارەکان وەڵامداتەوە. مامۆستا نەریمانیش وەردەگرین. مامۆستا نەریمان حەسەن لە سلێمانیە گەڵەت نە. مامۆستا نەریمان فەرموو. ساڵتان لەوێ شەوتان باش. باش مامۆستا. وەڵام من تەنها پرسیارێکم هەبوو لە ماوەی 2 ساڵی ڕابردووە هەڵسەنگاندنی مامۆستایان لەلایەن بەڕێوەبەرەوە کراوە. ئێستا کە هەڵسەنگاندن کراوەتە لای ڕاهێنەر ڕۆڵی بەڕێوەبەر چیە بێ لەم هەڵسەنگاندنی مامۆستایانە کە بە بەردەوامی مامۆستا لەگەڵ بەڕێوەبەرایە و بەڕێوەبەر مشاهدەی کردووە و نازامی ترەگەر ئێستا هەڵسەنگاندن مشاهدەی بەڕێوەبەر نەمێنێت تەنها ڕاهێنەر بێ نازانم بەرچاوڕوونی منە چی ئەبێ و چۆن ئەبێت. سپاس. دەست خۆش بێ. زۆر سپاس مامۆستا نەریمان. مامۆستا فاق ئەگەر دەست بە وەڵامدانەوە بکەیت. مامۆستا محمودیش نووسیتی یعنی هەرچەندە کاتەکەیەوە نییە بەڵام پرۆسەکە دەستی پێ کردەوە بەڵام لە هەڵبژاردننی ڕاهێنەرەکان لە حسابی باگراوندی مامۆستاکە و ڕاهێنەرەکە نەکراوە کە مامۆستا هەیە توانای ڕاهێنەری و ئەزمموی هەیە بەڵام نەبووتە ڕاهێنەر هەشە کراوەتە ڕاهێنەر خۆی باوەڕی بە بواری ڕاهێنانەکەنی. فەرموو مامۆستا گیان جەنابەت دەست پێ بکە. کاک جەمیل مامۆستا دوای هەڵساکان دەتوانێت پەڵ بگەێنە ئێوە خۆتان هەڵسەنگاندن بۆ مامۆستاکان دەکەن پەڵپی تێدا نییە یعنی ئەوەیە تۆ بەکارتێناوە بەکارتێنەوە باش بەکارێنەوە خراپ بەکارێنەوە نیە تر ئاستەکان خۆتان دەیزانن چۆن چۆن یەکسەر هەندە مامۆستا زرنگە زۆر باشتر بەکارێنن مامۆستا خراپتر پەڵپی نییە ئەویانە. لە سۆران دەرچوون باسی یەدەکەکانەکان دێکەس یەدەک نوویست نەکرا کاکە ئەوانەی کە یەدەکەن بە عەمدی یعنی من پێم خۆش بوو یەدەک بێتە ژوورەوە شتانە بۆ خولی وام هەبووە خەڵکەکە هاتووە دوایەوە هەندێکی دەرنەچووە لە خولەکە یەکەممان هەبوو نەقسمانە بۆ لەبەرەوە داوای یەدەکی زیادەم کردووە و پێشیان وتراوە هەمویان لە سەرەتاوە ئەوانەی کە دەرئەچن و لەوانە بە یەدەک دەرەچن دەرچوون دەرنەچوون یەدەکەن یعنی ژمارەیەکیانە دەکەن یعنی لەبەرەوە لە سەرەتاوە پیان وتراوە یەدەکەن و بۆچی ئەرشیان پێ نادرێت ئەرکیان پێ بدرێت کاکە مشکلەیەکی ترمان هەیە لێرە مەسەلەی پارەکەیە مەسەڵەن جەنابی وەزیر لە ئەنجومەنی وەزیران بۆ 600 ڕاهێنەر ئەو 50,000 هێنا ئێستا ئەگەر ببێ ئەو 50,000 زیاد ناکرێت دۆخی دارایی خۆتان نەزانن چۆنە لە هەتووە لەوانەیە ئەکرێت بە دڵنیایی واکرێت بەڵام ئەو مشکلێشمان دێتە ڕێگە لەبەرەوە ئەو ژمارەیان پێویستە بۆ ئەو ژمارەیە لەبەرەوە یەدەکانە دەمێننەوە بۆ یەدەک لە کاتی پێویستە ئیشان پێیانە بێتوانە. ریزبەندی مەتودەکان دڵخوازانە نییە مامۆستا شەماڵ نووسراوە لە بەچ ریزبەندیەکەی لە ڕێبەرەکەیە ئەگەریش یەکە ئەم ساڵ لە ماستەر وەرگیرە مۆڵەتی دەدرێ وڵایی نازانم
دەزانین چۆنە دکتۆر ئیمدادش دەزانێ من اختصاصم دیداکتیکە لەو بابەتە خولەکان دەڵێمەوە سەرپەرشی دەکەم بەڵام بابەتی ئیداری بەڕاستی من باش نیمتیایە بەس هەوڵە دەم چ شتێک بزانم بیڵێمەوە ئەوانە ئەوە مامۆسایحیا ڕەنگە باشتر بزانێ لە من یا بەدڵنیایەوە ئەس لە من باشتر ئەزانێ غەدری تەواو کرا لەوانەی کە ماستەریان یا ماستەر بخوێنن با بڵێن دکتۆرا و ماستەر بخوێنن لە بەڕێبەرەکەیوان نووسراوە من لە دەرفەتێک شا لەگەڵ دکتۆر هیمدادا دیسان باسی ئەو مەسلەیەمە کرد ڕاستە هەندێشتی تێدا هەیە دەبێ ئیشی تیا بکرێتوانە جەنابی وەزیریش ئاگادارە تەواان جارە دەستمان پێ نەکردووە یعنی معقول نییە بەڕای من یعنی معقول نییە خولێک ببینی دانیشی خولکردنش مەصرفی تێدەچێتوانە خولێ ببینی هین بی دوایەوە واز بینی بەبێەوە ئیش بکەی واز بینیوانە بەڵام لە ساڵەکانی داهاتووتردا بڕۆی بەڵە معقولە حەقی خۆیانە و ئەو شتە ئیشی تیا دەکرێت ئێستا جەنابی وەزیریش ئاگداری ئەو مەسلەیە هەیە بەڕاستی کاکە حیاش پێ ڕاگەیاندووە کاکەست ئایا ئێمە پێڕادەگەین ئەو هەموو سانگان بۆ هەموو مامۆستایانە بکەین دەزانین چۆنە مامۆستا هەموو پرۆژەیەکی تازە تۆزشتی تێدا هەیە مەرجنی هەموو یەک بگرن من لە یەکێ لە وڵاتە پێشکەوتەکان چەندین دایان ساڵە ئیشەکەم من لێرەش ئەو بەزمانیانمان دەبێت دەزانی هەندێک شتمان دەبێت دوای ئەوەی ئیشی پێ دەکەین ئەو جە دەزانین هەندێک خەلەلمان لەکوایە چاچی دەکەینەوەوانە لەبەرەوە لەوانەیە تووشی مشکلە لەوانەیە ڕاشنەیە بەڵام کۆتایی ساڵ ساڵ باسەکەم دوای کە کۆبوونەوە کرا دەبێ ئەو بەرزکەنەوە ئێوە ڕناکەم مەسەن تۆ دەڵێ من کاکە من پێڕناگەم بەو نەما مەسەر ڕاگەین و بەو نەڕان پێناگەین لەبەرەوە ئەو گرفتانە زۆر گرنگە بخرێتە بەردەم وەزارەت بۆەوەی بیرێکی لێ بکرێتەوە چارەسەری بکرێت و ڕێی خۆمانی لەسەر بدەین باش جانەکەم لە کاتی ئیشکردنە یعنی ئەوانە گرنگە لای خۆت بینوسی کە شتێ فریان ناکەی هەڵسەنگەت پێ دەگەی مامۆستا دوای ئەوە باشە سوپەر ڕاهێنەر و ڕاهێنەر بەڕاستی من دام نەڕشت و ئەوانە لە وەزارەت نازانم یعنی بەڵام ئەوە بۆیە دانراوە جیاکاری نییە بەڵکو بەستەوەیە بۆ ئەوە دانراوە کە یەکێک ئاستی لە یەکێکی تر بەرزترە ها ئێستا مامۆسا یەکەممان هەیە مامۆسا یەکەم چییە مامۆسا یەکەمە کە ئەزمموی هەیە و کە لە مامۆسایش کە ئاستی بەرزترە تۆ کە دەبیتە سوپەر ڕاهێنەر یعنی ئاستت باشترە ئاستت بەرزترە لەبەرەوە حەقی خۆتە ئاستەوە بەرزۆکەی دەزانی لە وڵاتانی پێشکەوتوو تەنات موچەی زۆرترش دەدەن بەوانەی کە ئاستیان بەرزترە لەبەرەوە شتێکی زۆر ئاساییە بەپێی ئاستەکە من هەمیشە پێم خۆش هەر کەس بەپێی ئاستی خۆی یعنی دوو کەس دکتۆرای هەبێ وەکو معنای نییە وەکو یەک بێت لە هەموو شتەکان وتیان نا یەکێکی زۆر چالاکە یەکێکی چالاک نییە لەبەرەوە منە شتانەمە پێ باشە کە هەبێت مامۆستا هەست کاکلەتیف قوتابخانەکان من بۆ کار ئاسانی باسم کرد ئەگەر نزیک بوون لە یەکەوە بتوانانی دەمجیکەی بۆ خۆت کار ئاسانەیەکی باشە خۆ ئەگەر دوور بوو ناتوانانی دەمجیکەی تەوان بەڵام ئەگەر قوتابخانەکەش دوور بوو کە نتوانی فریای قوتابخانە یەکەم بکەویت بێگومان وتمەوە بە یەک قوتابخانە بۆ حسابی ئەی ناتوانانی ڕۆژی دوو داوام بکەیت یەک داوامت بۆ کرێگە زۆر دوور بوو لە یەکەوانە بەڵام ئەگەر دوور نەبوو ئەوە لە ڕێبەرەکەش با بڵێن ئەوە نووسراوە یعنی یەک قوتابخانە دوور بووە فریای دوان ناکەی فریایەکێک دەکەی بۆت کۆکرایەوە ئەوانەی نزیکن لە یەکەوە باشە بەس دوور بێ حتممە بۆت کۆتان کرێتەوە یعنی شتیایە ڕاستکەیەوە دەرماڵی هاتوچۆ بەڕاستی شتێکی معقولە من لە بەرەبەرەتەکان زۆر جار پێ لە سۆران بۆ نمونە سنووری پەروەردەی سۆران زۆر بەرفراوانە باسی ئەو حاڵەتیانە کرد و من پێشیان نمووە بە بەڕێوەبەری مەشق و ڕایناتون کۆبنەوەتان دەبێت لەگەڵ وەزارەت لەگەڵ جەنابی وەزیرە باسی بکەم بزانێت چ دەڵێت چ ناڵێت تۆ شتانە حەقی خۆتانە یعنی بە تەواوی حەقی خۆتانە من بەرپرسی ئەو پەروەندەیە نیم بەڵام بە تەواوی بەڕێوەبەرەکانی مەشق و ڕاهێنان دەتوان لەگەڵ جەنابی وەزیرە و لەگەڵ جەنابی کاکەحیایە باسی بکەن و بیخەنە بەر باس و حەقی خۆتانە من پێم وایە وەک دەڵێم ئەو نێشتی تازە تایمە نقصانی تێدا دەبێت ئامادەی بنەڕەتی دیسانە من باسم کرد کە چۆن توی جاکرێت جاکاری من نازانم من شتێک مشت خۆم مشکلێکی گەورەی تیان نابینم مادام امتیازات و ئیشکردن و هەمووتانۆکو یەک وایە یعنی هیچ جیاوازیەکی تەنها ئەوەیە ئەم ئەڵێن ڕاهێنەری ئامادەیە مەتودەکانی تۆزی قورسرە ئەم ئەڵێن ڕاهێنەری بنەڕەتیە یان چه جیاوازیەکێ من خۆم بنەڕەتیم پێخۆشترە بۆ لەبەری مامۆستاکان بە شەوقترەوە دانی دەڕوان مەسەلەکان ئامادەیەکان دایمە ئەویانە هەیە کاتمان کەمەوە شتانە بە جیاوازی نییە لە ئارایە و بەرحاڵ بڕیاری وەزارەتە و ئەوە دراوە مامۆستاکان زۆر دژن من وای نبینم مامۆستا هەیە لەوانێت دژ بێ وا ڕاستەکەی بەڵام مامۆستاش هەیە لەگەڵێتی یعنی من لەگەڵ ئەو ڕاهێنارانەی کە چوونە قوتابخانەکان یعنی بۆ تاقیکردن و ئەزمونوان لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆکەوانە ڕای ئەوانەشم پێگەیشتێتەوە کە مەجموعەیەکی زۆری مامۆستاش هەیە بەدڵێتی
مامۆستا ئێوێ پێشکەوێ ئێوە توانەسازی بەرز بێتەوە لەبەرەوە بەس ئەوە نییە بەڵام ئەوەی تۆش هەیە ڕاستەتیایوە ئیشی مامۆساکان مامۆستا ڕاهێنەرەکان ئەوەیە کە ئەوانە دروستکەن کە ئەو بەرچاو ڕوونیە بدەن بە مامۆساکان و زۆر جار شتێ مامۆستا ئێمە دژی شتێکین بەبێ ئەوەی ئیشی پێ بکەین دژین ها باسی شتێک بکەین ئێمە دژین بەبێ ئەوەی بزانین بابەتەکەش چییە هەندێک جار بابەتێکش ناخوێنەوە ئێمە دژین لەبەرەوەی خەڵک دژێتیوانە بەڵام کە چوویتە ناو پرۆسەکە و ئیشت تیا کرد سەرکەی ئاها ئەمە ئەوە نییە کە باسەکراتۆن وڵا ڕاستەکەن ئەوەشمان هەیە مامۆستا با چاوەڕێکین ئیشکەن ئەو جا دەرەکەوێ حجمی قەبارەی ناڕازی بوون ڕازین ڕاهێنە یاریدەدەرکان و بەرەبەرەکان حەقە بەشدار بن یاریدەدەر بەشدارە یاریدەدەر بەشدارە لەگەڵ تا و هەڵسەنگاندنیشی بۆ دەکە یاریدەدەر بەڕێوەبەر شتێکم خوێنەوە دوێنێ وا بزانم لە گوندەکان بەڕێوەبەرەکانیشن زۆر دڵنیانی بەس شتێکی وان بەرچاوکەوت ئەوش لە ڕێبەرەکەیان نووسراوە یعنی کە بەڕێوەبەرەکانش بەشدارن بەس یاریدەدەری بەڕێوەبەر دڵنیام کە وابزانم پرسیارەکانم تا بوو مامۆستاژیان دەستخۆش ببوورە تخوا دوانم بێچوم دکتۆر ژیان کاک نەریمانم بێچ و هەڵسەنگاندنی ڕائێستاش هەڵسەنگاندن ئێمە ئێستا دەیکەین بابن ڕاهێنەرەکان جاران بەڕێوەبەر دەکەن نا ئێستاش بەڕێوەبەر دەیکا بە قوربان بەڕێوەبەر ئێستاش بەس بەڕێوەبەر ئێستا کارەکەی ئاسانترتەوە بۆ تۆ مامۆساکان هەڵسەنگێنی تەنها و تەنها لە بواری دیداکتیک ئەومان بیر نەچێت ئێمە پەیوەندیمان بۆ بوارەکانی کەەوە نییە بەس دیداکتیک دەیدەی بە بڕێوەبەر دوایەوە سەرپەرشتیار دێ هەڵسەنگاندن دەکات دا بەڕێوەبەر دوو هەڵسەنگاندنی لەبەرە لەبەر ڕۆشنایی ئەو دوو هەڵسەنگاندنە ئەو مامۆستا هەڵسەنگێنێتەوە کاری خۆی دەکاوەکو جارن بەس کارەکەی ئاسانترە بێتەوە لەبەرەوە تۆ خەڵک هاوکاری دەکا ئێوە سەرپەرشتیارەکان دوا پرسیارم کاک محمود هەڵبژاردنی ڕاهێنەر باش نەبوو یعنی لە دینەکان ڕاستێکەی زۆر بژاردە باس کرا ئەوانە بەڵام وای لێ هات کە بەڕێوەبەرەکانی مەشق و ڕاهێنان درابین بۆچی من جاری پێشوش باسم کرد وەزیری پەروەردە دەیویست ئەویت بە بەڕێوەبەرەکانی مەشق و ڕاهێنان و پەروەردەی شارەکان پێمان نەڵێن تەنها خۆیان دیکتاتۆریانە بڕیار دەدرێن بە ئەوان بەشدار بن لە پرۆسەکەیە بۆ ئیشێکی زۆر قورس نییە یعنی من ئەچم بۆ خولێ 20 ڕاهێنەر یاسی ڕاهێنەرم دێ یعنی ئاسانە لە شارێکی گەورەی 1 ملیۆنی وەکو سلێمانی هەولێرە بتوان 20 کەسی بەتوانامان بۆ پیاکەن بەڵام دەرەنجامەکەشی ڕاستەکەی تۆ کۆمەڵی خەڵکات نەخولەکانەوە بەڕاستی توانیان زۆر نزم بوو وانێکشەیە لە ئەستیان باش بوو لە دەروی خولەکان ڕاگیرا بوونەوەوانە نەهاتم ژوور ئەو ڕاستەکەی بەڵام بۆ جاری داهاتوو من گفتوگۆیەکمە بوو یعنی بەس ئەو هەنابێ بە شێوەیەکی تر دەبێتەوەوانە کاتی خۆی بڕیاری لەسەر دەست خۆش مامۆسانی شەمیرانی شەمانە و پرسیارە بوو ئایا بۆ خۆت ڕازی لە شێوازی دیاریکردنی ڕاهێنەرەکان ئەوە وەڵامی ئەوی شدایەوە لە فەیسبوک ئەو پرسیارەی نردوو کاگومێن زەینەب خان دوسێ خاڵی ڕژاندوو ئەویش هەر زەینەب عومەر لە فەیسبوک لەگەڵمان بووە دەڵێ هەندێک جار موقفێک بۆ مامۆستای ڕاهێنەر دروست دەبێ کە دەچێتە قوتابخانەیەک دەبینێت کۆمەڵێک مامۆستای بەڕێز کە تەمەنێکە خزمەت دەکەن تەمەنێکی زۆریان هەیە ئەم پرۆسەیان بە ئاسانی پێ قبول ناکرێت کەسێکی تازە ڕاهێنرا و بێتن با بڵێن ینی هەڵسەنگاندنیان بۆ بکا بەڕاستی سنوور مستەفاش دەڵێ دەکرێت ئەو ڕاهێنەرانەی کە ئێستا ڕاهێنەری بنەڕەتین هەر ئەو ڕاهێنەران مادەم ئەگەر میتۆدەکانیان زۆر فەرقی نییە دەکرێت ڕاهێنان بەوان بکرێتەوە لەسەر ئەو میتۆدانەی ئامادەیش واتە بتوانن هەردوو لا بکەن بۆ کاراسانی یەکتر یانی بۆ ئەوەی تەنها یەکێکیان بێت یارە لەلایەن گرنگە کە ئەو جیاکاریە نەبێ لە بینی ڕاهێنەری ئامادەی و ڕاهێنەری بنەڕەتیدا کێشەیەک کەسێک باسیەوەی کرد ئەی دواناوەندیەکان دەکەونە بە بنەڕەتی حساب دەکرێن یان بە ئامادەی ئاژمار دەکرێن هەندێک قوتابخانە دواناوەندی هەن ئەوی تر یەک دوو پرسیاری تر هەبوو ببوورە بەس بە دارین باسی ئەوە دەکا مەسەڵەن ئەو پۆلانەی کە ئیمتحانی نیشتیمانی هەیە مەسەڵەن پۆلی نۆ بابەتێکی زۆری لەسەر دەبێت بیخوێنێت ئایا ئەو با بڵێن ڕاهێنەرە یان ئەو شێوازانێک کە داوای لێکراوە بەکاربێن نابێتە هۆی تاخیربوونی لە بابەتەکان یا بیر لەوە کراوەتەوە مامۆستا ئەوانە نیشتیمانین دەبێت بابەتەکان تەواو بکرێت زۆر باشە مامۆستا کامەران فەرموو سڵاوتان لێبێ مامۆستایانی بەڕێز پرسیارێکم بۆ مامۆستا فایق هەبوو
هەمیشە باسی ئەو ڕێژەیە کە 0.47 بۆ میتۆدەکان ئەگەر ڕوونکردنەوەیکی بچووک بکات چونکە ئەوە ئێمەش مامۆستایان پرسیارمان لێ یەکەنەوە لەسەر چی بنەمایەکە ئەوە یەکەم پرسیار. دووەم بابەتی پەروەردەیی چۆن گرنگی پێ بدەین ئێمە بۆ مامۆستایان، یعنی بۆ نمونە کاتێک تۆ بە قوتابێگەڵی عاقلی ڕوونی بکەیتەوە چی بکە عاقڵە و چی بکە عاقڵ ئێمە بەست لە بابەتە پەروەردەیەکان چۆن گرنگی پێ بدەین ئێمە. کۆتا خاڵیشم وەکو پێشنیارێک بۆ مامۆستافایەک هیوادارم کاری لەسەر بکە هێنانەوەی مامۆستا پێش دەوام بەم وەزعا کە ئێمە ئێستا فەیسێکی تۆزێک ئەوەمان هەیە لای مامۆستایان ئەگەر بکرێ ئەم 3 سەعاتەش بکرێتە کاتی کردنەوەی دەوام دوای ئەوەی کە قوتابی دێتەوە قوتابخانە ئێمە بتوانین ئەو سەعاتانە ئەو وانانێت چکە مامۆستافایەک ئاماژەی بەوەدا کە ئێمە باسی میتۆدەکان ناکەین لەبەرەوە ئێمە توانین لە پاشخانی میتۆدەکانی شاباسی ئەو بابەتانە بکەین. بۆیە ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئەگەر مامۆستافایەک کاری لەسەر بکەن پێش هێنانەوەی ینی مامۆستا پێش قوتابیان نەهێنرێتەوە بەم وەزعی ئێستا چکە وەزعێکی تایبەت هاتوۆتە پێش و دەستان خۆش بێ و زۆر سپاس. مامۆستا بێرین فەرموو. بێرین محەممەد. سڵاوتان لێبێم کاتتان باش. سپاسانەکەم بەخێراتی مامۆستافایەق و مامۆستانی بەڕێزەکەم بێ زەحمەت مامۆستافایەق سەبارەت بە ڕێبەری مامۆستایانی ڕاهێنەر جەنابتان دیاریتان کردووە کە لە ماوەی ساڵەکەدا 11 مۆدیل و میتۆد ئێمە باسکەین وەک ڕاهێنەر. بەڵام بەڕای جەنابتان ئایا مامۆستای ڕاهێنەر ئەتوانێت لە ماوەی ئەو ساڵەدا ئەو 11 میتۆدا بە شێوەیەکی پرۆفیشنەڵانە پێشکەش بکە؟ طبعا لە هەمان کاتە ئێمە سیمینارێکمان بۆ کرا لەلایەن کۆمەڵێ ڕاهێنەرانەوە کە لە سویدەوە هاتبوون باسی ئەم مۆدیل و میتۆدانیان کرد. یەکێ لە قسەکانیان ئەوە بوو کە هەر میتۆدێک لە ماوەی 6 مانگە پێشکەشیان کردووە بە مەکتەبەکان کە بەڕاستی زۆرە بە بەراورد بەمانی ئێمە. بەڕای جەنابتان گونجاوە؟ دەستان خۆش. دەست خۆش مامۆستا بێرین زۆر سپاس. شیلانی ژوور دەبێن دەست پێ دەکەین بە وەڵامدانە. مامۆستا شیلان فەرموو. مامۆستا شیلان فەرموو. سڵاتان لێبێ ئەم کاتتان باش. زۆر سپاس فەرموو. وڵا پرسیارێکم بۆ بەڕێز دکتۆر فایق دەستخۆشیتان لێ یەکەم سەرەتا ئێمە ڕاهێنەرانی گەرمیان وەجبەی نوێ وەجبەی دوام ڕاستی زۆر نائادیلانە ئەتوانم بڵێم کاری هەڵبژاردنەکەمان بۆ کرایە خۆت هەڵسەنگاندنەکان بۆ نمونە ئەستەم بی پڵاس بوو بە هەر خۆم بێنمەوە بە نمونە چکە لێ هاوڕێیانێکی زۆرم لەگەڵ بوون کە زۆر نائادیلانە نەتیجەی هەڵسەنگاندنمان پێدرا لە بواری سیمینارەکانمانە لە بوارە بۆ نمونە راپۆرتەکان هەموو بوارەکانی ترا ئێمە بی پڵسمان هەبوو لە پڕ کاتی بڵین ئەعلانکردنی نەتیجەکان وتیان ئێوە دیتان هەیە و بۆ دەرەوە زۆر بە شێوەیەکی چۆنەڵی نائادیلانە نادات پەروەرانە بەڵام کەسانێکی تر هەڵبژێردران کە ئەسڵەن بە زۆر بەداوی و لێبرزنەوە ئەواڵم هیچ شایانی ڕاهێنەرینین ئەوە ناتوانن با هیچ نەڵێم بەڵام حەزەکەم دکتۆر فایق زۆر باش ئاگاداری وەزعەکەی زۆر بەمان قسەمان لەگەڵ کردو پەیوەندیمان پێ کردووە لێرە وەڵاممان بداتەوە. سپاس دەستان خۆش بێ. زۆر سپاس. ئەنجامی کۆتایی چۆن جگە ئەنجامی کۆتایی لە هیچ شتێکە تاقیکردنەوە مێتودەکان هیچ دیتە بۆ دی یان دەرنچی دیم نەبووە تەنها یەک راپۆرت ئەویش درەنگ تەلەفۆنیان بۆ کردم کە بڕۆم لێم وەرنەگیرە ئەدینا لە هیچ شتێکی ترا دیم نەبووە لە بڵێن لە راپۆرتەکانمە 5 راپۆرت بووە سیانی بی پڵس بووە دوانی بی بووە. دەست خۆش بە جوابدانە لەبەر کاتەکە فەرموو. سڵاو دەکەم جوابتان نادەم بەڕاستی لەبەرەوەی مایک عادەتم وایە مایک بەیەکێ بێ
دەنگەکە واضح نییە دەنگەکەم باش ئێستا باش سڵاو دەکەن من وەڵامتان نایەمەوە بەڵام مایک بە فەرهیمدادا من عادەتەن پێشی سەرپرشتی شتێ بکاتە دەخولی ئیشی ناکەم لەبەرەوە داوای لێبوردنەکەم زەینەب خان کاتێک دەچنە قوتابخانەکان هەندێک مامۆسای بە ئەزمون هەیە لەوانەیە تۆ تەمەنە 30 ساڵ بێ و تەمەنی 6 ساڵ بێ ئەوانە ئەو پەیوەندی بەوە نییە ئەو مامۆسایە بە ئەزمونە لەوانەیە لە فیزیایە مامۆسای فیزیایە لەوانەیە دە بە قەدەر من و تۆشت بزانێ بەڵام لە دیداکتیکە تۆ هەڵێ سنجێنی لە شتێککەیە ئەو تۆ هەڵە سنجێنە لەبەرەوە هەڵسەنگاندن بۆ هەموو کەسێک دەکرێت قورس بێ لەوانەیە پێی قبول نەکرێ بەڵام ئیتر وەستاوەتە سەر ئەوە نمونەیەکی خۆشتان بۆ بگێڕێمە یەکێک لە ڕاهێنەرەکەم چۆ قوتابخانەیە وتی یەکێکی تیا بۆ نەبوو پیر بوو 1-2 ساڵی ما بە خاننشینی حەزی ناکرێت هین دروستکە بە کەلکی دەیوت من چەند ساڵەمانە هەمووی ئەزانم وانە ئێوتی چی بکەم منش پێم وتم من ئاخر ئەزانم تۆ مادام ئەوەنە بە ئەزمموی پێویستم بە تۆیە ئامادەبی بۆی هاوکاریم بکەیتەوەوانە یعنی ئیشی ڕاهێنەرەکان ئەوانە دەرکەن و بامری ویزاریشە تۆ لە دیداکتیک شارەزای ئەو بەشە بینەکەی و ئەو بەشا لە سنجێنی هەموو کارەکانی کە هەڵ ناسەنجێنی بنەڕەتی دەزانین چی لە حاڵی حازرا شتێکی وان نییە مامۆستاکانی بنەڕەتی دووبارە ڕاهێنانان پێ بکرێت لەسەر ئەو بەشەی کە جیاوازە لەگەڵ مامۆستاکانی ئامادەی بۆ ئەویت لەوانەیە لە داهاتوە بکرێت نازانم بەڕام بەڕاستی باسی شتێکیاوان نەکراوە و من لە خۆشمە ناتوانم یعنی قسەکەم دەسەڵاتی من نیە ئەلوانە قسە بکەموانە دو ناوەندیەکان بەڕاستی نازانم من لەگەڵ یەک بەڕێوەبەری مەشق ڕاهێنانە باسی لەگەڵ کردموانە وتموڵایی نازانم بابەتێکی سەمجڕاشێشە ئیتر نازانم خۆتان چۆن حەلی دەکەن یعنی ئەو مامەسایانەی بنەڕەتین دەچن بەشی بنەڕەتەکەی دەڵێنەوە ئەوانی تر نازانم یعنی پەیوەندی بکەن بە کاکەحیاوە بە وەزارەتەوە بزان چیتان پێ من وەڵامم لا نییە بەڕاستیەوە نایزانم تاقیکردنەوەی نیشتیمانی شتەکانیان زۆرە دەبێت تەواوی ئەمە تودانە نابێتە هۆی دواکەوتن نە دەزانی چۆنە ئەمە تودانە ئەوە نییە کاتی زیاتری لە تۆ بوێ لەوانەیە مەتودێکی زیادی بێ دوومت بەڵام مەرج نییە ئێستا مەتودی سکولاتیت بۆ دەڵێمەوە من لە پۆلێکی 6 کەسی دەڵێم لە کاتی خۆشەوانەکەی دەڵێمەوە تاویشەکەم هیچ کاتی زیاترم پێویست نییە یعنی کولما هەنالک ئێمە شتی زیاتر ناخوێنین بەس دەکەین لە جاتی ئەو مەتودە مامۆسا بووە 40 دقیقە قسە بکەمە بە مەتودێکی کە دەیڵێنەوە هەر بۆ 40 دقیقەش دەیڵێنەوە کاتی زیاتر نابە لەوانەیە حاڵاتی یعنی ریسپەر هەبێ لێرە لەوێ بەڵام بە شێوەیەکی گشتی قسە دەکەم نە مامۆستا کامەران باسی ئەندازەی کاریگەری مامۆستا لە کتێبی فیدباک ئەندازەی کاریگەری باس کرد لە کتێبی فیدباک ڕوونکردەوەم لەسەرداوە فیدباک و کارایی خوێندکار طبعا ئەندازەی کاریگەری بۆ خوێندکارێ دەردەکرێت بۆ پۆلێ دەرەکرێت بۆ ئاسی وڵاتێکش دەرەکرێوانە بە کورتەکەی بۆت باسکەم مەتودێکی ماتماتیکیە چۆن دەرکراوە ئەمە تا ئێستا 100,000 توێژینەوەی زانستی زۆر گەورەت کراوە نزیکەی 1000 مێتاشیکاریە 100 ملیۆن خوێندکار بەشداری تێدا کردو لە وڵاتی جیاوازە هەموو خوێندکارێک چەندین جار تاقیکردنەوەی پێکراوە بە جۆرەها شێوە و سەیری ئاستەکانیان کراوە لە نێوان ئەم دوو ئەم تاقیکردنەوەە و بزانن مەسەن دیداکتیک ڕۆڵی چەند گرنگ مەسەن کردنی پرۆگرامی زانستەکان بەنگلیزی ڕۆڵی چی بووە لە بەرزکردنەوەی یا داگرتنی ئاسی خوێندکار ستایش و خەڵات ڕۆڵی چییە ئەمانە هەمووی کراون دوای ئەوە دەرەنجامەکان بە ڕێگەیکی ماتماتیکی حساب کراون من سیغەتێکشم نووسیوەتەوە فۆرمێک نووسێتەوە لە کتێبی دیداکتیکا بەس قورسە بۆ ئێوە ئاوها دەریان نەگەر ئیشی وردی لەسەر نەکەی منش اختصاصم نییە بەس بەم شێوەیە یعنی دەری ئەخا بۆت کاڵێن 0.40 ئەندازەی کاریگەری شتێک 0.0 یعنی زۆر باشە کاریگەریەکی زۆر باشە لەسەر خوێندکار ئاستی بەرز دەکاتەوە لەوە کەمتر خراپتر لەوە بەرزتر باشتر ئاستی باشتر بەرز دەکاتەوە ئەمە بە کورتی ئەگەر باسی کەمانە چۆن بابەتی پەروەردەی گرنگی پێ بدەین مە ئەگەر مەبەستە ڕاهێنەرەکان ڕاستەکان ڕاهێنەرەکان ئیشانەوە نیە ڕاهێنەرەکان ئێمە ئیشمان تەنها دیداکتیکە لە ئێستادا لە وەختێکیکە لەوانێ شتێکی کەمان هەبێ بەڵام لە ئێستادا بەس ئیشمان دیداکتیکە ئەو سێ ڕۆژەی یەکەمی باس کرد ئەگەر دوا بخرێ بۆ کاتی قوتابخان ڕاستەکەیەوە ئەمری وەزاریە من ناتوانم یعنی دوای خەم پێشی خەموانە دانراوە ئێوە دەچن و دوو بابەتی سەرەکی یەڵێنەوە لەو سێوانەیە کێ بەرپرسە لە ئامادە دەکەن بەڕێوەبەر بەرپرسە لەو حاڵەتە یعنی ئامادە بێ ئامادە نەبێ ئەوانە یعنی ئێمە بەرپرس نیمانەکو ڕاهێنە بچین بە دوایانە ئەبێ بەڕێوەبەر ئەو حاڵەتانە دروستکە خۆیان دێن بۆ دەوام لەو ڕۆژانە مامۆستا و ئەو شتانیان پێ بڵێتەوە مامۆستا دێرین ئایا فریاد دەکەوێت میانزەمە تو دەن مامۆستا دێرین ئیش بکە بزانە چەند فریاد دەکەوی لەوانەیە تۆ ئیشکە 11 فریاد بکەوی من 10 فریاد بکەم 9 فریاد بکەم دوایەوە هەڵسەنگاندنیشی بۆ بکەین بزانە فریاد دەکەوین یا ناکەوینەوەوانە
من حسابی هەفتەکانی داوامم نەکردو لە کوردستان چەند هەفتەیە و فریا دەکەین ینی لە کاتی ئیشکردنا بۆمان دەرەکە شتێکی زۆر گرنگ نییە مەتودە دوان فریاش نەکەوین بەڕاستی بەس هەوڵە دێن هەمووی فریاکەین ئەو لژنەیە سویدە باسی کرد و هەر مەتودێک 6 مای پێوە دەزانی چۆنە پێویست ناکەوا بێ یعنی من خۆم خولم بینیوە تەنها ئێوارەیەک یعنی ئیشم کردو 3 ساعتیشم لەسەر مەتودێک کرد 2 ساعتیش خۆلیشمە بۆ ڕۆژێکی تەواو ئیشم لەسەر کردەوە خۆلێک شەوێ 2 ڕۆژ ئیشم لەسەر کردووە بەس مەتودێک 6 هەفتە ئیشی لەسەرکەی تۆزێ ینی من قورسە پێم ینی دەرک باوانە بکەم ئەزانم تۆ بیستوتە ینی مەتودێکەوە ناهێنێت 6 مانگیشی لەسەر بکەیت و ئەوانە یەک پرسیاری کەمەوە شیلان خان باسی گەرمانەکە شیلان خان ڕاستەکەی باسی ئەوشت بۆکەم مامۆستایمدا دەمە باسی ئەوانە دەکات ئەو گروپەی کە دوای من دەستیان بە ڕاهێنان کردووە کە بەڕێوەبەرەکانی مەشق ڕاهێنان هەڵیان بژاردووە نەقسە بۆ لە شارەکانە بۆ پڕکردنەوەی ئەو نەقسە بۆ شوێنانەی من بۆی نەچووم لە بنەڕەتەکان ئەوان دەرسیان تۆتەوە ڕاستەکەی خۆیان دەزانن من چۆن هەڵسەنگانی کردووە وەزارەتی شێوەیە بزەبت وەکەوەی کە من کردوومە بیکەن بەڵام ئایا وکو منیان کردووە یان نەیان کردووە ئەویان شتێکی ترە و هێڵە گشتیەکانیان لایە بۆیە پرسیام لە شیلانخانکە هیچ دیەکەت هەیە بەلای منەوە بەشە گرنگەکەی مێتودەکانە مەتودەکان زۆر گرنگن باشە ئەمێنە تۆ تاقیکردنەکە من تاقیکردنەوەکە ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی نییە تاقیکردنەوەکە با بڵێم ڕۆڵی هەیە بەس یەک کەمترین ڕۆڵی هەیە لە لای من مەتودەکان ڕۆڵە سەرەکیەکەیان هەیە چالاکی پۆل و ئیلقاکردن ڕۆڵی سەرەکی هەیە لای من زۆر زۆر گرنگە بەڵام تاقیکردنەوەکە ڕۆڵێکی کەمتریە یعنی چەندین خوێندکارمە بووە لەوانە زۆر زۆر باش بوون لە تاقیکردنەوەکە کەوتون پێویستان بە 5-6 دەرەجێ شتێ بووە دەرم چوانون یعنی مشکلم نەبوو لەگەڵیانە لەبەرەوە بەو شێوەی خوارد بەڵام ئەوان چۆن هەڵیان سنگاندون بەڕاستی من نازانم یعنی من نازانم ئەوان لە پۆلا بوونە لەگەڵتانە چیان کردو چیان نەکردو چالاکی چۆنە ئایا هینەکانت نووسیە کۆپیت کردووە لە خەڵکیکەوە هی خۆتە هێناوەتەمە بەس مامۆستا شیلان نیە هەمووی بە شێوەیەکی گشتی چەند چالاک بوونە چەند چالاک بوونە بە کەڵکی ئەوە دێن ببنە ڕاهێنەریانە ئەوە بەڕاستی من ناتوانم هیچ قسەیەکی لەسەر بکەم یعنی تەنها خۆیان بڕیاریە لەسەر دەنەوە بەڵام من خۆم یعنی شێوازێکی تر هینەکەم تەنانەت هەندێک خوێندکارمە بۆ زۆر باش ببوورە هەندێک مامۆستان بۆ زۆر باش بۆ لە شتەکانە بەس لە شوێنێک هەستم کردووە نقصانی هەیە داوام لێ کردو ئیشەکەم بۆ دووبارە کاتەوە شتانە شواستم کردو باشە ینی باسی ئاستەکی سی پلس ناکەم ئاستەکانی تر هەستەکەم زۆر باشە لەبەرەوە پێم گوناح بۆ لەبەرەوە من هەڵسەنگاندنی فۆرماتیڤەکەم ئەم سیستمە مامۆستاجیان ئەگەر ڕاهێنەرەکانی تری دوای من ئەگەر نەزانن کاری پێ بکەن شتێکی زۆر ئاساییە ئەیسا مامۆستاییدار لە زانکۆ ئیشەکە دەزانێت من ئەم سیستمی هەڵسەنگانی فۆرماتیڤە لە سیستمی پەروەردەی ئێمە کاری پێ ناکەین لەبەرەوە من کاڵێم دەرەجە بەکار ناهێنم پێیان سەیرە یعنی زۆرم لەکەن تا ڕاهێنەرەکانش هەزارکن دەرەجە بەکار بەس بەکاری نایەن بەس هەڵسەنگاندن بۆ دەکەم و پێوەرم هەیە بۆ هەڵسەنگاندن و پێوەرەکانم دابش کردووە بەسەرتانە بەڵام ئەوان چۆنیان کردو بەڕاستی نازانم مامۆستا شیلانیان یعنی دەتوانی پەڵب بگریمان بگری بنووسین سپاس مامۆستا دەست خۆش بمامۆستا تکایە ئەوانەی هەڵیان دەبژێرن ئەگەر لە 30 کەس زیاتر بێ من دەنگە قەتا دەکەم چونکە 21 کەس ئێستا دەستی بەرز کردوێتەوە کاتەکەشمان تێپەڕیوە مامۆستا دە 3 ساعات و نیوە قسەمان کردو ئێستا ساعتێک و 52 دقەیە ئەو دەدەن دەقە چارێکی تریش وەرگرین لە کاتی جەنابەت بۆی ئەوانەی کە دەستیان بەرز کردوێتەوە پرسیارەکان بە خێرایی بکەن مامۆستا نەوزاد فەیزی فەرموو مامۆستا نەوزاد بەڵێ مامۆستا سڵاو و دەستخۆشی لە مولایەک سێ پرسیارمە هەیە بە کورتی پرسیار یەکەم ئەوەی ئایا میتۆدی برێنستۆرم ئەسکە زەهنی و میتۆدی دەستخۆشی و میتۆدەکانی تر کە پەیوەندیان بەداهێنان هەیە بۆ چ نایەنە ناو مەیدانەکەەوە پرسیاری دوم ئایا ئەوانەی ماستەری و دکتۆران هەیە دەبنە ڕاهێنێت ڕاتبیان کەم دەبتەوە یان لە ڕووی هەیکەلی ئیداریەوە ئایا ڕاهێنێت بەرزتر لە مدیر یان مدیر بەرزتر لە ڕاهێنێت ئایا ڕاهێنێت هەڵدەسەنگێندرێ لەلایەن چێوە یان هەڵناسەنگێندێ و پرسیاری سێم ئایا بۆچی ئەو میتۆدانە پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەوە نیوەکو جۆندیوی دەرێ کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانە هەبێ و ئەو کەسانی کە شارەزا بن بێنە ناو قوتابخانە بۆ ئەوەی سوودیان لێ ببینی لەگەڵ میتۆدەکان گرێ بدرێ زۆر سپاس سالار عزیز سەریم سالار کاتە باش مامۆستا گیان
دکتۆر جان بەنسبەت مامۆستایان لە دۆسەی هەر مامۆستایەکدا ئێستا ئەگەر بڕۆی تەمەشا بکەیت لەوانەیە هەندێک مامۆستا دەیان ڕێز و سوپاسی هەبێ لە ناو دۆسیەکەی یان هەندێک مامۆستا هەبێ بە پەنجەی دەست بژمێردرێت دوو ڕێز و سوپاسیان ڕێز و سوپاسێکی هەبێ لە ناو دۆسیەکەیدا. مەبەستی من لێرە ئەوەیە ئایا ئەو مامۆستایی کە لە من ڕاهێنانی پێ دەکەم لە ناوەندەکانی خوێندن بۆ نمونە سی وەردەگرێ یان ئەی وەردەگرێ ئایا پاداشت و سزای ئەوانە چییە یان کە چووە ناو دۆسیەکانیان پاداشتیان چییە و سزایان چییە؟ و خاڵێکی تر دکتۆر جان ئێستا ئەگەر سەیری کۆمنتی مامۆستایان بکەیت بە هەزاران کۆمنت هەیە دژی مامۆستای ڕاهێنەر حەق بوو وەزارەت کارێکی بکردایە بۆ بەرزکردنەوەی ئەم پرۆسەیە ئەهمیەتی بدایە بە پرۆسەکە هەندێک ڕێنمایی دەربکردایە کە ئەو نیگەرانی لای مامۆستایان نەهێشتایە. بەڕاستی ئەوە ئێستا خاڵێکی زۆر زۆر ناخۆشە بۆ مامۆستای ڕاهێنەر هەر مامۆستایەک دەیبینی دژی مامۆستای ڕاهێنەرە فەیسی مامۆستای ڕاهێنەر تا بڵێ شتێکی ناشرینە لە ناو مامۆستایاندا. دواتر خاڵێکی تر وا بڵاو بۆتەوە لە ناو مامۆستایاندا کە مامۆستای ڕاهێنەر پلێشی حیزبیە وەکو حزب تەداخلی کردو و دایناون ئەوەش هەر شتێکی زۆر ناخۆشە بۆ مامۆستای ڕاهێنەر. ئەوە ئێمە نزیک دەبینەوە لە دەوام هەتاوەکو ئێستا بەڵێنەکانی وەزارەت هیچی وەکو خۆی جێبەجێ نەکراوە لە داتاشۆیە لە لاپتۆپە و پێداویستەکانی ترا لەگە ڕێزم بۆ جەناب و مامۆستا فایقیش. زۆر سپاس. مامۆستا ساریە تا ئاگاداری کاتەکە بن. مامۆستا ساریە بەکر ئەحمەد. شەوتان بەش مامۆستان. زۆر سپاس مامۆستاگیان. من چەند پرسیارێک و تێبینیەکم هەیە. ئایا وەزارەت لە کاتی دەستپێکردن بەم پرۆژەیە بیری لە گریمانەکان نەکردو کە ئایا ئەکرێت ژمارەی ڕاهێنەرەکان کەم بێت کە پێویستیان بە وەجبەی دووەمی ڕاهێنان هەبێت و مامۆستای زیاتر وەربگیرێت یان ئەو مامۆستانی کە بۆ نمونە مامۆستا فایق ڕاهێنانی پێ نەکردوون ئەم ڕاهێنەرە نوێیانەی کە هەر خوێنکاری مامۆستا فایق بوون ڕاهێنانیان پێیەکەن وەزارەت بیری لەمە نەکردو کە ئایا گریمانێک دابنێ ئەگەر ژمارەی ڕاهێنەر کەم بوو ڕاهێنەر لە ناو ڕاهێنەرەکان هەڵەبژێرێتەوە. بۆچی هیچ پێوەرێکی بە مامۆستا ڕاهێنەرەکان نەوت مامۆستایان ئێوە لە ناو خۆتانە ڕکابەریەک دروست ئەبێت ڕاهێنەرتان لێ هەڵەبژێرێتەوە و ئەبن بە ڕاهێنەر. و خاڵێکی کە ئەمێ بڵم ئایا ئەو مامۆستایانی کە بوون بە مامۆستای ڕاهێنەر و ڕاهێنان بە مامۆستاکانی کەکەن لە دابەشکاری مەکتەبەکان حسەیان لە مامۆستا ڕاهێنەرەکانی تر کەمتر بەرئەکەوێت دیان ناچونکەوا هەستەکەم لە هەنێ شوێن ئەو باسە کراوە چونکە ئەمان ڕاهێنەرن و ڕاهێنان بە مامۆستای ترەکەن ئەبێت حسەیان کەم بێت لە دابەشکاری مەکتەبەکانە. و بابەتێکی تر لە زۆربەی مەکتەبەکان معاون و مدیرەکان وانە ئەڵێنەوە ئەی ئەو معاون و مدیرانی کە دەرز ناڵێنەوە هەڵسەنگاندن بۆ ئەو مامۆستانە چۆن ئەکرێت. و ئەگەر مامۆستایەکی ڕاهێنەر سکاڵایەکی هەبێت لە نادادی دابەشکاری مەکتەبەکانیان هەر سکاڵایەکی تری هەبێت لە یەکەی ڕاهێنانەکان ڕاستەوخۆ سکاڵاکەی بەکوێ بگەێنێت. و ئایا مامۆستای ڕاهێنەر وەکو مامۆستای ئاسایی کە لە ساڵەکە ڕۆژانی مۆڵەتی هەیە مامۆستای ڕاهێنەر چەند ڕۆژ ئەتوانێت مۆڵەت وەربگرێت و یعنی ئەرکی خۆی جێبەجێ نەکاوەکو مامۆستای ڕاهێنەر. و خاڵێکی تر وا نازانن لە دووبارە مامۆستای لەبەر کاتەکە گوتمان هەریەکە چەند پرسیارێک بکەم. مامۆستا سەمیر. مامۆستا سەمیر عەبدولکەریم. مامۆستا سەمیر بەخێرایی باش مامۆستا بکەم داوای لێبوردنەکەم لەبەرەوانی تر. سڵاو مامۆستایان. فەرموو جان فەرموو. مامۆستای بەڕێز پرسیارێکم هەبوو لە مامۆستا فایق. مامۆستایانی ڕاهێنەر پەیوەست کراون بە میتۆدەکانی وانەوتنەوە. ئایا ئەگەر کات زیادی کرد دەتوانین میتۆدی تریش بۆ مامۆستایان بۆ نمونە میتۆدی ڕێژنەبیرکردنەوە زۆر میتۆدمانەیە کە گونجاوە. ئایا دەتوانین ئەو میتۆدانش بۆ مامۆستایان شی بکەینەوە یاخود لە کاتی پێویست دەتوانین هەندێک بابەتی تیۆریش بۆ مامۆستایان ڕوون بکەینەوە.                                                                                                           دەست خۆشبی زۆر سپاس.
مامۆستا عەلی فەرموو مامۆستا عەلی. شەوتان باش بەڕێزان، سێ پرسیارم بۆ بەڕێز مامۆستا فایقەیە. چۆن هەڵسەنگاندن بۆ مامۆسایانی ڕاهێنەر دەکرێت؟ پرسیاری دووەمم ڕوونکردنەوەیکی تر بدات لەسەر میتۆدی ئەسکەلات کەمێک ناڕوونی هەبوو. سێەم کردنەوەی خولیکی زمانی جەستا زۆر پێویستە بۆ مامۆسایانی ڕاهێنەر. زۆر سپاس. وەکو مامۆستا عەلی بە کورتی پوختی پرسیارەکان. مامۆستا سەلاح عەبدوڵڵا هەوڵ دەدەین پرسیارەکان تەواو وەرگرین چونکە ئاخر دەرفەتە و بۆ سەعات 11. مامۆستا سەلاح فەرموو. مامۆستا سەلاح یاڵڵا. مامۆستا عامر فەرموو. عامر ڕەشید. سڵاو سڵاو مامۆستا. ئێوارەتان باشن مامۆستانی بەڕێز. زۆر سپاس. مامۆستا من پرسیارێکمە بوو لە مامۆستا فایق، پرۆژەی مامۆستا فایق کە ڕاستە پرۆژێکە لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دیاری کراوە، بەڵام وەکو دیرۆکەی مامۆستا فایقە بڕیار وا بوو مامۆستا فایق ڕاهێنان بە 600 مامۆستا بکاتن. بەڵام ئێستا ئێمە هەندێکی لەو مامۆستایانی کە ڕاهێنانمان وەرگرتووە بەڵام لەلای مامۆستا فایق نەبووە. بەڵام لە کاتێکدا بڕیار وا بوو کە مامۆستا فایق خۆی سەرپەرشتی هەموو ئەو ڕاهێنانە بکات، ئەو ڕاهێنەرانە بکات کە بن بە ڕاهێنەر. ئەمە یەکتی. دووەم بۆ ئەوەی ببین بە ڕاهێنەری پرۆفشنال دەبێت دوو خاڵی دیکەشمان بۆ زیاد بکرێ، هەر وەکو کە لە کتێبی ڕاهێنان یان ئەو مەلزمەی کە دیاری کراوە، یەکەمیان پولی هونەری جەستا، دووەمیان پولی وتاربێژی کاریگەر. کە بەڕاستی ئێمە کە دەچنە ناوەندەکانی خوێندن دەبێت کەسانێکی بلابێژین پول کواڵێتی بین، کەسانی بین کە بتوانین کاریگەریمان بەسەر مامۆستانە بێت، چونکە ئاستی زۆربەی مامۆستان کە لە قوتابخانە دانیشتون ئاستیان باشە، بیرکردنەوەیان باشە، بۆ ئەوەی ئێمەش لە ڕووی ڕاهێنەریەوە توانای ئەومان هەبێ بتوانین کاریگەری بەسەر مامۆستایانەوە بکەین. عفو مامۆستا ڕێز سڵاو بۆ تۆ مامۆستای بەڕێز مامۆستا فایق. مامۆستا یەکێ من پێشنیارە گۆلێ بوویە و بیتن تو وەرزەیەکی هەمی مێتۆدە خلاص بکەی وەرزێ دوێ هەڵسەنگاندنێت خۆ بکەی ئەرێ ئەڤە حتا جەحەد ڕاستە ئەڤە تشتێکی وسەها بیتن گەلک تشتێکی باشە. خاڵادی من هەڵسەنگاندنە دا ئەی پلاس یادیتی ڕێبەریدا و خشتادا جەدوەلەدا ئەی پلاس نینە ئەرێ بووچی ئەف تشتە چێ بوویە و هەبوونا مەلزەما مێتۆدا قوتابخانە هەرێکە نسخەیەک هەبیتن تشتێکی گەلێکی گرنگە کو ئەمەد بژنێ مەلزەما متەدەڕبی تەن هزرێکی هەندێ بکەن ڕێبەرژی و مەلزەمەژی هەر قوتابخانەیەکی نسخەخۆ هەبیتن. ئەرێ ئەگەر ڕاهێنەر قوتابخانەیەکی خلاص بوو بۆ نمونە هەڵسەنگاندنێت خۆکردن دوی شول الوێرە مینیتان ئەو شوێ قوتابخانە پشتی مێتۆدا بێژ هەڵسەنگاندنا خودکەتن ئەرێ دێ خلاص بیتن یان نەشوێرێ. خاڵا دیتر کوش گەلک ڕاهێنەرەوە بۆ مەهاتی هەندێک قوتابخانەیەتە هەندێک منطقەیەت هێنوەکی حاج عومەران وەکی ئەس بژم منطقە بەرواری باڵا احتیمالە دو هەیڤا بەفەر ڕێکێ بەرنادەت یعنی مامۆستا نەشێت بچیتە وێرێ ئەرێ هەزرە خۆکردی ڕاهێنەر چ بکەتن وێرێ تایبەت سنوورە بژم منطقە سوورانە ئەرێ منە باشە ئەکو قۆناغا ئەلکترۆنیکردنا ئەم بژین پەروەردێ قۆناغا هەشتیا ژوی پرۆژەی منە باژو منکە تشتێکی وساکر بۆت بیتن مامۆستا نەشێتن هەیڤونی و دو هەیڤا پشتە قوتابخانەکێ ئەرێ دەچاوە مامۆستا لێرە ئەرکە خۆ جێبەجێکەتن بژمی یا باشە ئەگەر وەکی وێشی وازمیکە وێ بنارێ ئەم هەوڵ بدەین ئەگەر ئەم نەشۆم گەینە منطقەکێ ئەم پڕێکۆ زومیان پارێکێکی گەهینێت گەڕێز و سەڵەوە بووەوە. مامۆستا مستەفا فەرموو. بەس مستەفا نووسرایە مامۆستا فەرموو. مامۆستا جان گوێ لێمە؟ گوێ لێ مامۆستا جان؟ بەڵێ جان فەرموو. سلام علیکم مامۆستا جان باشن ئەحواتان؟ دەستان خۆشە مامۆستا جان بۆ میبینارە مامۆستا جان. من لەگەڵ قسەکانی دنیا و ست ساریم ئەوە یەکەم دووەم مامۆستان ئەو ینی پێم سەیر هەندێک مامۆستا بەشدارە بێ ئەنجە دووا لە مامۆستا وەڵی من شوێنەکانم دوورە من مامۆستا بۆ برادر پێم وتوە کاکە شوێن دوور بەدەستەکەوێت و ئەمانە لە دوای خولەکە قوتابخانەکان دوور دەبێت کەچی هەر بەشدار بوو دوایش هەر گلەی کرد. مامۆستا ئەم خولە لە ئەو هەموو گلیانە کە دەکرێت پێم وایە
بێسەروبەرێکی تێدایە بە دوواداچوونێکی زۆری بۆ نەکراوە بۆ ئیشوکارەکان خاڵشکە مامۆستا هەڵسەنگانی مامۆستایانی باوانەی کە تەمەنیان 50 ساڵە لە وەزارەتی پەروەردە و لە پەروەردە لە قوتابخانەکان هەڵسەنگانیان بۆ ناکرێ یان 2 ساڵیان 3 ساڵ جارێ ئێمە چۆن لەگەڵ ئەوان هەمە هەڵسەنگانیان بۆ بکەین هەر ئەوەندە بوو خاڵەکانی من و دەستان خۆش بێت. سپاس ممنون. مامۆستا فارس خەلیل. مامۆستا فارس. بله مامۆستا سلام علیکم. سلام مامۆستا جان. مامۆستا پێشەکی دەستخۆشیە لەم گوتکەم بۆ بێ پرۆژە گرنگ بەڕاستی بەرە من ژین دەکتێبینی پرسیارەتەن یایکێ میتۆدا سنگاپۆری بەڕاستی وەک پێدوین هاتیان ڕوونکردن چونکی گرێدایە بیرکاری بەوە هەمیشی زانین کو بیرکاری ئەمادەیەکە قۆرسە بۆ قوتابیان و پێدویە پتر هات بە ڕوونکردن لای ڕاهێنەران بە هەروە ساڵ بژارتن هەندێک ڕاهێنەرە مامۆستایان ڕاهێنەر کو ڕاهێنانە مامۆستایت ڕاهێنەرەتکەن بەڕاستی نەت ئاستێ پێدویدا بێن لەومە ئەس بینم دێکی ماسیەک هەبیت لە وان مامۆستایان کو دەرس لەوان مامۆستای وەرگرتینە لای دیبە بەڕاستی پێدویە ماوێ خۆلێ هات بە درێژکردن نە هەمە بدە ڕۆژە تو پرۆسەیەکەوە سەگرنگ دوو ماهێک بینی پێدوی بدەمایکی درێژتر هەبی ئەس بینم وەزارە ji لای مادی و معنەویەوە gelek piştevaniya vê projeyê naket pêdivî bê pitir li ser vê projeyê rawastît ji lay ragihandinê ve gelek ser vê projeyê rawastiye bo girîngiyeka zor pê hat vedan û spas bo. مامۆستا عادل فەرموو عادل کەریم. فەرموو مامۆستا جان. مامۆستا عادل فەرموو مایکەکەت بکەوە مامۆستا. فەرموو کردتان باش. مامۆستا جان فەرموو. وەڵامە پرسیارم نییە ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوانەی کە جۆم لێ بوو بەئیسمەت زۆربەی سەرپەرشتیارەکان کە لە دەرەوەی پرۆسەکەن وە مامۆستاکانیش کە گلەییەکەن هەمووی لە چیەوەی ئەڵێ هەموو ئینسانێک دژی ئەو شتەیە کە زانیاری نییە لەبارەیەوە لەبەرەوە پێویستی بەوەیە پێش هەموو شتێک بە ڕێنمایی بێ بە هەرچێ بێ زانیاری لەسەر ئەم ڕاهێنەرانە بخێتە بەرچاوی مەکتەبەکان ینی مامۆستاکان و ئیدارەش لەلایەک سەرپەرشتیارەکان وازان ئەم ڕاهێنەرانە جێگرەوەی ئەوانن ئەڵێ هەڵسەنگان کەوت دەست ئەوان نازان کە ئەم ڕاهێنەرانە تەنها هەڵسەنگان بۆ ئیشەکەی خۆیانەکەن نەک بۆ مامۆستا بەگشتی ئەوەی هەڵسەنگان بۆ مامۆستاکە تەنها بەڕێوەبەرە ئەمان ئەبن بە یارمەتی دەرێک هەندێک بڵێن ئەم مامۆستایە ئەم میتۆدانە بە تەواوی ئەزانێ یانیەوە بێ بە یارمەتی دەرێک بۆ بەڕێوەبەر بۆ هەڵسەنگانەکانی کاتە هەڵسەنگان هەر لای بەڕێوەبەرە نەک لای هەروەها سەرپەرشتیارەکانی ژوازان ئەم ڕاهێنەرانە جێ ئەوانی گرتوۆتەوە بۆیە ئەو گلەی و گازندەیە زۆر چۆتە لای هەم سەرپەرشتیاران لەلایەک هەم مامۆستاکان لە لاگەی تر ئەبین لە سۆشیال میدیا زۆر لە مامۆستاکان هاواریان لە بەدەستەوەی لە هەموو لایەکەوە هەڵسەنگان بۆ مامۆستاکرێت نازان کە تەنها یەک کەس ئەویش بەڕێوەبەر هەڵسەنگانیان بۆکە حەقا ئەوە ڕوونکردنەوەی تەواوی بۆ بکرێت من هەر ئەوەم هەبوو سپاس. مامۆستا ڕزگار مامۆستا ڕزگار. بەڵێ تکایە بەڕێزان لەبەر کات بەس پرسیارێکی کورت ئەگەر هەیە فەرموو. بەڵێ دەنگم تێت بەڵێ بەڵێ فەرموو. بەڵێ ئەس دەستخۆشیە لوەتکەم ئەس پێشنیارد کەم مامۆستا فایق هەندێک ڤیدیۆ سەر جێبەجێکردنا میتۆدێت سنگاپۆری و چینی دروست بکرد و بەڵاو بکرد بۆ ئەو ڕاهێنەرێت نەبسپۆر بیرکاری چونکی هەروەکی هەواڵبەرێکی ئاماژە پێدای بیرکاری بابەتێکی قرسە ئەگەر مامۆستا فایق هەندێک ڤیدیۆ دروست بکردن سەروان هەردوو میتۆدا و بەڵاو بکردن ئەوانجی بۆ ڕاهێنەرە بهێنێتن دەگەلێک باش بچونکی ماوەی خۆڵێدا هەنگەلێک دەرفەت نەبی بژن بهیری بێتن ڕوونکردنی ئەف میتۆدا هەرچەندە هاتن گوتنێ بەس دەمی خۆڵێک گێم بی ئەگەر دەرماڵێت هاتوچوێ نەبتن ڕاستینی veka موچێ هەندێک ڕاهێنەرە دێ بۆ هاتنۆچۆنێ چتن چونکی
قوتابخانە دوانە گەلێک گیرین بۆ نمونە نه قوتابخانە منیەت هەین سێ قوتابخانە یەل ناف باژێڕی 6 قوتابخانە منیل دەربەی باژێڕی هەر قوتابخانەیەک ژی ئەو دەربەی باژێڕی هەندێک شۆنە 20 کیلومتر 3 کیلومتر 35 کیلومتر ژی اشمە دیرن بۆ وێ چندێ دێگەلێک هاتن چون هەبت و دێ مەصراف وەکیت بێژن پتر لێتن هەروەسا گەل بەێ بەێ لە هەندێک شوێن سوپەر ڕاهێنەر ئەف ناوای هاتی دەینانێ سەر هەندێک ڕاهێنەرانە زانم سەرچە ئەساس ئەو هەر ئەو ڕاهێنەنە گەلمە بین و هەمان ئاستێمە هەبێت ئەف ناسناوی هەیە کەتی سەر نزانم جێ پرسیارێ و سەرنجێ کابووچی ئەف ناوەکەتە سەر هەندێک ڕاهێنەرە ئەگەر زەحمە کاتەکە تەواو بوو مامۆستا محەممەد حوسێن جەماعەت پێم گوتن داوای لە بوردن دەکەم دەبێ بپچڕێم لەبەرەوەی خەڵکێکی زۆر چاوەڕێیە مامۆستا محەممەد حوسێن فەرموو تکایە ئەگەر پرسیارێکی خێرا هەیە فەرموو مامۆستا محەممەد حوسێن هەوڵ بدەن شتەکانیش دووبارە نەبێ تکایە مامۆستا ساڵح میروەیس مامۆستا ساڵح فەرموو مایکت بکەوە مامۆستا مامۆستا ساڵح مامۆستا عامر نەجم یان ئەمیر نەجم السلام عليكم كاتتان باش أستاذ فەرموو مام ساڵح ألو بەڵێ گیان پرسیارەکەت زوو بکە ناچار دەبم قەتا بکەم لەبەرەوەی خەڵک زۆر چاوەڕێ دەکەم مامۆستا ساڵح فەرموو وڵا دەست خۆشلێکم وەڵام من و پرسیارەمە بوو پێشنیارەکەم بۆ مەوەسەفایەخی بەڕێز دیارە پروژەی گرینگە بەڵام بەڕای من باشتر وایە ئەم ساڵم پروژەیەکی ئەزمموی بێت دوایەوە لە ڕێگەی بەڕێوەبەراتەوەەکانی مەشق و ڕاهێنانەوە ئەم ئەزممونە هەموار بکرێتەوە و گەنگەشەی زیاتری بکرێت لە ڕێگەی هەر بەڕێوەبەراتی مەشقەکانەوە بە پرۆژە پێشکەش بە بەڕێوەبەراتی گشتی مەشق ڕاهێنان لە هەولێر و بەڕێز مەوەسەفایەق وەکو سەرپەرشتیار بکرێ پێم وایە ئەم ساڵ وەکو ساڵێکی ئەزمموی بچێ باشترە و دواتریش ئەگەر بێت و ئەو میتۆدانە بە کەم بکرێتەوە ینی لە ساڵەکە 5 میتۆد پێم وایە کوالێتەکەی باشترە بێت لەوەی 11 میتۆد بێت بە کورتچکاڵێکی زۆر سپاس بەڵێ مامۆستا گیان فەرموو السلام عليكم أستاذ جان كاتتان باش سڵاو و دکتۆر و تەواوی مامۆستایان دەستان خۆش بێت مامۆستا پرسیارێک کرا کە دووبارە پێویست ناکات بۆ مدیر و هاریکارەکان زۆر شوێن هەیە بورە لە زۆر شوێن هەیە وانە ناڵێنەوە بە شێوازی بێنە هەڵسەنگاندن لەلایەکی دیکەوە بەشێ زۆر مامۆستایان لەوانەیە لە ناوچەکانی خۆیان بێنە دانان بەڵام لەم حاڵەتەیە لەوانەیە بەشێک زۆر ئیتر خۆتە نازانن کۆمەڵگەی خۆمان ناسیایی و خزمەوە نتوانن هەڵسەنگاندنەکان بە شێوەیەکی ئەکادمی و پرۆفشناڵانە بۆ شێوازی کە ئێوە پێتانگەیاندنووە جێبەجێ بکەن بۆ ئێوە باشترە مەسروفاتی ڕێگەوبانیان بدرێتن لە ناوچەکانی تۆزێ دوورتر لە ناوچەکانی خۆیاندا بدرێتن بۆی کارەکان بە شێوازی جوانتر و ڕێکوپێکتر بەڕوا بڕێەوە هیوادارم شتان لە پێش چاو بگرێتن بۆی کارەکان زیاتر و باشتر جێبەجێ بێتەکردن دەستا و پرسیارێکی آخر بەشی زۆر قوتابخانەکانی مامۆستای تایبەتی هەیە ئایا و مامۆستا تایبەتانە بەشداری ئەکەن لە کۆبوونەوەکان و پێویستە بەشداربوون دەستان خۆش کاتێک خۆش بۆیەوە مامۆستا هەوراز فەرموو مامۆستا هەوراز خالد مامۆستا کارزان سلام علیکم ئەستاذ باشی ئوستاذ جان وڵی ئەوەی ئەم ئێستا زۆر بە گرنگە بینم لە زۆربەی مامۆستاکانیش متابعە کردیەوە و پێشچاوڕوونێکی زۆریان کە لەوان دروست بووە لە ناوەندەکانی خوێندن هەیە ئێستا زۆربەی مامۆستایەکان پۆستی ئەوەیەکەن کە لەسەر بەغەڵەت لە ڕاهێنەرەکان تێگەیشتن بۆیە پێویستە پێشەوەی مامۆستایەکان بچنە ناوەندەکانی خوێندن لە وەزارەتەوە کتابێک بکرێ بۆ پەروەردەکان بۆ ناوەندەکانی خوێندن پێشەوەی ڕاهێنەرەکان بچن بەڕێوەبەری قوتابخان لەگەر مامۆستایەکان باسی چۆنیەتی هاتنی ڕاهێنەر بۆ ناو قوتابخان و چۆنیەتی پابەندبوونی مامۆستایان لەگەر ڕاهێنەر بکریان ئەو کەشوهایە لە مامۆستایان بڕەخسێنرەوە یەک دووەمیان زۆر مامۆستا هەیە کە ئێستا بووە بە ڕاهێنەر لە کۆمپیوتەر نازانیان بەڕاستی پێم وایە
وەکو ئەوە حیبێکی گەورەی خاڵی سێمیان زۆر پێم سەرنج ڕاکێش بکە لێرانەی تەماشەم کردەوە ئێستا لە دوای تەوابوونی خولەکە پێویستە دکتۆر مامۆستا فایق زۆر بە وشیاری لەسەر ئەو خاڵەی بیرکردنەوەیکی باش بکە ئەن ئێستا خولەکە تەوا بە زۆربەی مامۆستایەکان گلەی و گازندە و ڕخنەیان لەسەر پرۆسەکەی مامۆستا چۆن بەشدارت کردو خولەکە کۆتایی پێتاتۆ ئێستا تۆ خۆت ئەگەر لەسەرەوەی گلەی و گازندەی چۆن ئەتوانی ئەو پرۆ من کە خۆم بەشدارمیانی زۆر بەسەرکەوتوانە پرۆسەکەم دیتۆ زۆر بەکارگەرێنە خۆش بە کەم تەرخەمم زانی کە پێشتر نەمانزانیەوە بۆ پرۆسە سەرکەوتوانە لە ناوەندەکانی خوێندن پرۆسەکەی بەڕێوە بێت ینی مامۆستا ئێستا هەستا کە هەندێک کەم و کوڕی لە پرۆسەکەیدایە خولەکەشی تەواو کردو ئەچتە ناوەندەکانی خوێندن چۆن بەو کەم و کوڕیانەوە کە ئەتوشەکە بە کەم و کوڕی لەزان لە ناوەندەکانی خوێندنیش ئەچ پرۆسەکەی بەڕێوە بێت بەڕاستی پێم کارەساتی سراو لە مامۆستافایق و سراو لە مامۆستای ئیمداد و سراو لە تەواوی مامۆستایانی ڕاهێنەر چەند پرسیارێک دەوەرژێنم یەکەم ئیجازە ئێمە چۆن دەبێت لە چێوە لە گرین ئیجازە ئەگەر بمانەوەی بکەین یعنی مۆلەت وەرگرتن و بنکەی سەرەکی ئێمە چێن دەرێ دەبێت و مراجع و هەر گیر و گرفت و کێشەیە کە هەمان بوو و چێر سەنگاندنی ئێمە دەکات و کەی دەکرێتن قەول بداتە شۆ و لاپتۆپ بدرێتە بە مامۆستایان و ئەگەر کارەبانە بوو لە شوێنێک مامۆستا بە چ ڕێگایەک و ئەگەر ئەوانەشینێ بە چ ڕێگایەک بدرێتەوە ئەگەر هاتوو لە شوێنێک مثلەن بڵین میتۆدی خۆ شەرح کردو بەڵام هەر لەو هەفتەی کە یەکشەمێ شەرحمان کرد بچینەوە پێنجشەمێ جارشی دی هەڵسەنگاندنیان لۆ بکەین دروستە دەتوانین بچینەوە هەڵسەنگاندنیان لۆ بکەین یانش دەبی تەواوی هەموو مەدرسەکان هەڵسەنگاندنیان لۆ بکەین ئەوجا بچینەوە یعنی شەرح بکەین میتۆدەکەی ئەوجا بچینەوە جارێکی تر هەڵسەنگاندنیان لە بۆ بکەینەوە سوپاس لە بۆ ملایکتن خۆت ئامادەکەی لۆ جوابدانەوەی زۆر هەروە زیاد دەبی نازانم یارمەتیمان نادەن برادەران مامۆستا سازان یەک پرسیار مەجال دەدەم مامۆستا کەریم مامۆستا بیتوێن مامۆستا کۆسار تاو کەسی تر دەستی بەرز نەکاتەوە لەبەر کاتەکە مامۆستا سازان فەرموو باش بەسەر یادتمان ناو پرسیارەکەوە ئەم پرسیارە بۆ مامۆستا فایقە ئێمە لە کاتێکە چینە ناوەندەکانی خوێندن زیاترین پشت بە سۆرسەکانی کتابەکانی مامۆستا فایق ئەبەستی یەک لەوانە کتابی فیدباکەکانە و دیداکتیک بەشی یەکەم زۆردەم ئێمە بە گروپات دانیشتوین ئەو کتابەمانە خوێندەوە هەندێک هەبوو هەر اختصاصی مێتۆد ئۆف تیچینگ بوو و هەندێک پشە بوو مستەلاحاتەکەی بە عەرەبی هێنا بە کوردی لەملا بە ئینگلیزی تا ڕادێک باش بوو بەڵام زۆربەی یعنی هەندێک مەسەن بۆ ئەسکەلەیە وەکو بازنان مێتۆدەکانە باشترشت ئەوەیە کەوا ئەسڵ و فەسلی خاوەنەکەی بداتە یعنی وەکو KWLەکە ئەمە ساحێبی هەیە ڕاستە من احترامی ئەوەکەیە گرم کە وتێتی دەروازە بەڵام کاتێک یەکێک لە ئینگلیزیەکە عەرەبیەکە نازانێت دەروازە لێدا شتێکی غەڵەتری بۆ دێ یعنی ناتوانین بە دوای سۆرسی فراوانترا بگەڕێ ئەمە یەک دووش بەڵێ بیکەم پرسە ئەخەشت ئەمە گوتمان پرسیارەکە کاتەکە لە بۆ پرسیاری فەرموو ئەوم زانی وەختم نەما دووەمش کاتێک ئێمە چوینە تەحتە تەجروبە چەند قوتابخانە و مەکتەبێکمان کرد و وەزعەکانمان دیت راپۆرتێکی تێر و تەسەلمان بەرز کردەوە ئایا بەرپرسانی ئەم پرۆژەیە تا چەند چاویان بە ئەوەکانە خشاندووە راپۆرتەکانمان خشاندووە مامۆستا کەریم فەرموو بە کورتی تکایە بەس پرسیار مامۆستا کەریم جعفەر مامۆستا کەریم فەرموو مامۆستا دەنگم دێت گیان فەرموو باش مامۆستای بەڕێز ڕێز و سەڵاو بخڕ بەشداروان مامۆستا من پرسیارێکم هەیە ئایا جیاوازی زۆر هەیە لە پەروەردە و پەروەردە دابەشکردنی قوتابخانەکان بۆ نمونە پەروەردەیە نۆ قوتابخانە مامۆستا بەردەکەوی پەروەردە هەیە 6 قوتابخانە بەردەکەوی زۆر باش گەیشت مامۆستا بیتوێن فەرموو سلام علیکم علیکم السلام مامۆستا دەستخۆشتان لەکەم دکتۆر بۆ تۆ بۆ مامۆستا فایقیش بەڕاستی پەیوای سەرکەوتنی زیاتر ئینشاءڵڵا وەڵام پرسیارەکەم هەبوو وەکو مامۆسایەک ئایا ئەگەر
مامۆسای ڕاهێنەر سەردانی مامۆسایەکی کرد لەو کاتەیە بۆ نمونە تۆ جاری وایە لە ئەڵێ مامۆسا ڕێگەی ماڵ خاوەن ماڵ دەیزانێ بۆ منە تۆ مامۆسایەکی ئەم دەرسە پێویستی بە ڕێگەیەکی زۆر جیاوازترە لەو میتۆد و ڕێگانەی کە دانراوە تۆ ڕێگەیەکی جیاواز بەکاردێنی ئەو کاتە مامۆسای ڕاهێنەر چی بە تۆ ئەڵێ کاتە چی دەرەنجامێکی ئەبێت لە ئەنجامیەوەی کە تۆ ڕێگەیەکی جیاواز بەکاردێنی مەرج نییە و ڕێگانەی کە دانراوە لە گەڵ ڕێگەکانی تۆ بگونجێ ئەسڵەن من خۆم 55 ڕێگەی جیاوازم خوێندۆ لە ڕێگەکانی وانەوتنەوە سکافۆلدینگمان هەر کاتی خۆی لە زانکۆ خوێندەوە کاتە خۆت ڕاگەری کۆلێژی ئێمە بووی لە زانکۆی سلاحەدین زۆر باشە مامۆستا بتوێن دەستت خۆش بێ مامۆستا کۆسار بزانم قسەشت کرد بەس فەرموو جەناب دەگە پرسیاری تر تێ بەس پرسیار تکایە مامۆستا گیان دەست خۆش بێ وەڵا لامە گرنگ بۆی دووبارە دەستم باس کردو دەست خۆش بێ کات دکتۆر فایق بێگومان ئەو میتۆدانە بەرەنجامی ماندووبوونی جەنابتن دەست چاوت خۆش بێ بەڵام ئەشکێ لە پراوێزی ئەمانە ڕەنگە کۆمەڵی میتۆدی تر هەبێت مەسەڵەن وەکو فیشبۆڵ گالێری وۆرد چەند شێوازێکی تر 1 minute presentation ئەمانە کرد مامۆستا لەگەڵ ڕاهێنەرەکە کۆنتاکت بکە شێوازەکەی تێبگەێنێت و لەگەڵ ئەوانەی جەنابتە مامۆستا بتوانێت ئەمانەش بەکاربێنێ چۆنە لەسەر ئەمە زۆر سپاس زۆر سپاس مامۆستا بەڕێزان لەبەر کاتەکە ناتوانیت پرسیاری تر وەگرین ئەوەی 11 دقەیە 10 دقەیەکیش بۆ مامۆستا فایق دادنێن بۆ وەڵامدانەوەی ئەوم پرسیارە بەیەکەوە مامۆستا جان فەرموو دەست پێکەم باسی کۆمەڵی مەتودی کرد خەڵکی کەش باسی ئەوانەی کرد ئەوە بۆ ناخوێن بەڕاستی لەم خولەیە بەس فریایەوە نەکەوتین من ناڵێم نییە من خۆم تریسکەی 75 نووسیە بەڵام ئەوە نەفریا کەوتین مەتودی باشەیە بەس ناتوانین ئایا ڕاتبی ماستەر کەمەکاتەوە کەوکو ڕاهێنەر دەخوێن نەخێت بە هیچ شێوەیە امتیازات کەم ناکرێتەوە هەر بۆ شەناوتان مامۆسای ڕاهێنەرە ناوتان ڕاهێنەر نییە هەر امتیازێکی هەبێ ماستەر کەم ناکرێتەوە پارەکەی من پرسۆری دارایی نیم بەڵام ئەمە قسەی وەزارەتە کە دەیکەموانە نەکەم نابێتەوە ڕاهێنەر یا بەڕێوبەر بەرز لە دوشتی جیاوازن پەیوەندیان بە یەکەوەنی هەر کەسێ ئیشی خۆی هەیە ڕاهێنەر هەستانگاندنی بۆ دەکرێت ڕاستەکەی منێکی مولانەی کە پێم خۆش نەبوو هەستانگاندن بۆ ڕاهێنەر بکرێت لە ئێستادا هیچ نەبێتەوەوانە باعیشەکانیان بکەن ساڵێ دوان وابزان چۆنە بن دوایەوە دێنەوە سەر بابەتی هەڵسەنگاندن لەبەرەوە هەڵسەنگاندنی بۆ ناکرێت ئێستا بۆ ئیشی ڕاهێنەرەکان مەتودەکان پەیوەندیان بە ژیان ڕۆژانەوە نیە با ئەو مەتودانش پەیوەندیان بە ژیان ڕۆژانەوە کە باسی جۆن دویت کرد جۆن دوی لەسەر شتی عملی زۆر ئیشی کردو مەتودی عملی ئیش کردووە ئەگەر لە قوتابخانە پیشەکان ئیشم بکردایە ئیشم بە جۆن دوی زۆر هەبوو ئەم مەتودانش پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەوە هەیە بە ئاستی خەڵکەوە هەیە مامۆستا سالار پیشەکان دەگونجێ مامۆستاوانە ئەتوانین مەتودی کە پیا دەکەین مامۆستا چکە جۆن دوی ئیشی لەسەر پیشەی زۆر کردووە بابی لە پرسیارەکان بۆی ببینماتەوە نەوەڵام مەرج نییە مامۆستا جارە خەیاڵە نیم بەڕاستی مەتودەکە مامۆستا دەیان ڕێز و سوپاسێ باسی ئەم هینە دەکرێم هەڵسەنگاندنە مامۆستا با دەیان ڕێز و سوپاسی هەبێ لەوانەیە مامۆستایە بەرامبەر من هینم هەبووە بابڵێن لە ڕاهێنان یعنی خۆی وەکو خوێندکار لەلام بووە مامۆستا بووە لە فیزیایە سەبقاتی منی زانیوە دکتۆرای هەبووە لە من زۆرتر زانانی لە بوارەکەی خۆ بەس لە دیداکتی کاشتێکی جیاواز دەکەینە ئەم مەتودانە تازەیە دەخوێنرێتەوە وەڵامش بوو هەندێ مامۆستای کە و کۆتا مامۆساش کەوتی من لە زانکۆ خوێندووە خۆ من دەزانم هەندێکمان خوێندووە خۆ من دەزانم هەندێک مامۆسای زان بەڵام ئایا لە قوتابخانەکانی ئێمە بەکاری دێنین ئایا هەمومان دەیزانین نەخێر ئێمە ئیشمانەوەی وەکو لەم پرۆژەیە وەکو پرۆژە بە هەموو داگیرنە خوارەوە هەر هەموو مامۆستاکان بیزان و هەر هەموو مامۆستاکانش بیکەن لەبەرەوە پەیوەندی بە ئاستی ڕێز و سوپاسۆوانە نییە وەکوتم لەوانەیە فەیلسوفش بێ بەس لە دیداکتیک فەیلسوف نییە لە شتێکی تر فەیلسوفە ماڵێن بۆ نمونە ڕاکان دەربارەی دژی ڕای مامۆستای ڕاهێنەرەوانە قسەم لەسەر کردووانە بەڵام ئەوی پێویست کا قسە کە مەزانی چۆن مامۆستای قسەی کرد لێرەیە ڕاستی کرد کە ئیشەکە نەشارەزاییە مامۆستا عادل بوو ڕاستەکە نەشارەزایە من خۆم بامری وەزارەت ینی کۆبوومەوە لەگەڵ سەپرۆشتارەکان لا نوێشە یعنی کە کۆبیتەوە لەگەڵ خەڵکە ئەو جا دەزانی خەڵک پرۆژەکەی نەخوێندوتەوە ئەساسەن پرۆژەکەی نەخوێندوتەوە شارەزایی تێدا نییە لە خۆیەوە دژەتی پرۆسەکە خۆشەزانی کۆمەلگای ئەمە بەشەم شتانەیە زۆرە بەس کە شارەزای پرۆژەکە بیت بەو شێوەیە نابیت ئەی خوێنیتەوە چییە لەبەرەوە ئەو نەشارەزایە گرفتی زۆرمان بۆ دەکات دەبواە وەزارەت ڕێنمایی دەرکردا ڕاستەکەی وەزارەت من وەکوتم پسپۆری ئیداری پرسی خولەکان و گوزارتێکم
بەس وەزارەت با بڵێن هی سەرپشت کردووە بەڕێوەبەرەکانی مەشق و ڕاهێنان چکە لە شارەکان بۆ تۆ لە سلێمانی تێ بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنانی سلێمانی یعنی لەگەڵ قوتابخانەکانە پەیوەندی هەیە دەبێت لەگەڵ قوتابخانەکانە شتڕون کاتەوە ئایا پێویستیان بە شتێکی وەزارەت هەیە دەبێت پەیوەندی بە وەزارەتەوە بکەن بڵن کاکەمە پێویستمان بە شتێک یعنی ئەوانە ئیشی ئەوانە بەڕاستی لەینا یعنی هەندێک لە شتەکان گوایە ئەمە پلەی حزبی و حزبینە نە بەخۆیان ڕاهێنەران پەیوەندی نە پلەی حزبیەوەنە پەیوەندی بە شتێکەوەیە ئەوانشی لەگەڵ ما ئیشیان کردو ئەزانن یەک شتێ دەوری نەبووە لای من نە ڕەفیقایەتی نە حزبێتی نەشت شتێک خەڵکی ئاساین مامۆسای ئاساین هاتوون بۆ شتانە بەس نسبەت داواکاریەکانی داتاشۆ ئەوانە تەعاً بێت تاشۆ ئیشتان پێ ناکرێت خۆتان پێ بڵێم بەڵام وەزارەت خۆی یعنی بڵاوی کردوێتەوە کە داتاشۆ و لاپتۆپ موافقەشی وەرگرتووە مناقەسەشی بڵاو کردوێتەوە کە بۆی بۆتان پەیدا کاتوانەوە دەبێت پێشەوە پێ دەستپێکردنی دەوام هەتان بێ چکە بەتابی داداشۆی شەحن یعنی ئیشتان پێ ناکرێت مناقەسەکەشم بینی ڕەنگەی وەژبینی بێتەوە ڕاهێنەرەکان هەندێکیان حەسەیان کەمترە هەندێکیان زۆرترە بە پێی پەروەردەکان کەوتووە بە پێی ژمارەی ڕاهێنەرەکان کەوتووە ڕاستە لەوانەیە جیاوازیەکە بێ لێرە کەوتە سەر ژمارە ڕاهێنەرەکان و ژمارەی قوتابخانەکان و سنووری پەروەردەکان و ئەوانە دەشێت تۆزە جیاوازی هەبێ هەڵسەنگاندن بۆ یاریدەری بەڕێوەبەر و بەڕێوەبەر نە کە دەرسیان نییە ئەزانچی هەموو بۆ بەڕێوەبەری ناکەنێەوە بۆ جێگیری بەڕێوەبەرێکن و هەموو جێگیری بەڕێوەبەرێک بە پێی یاساکە چەند حسەیەکی دەبێ بیڵێتەوە کە حسەی نەبێت طبعاً هەڵسەنگاندنی بۆ ناکەی بەس بە پێی یاسا ئەبێ حسەی هەبێ بۆی بکەن حسەی نەبوو ینی هەڵسەنگاندن بۆ چیەکەی نایکەنەوە دەستخۆش بۆ پرسیارەکەت دابشکردنی نادات پەروارەران ئەگەر هەبوو چی بکەین لە ڕێبەرەکەیان نووسراوە دەتوانێت خەڵک پەڵب بکرێت دەتوانێت شکاتکە ئەگەر هەستکە لە بەڕێوەبەری لە مەشق و ڕاهێنانی خۆی نادات پەروارانە مامەڵی لە کارکراوە مەسن قوتابخانە باشەکان دراوەتەیەکی قوتابخانە خراپەکان دراوەتێکی لە ڕێبەرەکە ئەگەر بیخوێنیتەوە لەسەر شتە کراوە پشوو ڕاهێنەر ڕاستەکەی تا ئێستا هیچ کەس باسی نەکردووە منش لە بیرم نەبووە من هەر نازانم ئێستا مامۆستا پشوو هەیە یانیەتی لەبەرەوە حەقی خۆتانە ینی لەو بوارەوەکو مامۆستاکانشی نەبێ حەقی خۆتانەوەە بێن نەبەر باس قسەی لەسەر بکەنەوەانە کاک سەمیر ئەگەر کاتمانە بە دەتوانین مەتیدونە نا بەڵام لە بابەتی تیۆریت باس کرد دەتوانی بابەتی تیۆری بابەتی پەروە ئەگەر کاتێتە بۆ بەس بڕۆ ناکەم کاتێتە بەس کاتێتە بۆ بۆچینە بەس مەتودەکان لەسەر خۆ هیچ لاریەکش نییە لەوەی یعنی مەتودی تازەش پێشکەشکە بەڕاستی ئەگەر فریاکەی بەڵام تا ئێستا شتێکی واهین نەبوو بڕۆ ناکەم فریاکەینوانە دەتوانی سیغلالیکەی بۆ فیدباک بۆ شتیکە کاتەکان کاک عەلی ئەسکەلە ڕوون نەبوو ئەسکەلە من لە کتێبەکەی خۆما زۆر ڕوونم کردوتەوە ڕاهێنەرەکان خوێندویانە ئەسکەلە ئەوەیە کاتێ خوێند کە مامۆستا خوێندکارێک دەبێنێت زۆر لاوازە لە بابەتێکە دەچێت تەنیشتیدا دەنیشێ لەگەڵی ئەبێ هەنگاو بە هەنگاو تا ئەو بابەتەی تێگەینێ ئەو بابەتەش لەوانێت زۆر کورت بێ لەوانێت زۆر درێژ بێتەوە نییە لەگەڵی دەبێ هەنگاو چۆن ئەسکەلە بۆ دروستەکرێت کە وەستاکان بۆ پشتیوانی خۆیان بۆی بتوان دەستیان بگاتە بەڵێن قاتە بەرزەکان دوایەوە پێویستیان پێ نەما خڕێوەشێنەوە مامۆستاش وا دەکات هاوکاری خوێندکارەکە لەو خاڵەی کە پێویستی پێیەتی بە تەنیا لەگەڵی دادەنیشێ یان ناو پۆلا با بڵێن بۆ شەرحەکات ئەنەوە کورتەی ئەسکەلەیەکە لێ بکرێ لەو کاتەیە کە بتوانم پێت بڵێم ئێستا زمانی جەستە وەزارەتی پەروەردە گرێبەستیە لەگەڵ کاک فازڵ جافە و کاک فازڵ جاف لەو خوڵانەی کە من کردمەوە هەمووی لەگەڵ مابوو پێش یا دوای من خوڵانی جەستەوە دەگەڕێتە دوای شلمانی نۆ دەست دەکات بە خولی جەزمانی جەستا وازانم لە سۆگرڕانیە و سۆرانە ماوە دەبێ بیکات لێەوە دەست پێکات بەڵام دەبێت بچێتە هەموو ناوەندەکانش کاک فازڵ کاک عامر ڕاهێنەری نوێ وتاربێژی باسی هەندێک شتێکی ڕاستەکەی گرنگە مەسەن کۆمپیوتەر گرنگە وتاربێژی گرنگە ئیلقا گرنگە بەڵام ڕاستی مامۆستاگیان کاک عامر ئەمە تایبەتە بە دیداکتیک یعنی تایبەتە بە دیداکتیک من حتا خۆم نەمەتوانی لە هەندێک بابەت دەرچمە دەرەوە معلوماتەوە بوو بیڵێن بەڵام بەڕاستی لەبەرەوەی دیداکتی تایبەتە بۆەوە لە وەزارەتەوە وەرم گوتووە بەسەر بابەتی کەشان ناڕۆشتم بەس ڕاستەکەی بەنسبەت کۆمپیوتەر و ئەو شتانەوە کە داوتان کرد من زوو لە قۆناغێکی یەکجار زووە بە هەموو بەڕێوەبەرەکانی مەشق و ڕاهێنان متکاکەیان خولی کۆمپیوتەریان بۆ بکەنەوە
زۆر گرنگە شارەزایی و بە تایبەتی بەرنامەی پاورپۆینت وۆرد زۆر گرنگە ئیشیان بە پاورپۆینت دەبێ و خەڵکی شارەزاش زۆر هەر لە ناو مامۆستاکان خۆیانە خولیان بۆ بکەنەوە یعنی دەتوانن بەڵام کردویانەتەوە نیان کردووە بەڕاستی لەسەر ئەوانە یعنی بیکەنەوە خولانە پێویست بۆ وەزارەت شناکات چکە خەڵکی شارەزامان زۆر لەو بوارەوەیان ڕاستەکەی زۆر ڕاستەکەی هەڵسەنگاندنەکان بەو پێی لە ڕێبەرەکەی هەیەگەر خوێند بێتانەوە وەرزی یەکەم هەڵسەنگاندنێکن وەرزی دوم هەڵسەنگاندنێک تر هەڵسەنگاندن دەکەی بۆ چەند مەتوت فریا کەوتوی بۆ توودانە فریا دەکەی و ئایا هەڵسەنگاندنە کافیە تۆ هەڵسەنگاندنت تێ هەر ئەوەنە دەتوانی فریا دەکەوی یعنی من حەزمە کرد یەک هەڵسەنگاند یەک سەردانی پۆلیشە بواە تۆ دووت هەیە دوای فیدباکی خوێندکارشتە ینی تۆ ئەو دقەیە لەوەی پێشکەشێکە ڕاست بە دوای تۆ ئەزانی پێشکەشەکەیانە ئەو لە ڕێگەی فیدباکی خوێندکارەوە دەزانی کاتێک قوتابەکان کۆ دەکەیتەوە فیدباک دەدەنێت لەسەر هەموو مێتودەکان ئەو کاتە ئازانی مامۆستاکە بەکاری هێناوە یا نەیهێناوە ینی قسەی قوتابەکان فیدباکی قوتابەکان زۆر گرنگە بۆ تۆ لەوە شاڵسە ئیتر هەرەوە ناتوانینە پێی هینکە هەڵسەنگاندەکان لە هەنێ شوێنە ئەی پلس نەبوو ڕاستە من پێوەرم هەیە بۆ نمرەکان نمرم نییە با بڵێن ئاستم هەیە و هەموو ئاستێکش پێوەرم هەیە بۆ ئەوەی ئاستێکی دیاریکراو بێن تۆ بێ ئەو پێوەرانە بپێکی و هەندێک معلوماتی ترش ڕاستەکەی ئەی پلسم لە هیچ شوێنێکە ئەی پلسم نەبووە نازانم ئەی پلستان چ ئەی پلسی داناوە نازانم من ئەی پلس من تا ئەیم هەبووە ئەی پەیوەندیش بەو کەسانەشەوە هەبووە کە ماستەر و دکتۆران و لە بواری پەروەردەوەشتانە و توێژینەوەی زانستی و کتێبی زانستی پەروەردەوەوانەیان هەبووە زیاتر پەیوەندی بۆوانەوە ئاستەکانشان زۆر بەرزە تاوان بەس ئەی پلس لارایە نییە مەلزەمە حەقە مەلزەمەکە بۆ قوتابخانە بکە ڕاستەکەی من ڕێگە نادەم مەلزەمەکان کۆپی کرد لە قوتابخانەکانە من ئەو کتێب ئەو مەلزەمەیم کە کردووە بۆ وەزارەتی پەروەردە خاص کردووە و بە خۆڕایی داوم بە هەر شوێنێکی بدەم لەوانەیە دەفتەرێکیان لێ بسەنم بەڵام بە خۆڕایی داومە لە پێناوی پرۆژەکەی داومە بەوان بەس نەمداوە بە قوتابخانەکان من ئەگەر پێویستیان پێێت تێتوان بیکڕن ئیتر وەزارەت بۆیانە خۆیانەی کردن زەروری هەموو قوتابخانەیە ڕاستەکەی نسخەیەکی هەبێ ڕاستەکەی ئەوە خۆیان دەبێ بیکردن و کێشەی ئێمەش نییەوەکو ئێمە لەسەرمانە بیڵێنەوە سەرچاوکێ مامۆستا باسیەوە کاگە ڕێگە گیرا و بەفر بووە ناچی بۆ داوە بە کورتێکی مامۆستا مستەفا دیسان باسی هەڵسەنگاندنی بە تەمەنەکان کردو و ئەوان بۆی ناکەن یا 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ بۆ یەکەن ئەویان پەیوەندی بە ئێمەونێ ئێمە بۆی دەکەین ئێمە بە بەردەوامی بۆی دەکەین لەگەڵ مێتودەکانە بۆیان دەکەین وانە دەڵێتەوە ئێمە مێتودەکان بەکاردێنێ لەبەرەوە هەڵسەنگاندنی بۆ دەکەین ڕاهێنەرەکانی باسی هەندێک هین کرا کاک فارس باسم سەیدا باسی و ڕاهێنەرانات کرد کە دوای من هاتوون باش نەبوون بەڕاستی نازانم من دەکرێت باش بن دەکرێش باش نەبن ینی بڵێم چی ینی من هەڵم نەبژاردوون لەبەرەوە من کەفالەتی ناکەم ینی نازانم چۆنە بەڕاستی لەوانەیە باش من لەوانەیە باش نەبن کاک ئێمات باسم کرد لە هەندێک ڕوونی دیا لەسەر گلەی و گازندەهی نەشارەزایە زۆر ڕاستەکە ڕسەیدا ڕزگار داوای کردۆ ڤیددیو لەسەر سینگاپۆر چێکردن بۆ خۆیە کاک ڕزگار من ڕۆژی 10 ساعت و نیو ئیش دەکەم لە کوردستان بەس بەم پرۆژەیەوە فریایەوە دەکەم بەیانان 6 بەیانی 5 بەیانی هەڵدەستم 2 ساعت کتێب بۆ خۆم بخوێنمەوە فریای یەکشت ناکەم لە پرۆژەکانمە بەڵام دواتر لەوانەیە فریا بکەم بەردەوامی شەوڵە دەم ڤیددیو ئامادەکەم بەس وعدە نادەمێ بەڕاستی ناتوانم پەیمان بدەمەتەوە دەرمەڵای هاتو چۆن باس کرد داوای بکەن حەقی خۆتانە سوپەر ڕاهێنەری سەبیرم کەوتەوە لە شوێنێ مامۆستایەک پرسیارێکە بەڕاستی من هەڵا وەڵامدا واز زۆم زانی باسی مامۆستاکان دەکا کە پلەبەندی لە نێوان مامۆستاکاندا ئەوانەی مێتودەکان بە باشی پیادەکەن یا نایکەنوانە داوای لێبوردنەکەم بەس ئەم سوپەر ڕاهێنەرێز تێگەیشتم ئەو ڕاهێنەرانەی دوای من هاتوون لەو شوێنیش کەشەوە پێم گەیشت گوایە پێیان ئەڵێن سوپەر ڕاهێنەر بەڕاستی ناوێکی هەڵەیە ڕای منتەوە و لە هیچ شوێنێکە دکومنتێکە نەمبینی و لە وەزارەتی پەروەردە ئەو ناوی دابێ و من خۆشم بە سوپەر ڕاهێنەردانانم ئیتر چۆن ئەوانەی لەژێر دەستی منە خولیان خوێندووە ناویان بنین سوپەر ڕاهێنەر هەر کەسێ وتوتی لە خۆیەوە شتێکی ترە بەس ئێوە حساب بۆ دکومنتی فەرمی وەزارەتکەن من دکومنتێکی فەرمیم نەبینی و لە وەزارەت ئەو ناوەی بڕۆژ ناکەم دکومنتی ئاوا دەرچێت لەبەرەوە ئەوە ڕوون بێلاتان کاکارزان ڕێنمای بۆ قوتابخانەکان بەڕاستی ڕاستەکەی ئەوش باسم کرد بەڕێبەتی مەشقڕاهێنانە بێوانە بکەن پێویستیان پێێتی دەبێت داواکەن لە وەزارەتی پەروەردە هەچ پێویستیەکیان هەیە بەڵام ئیشی ئەوانە بەڕاستی بیکەن مامۆستاکانمان هەستەکەن کەم و کوڕی شتانێ ڕاستەکەن و کوڕیان هەیە مامۆستاکانمان شتێکی سەیریش نییە من ڕاهێنەرەکان کە لەگەڵ خۆما بوون هەمویانیانوت ئێمە جارێکی کە بچینەوە ناوەندەکانی خوێندن بەو شێوەیەوانە ناڵێنەوە کە دیاتر وتمانێتەوە
شتی تازەش ئینسان شتی تازە فێرەوێ لە ژیانە ڕاستە ئەویان زۆر ڕاستە مۆڵەت باس نەکراوە نازانم ئەگەداری نیم بەڕاستی داوایکەن حەقی خۆتانە کەی هەڵسەنگاندن بکەین باشە ڕاستەکەی مامۆستا بەنسبەت منەوە لە ڕێبەرەکە نووسا دوای 6 هەفتە کەی دەیکەی کەیفی خۆتە بەڕاستی بۆ منەڵێ ئێستا ئەمڕۆ مەسەنەن یەکشەمە من مەتودێکم وتەوە ئەگەر مامۆستایەک وتی من پێنجشەم ئەتوانم ئەو مەتودە بڵێم وەرە سەرپەرشتیم بکە منە ڕۆم چکە گرنگ بۆ من ئەوەیە مامۆستایە پیادەی بکات بیزانێ پیادەی کات تکەی مشکلەیە وەکەم تەرخەمیشە لە پیادەکردنە زۆر عادیە ئێمە لەوین بۆی یعنی هاوکاریان کەینەوەوانە لەبەرەوە کەی دەیکەی گرنگەوەی مامۆستاکە بیکات پێویست ناکات چاوەڕێی زۆر بکەیت ڕێبەرەکەش بخێنەوە طبعا لەبەرەوە معلوماتی تاو لە ڕێبەرەکەیانەیە سازان خان لە هەولێر باسی KWL و گرنگە خاوەنەکەی بۆتە ڕاستەکەی زۆر گرنگ نییە یعنی ناوی کەسەکان بوتیان بەڵام باس سەرنجێک بم بە سازانکان من لە کتێبەکەیە کۆمەڵی مەتودی تایە هی خەڵکە و لەوەیە ناوی خاوەنەکەشی نووسیوە و تووشمە ئەمە چێنێ سەر چاوەکان نووسیوە کۆمەڵی مەتود هەیە هی خۆ من ئەوە هیچم لەسەر نەنووسیوە و کۆمەڵی مەتودەی ئەوەنە بەکاری دێنن وەکو فۆلکلۆری لێ هاتەوە نیە هەموو شوێنێ بەکار کەس نازانێت خاوەنەکەی چیە ئەم سێنەوە ئەمانە KWL هی من نییە باورم گرتە دەواازە هی منە خۆم نووسیمە بەس KWL هی من نییە ڕاستەکەی لە دوای هەولێرش KWLمان هێنای ئاراوە هەولێر وەکوتم KWLمان نەخێ سازان خان تەنها بۆ ڕوونی مەشقڕایەنە تەماشا راپۆرتەکانیەوەی کردو بەڕاستی نازانم لە مامۆستا هین بپرسە بایز بپرسە دابشکردنی قوتابخانەکان جیاوازی هەیە دەتوانن پەڵ بگرن لە ڕێبەرەکەیان نووسراوە دەتوان پەڵ بگرن مامۆستا دەتوێت کاکە دەربارەی مەتودانەی خوێندومە ئێمە ئەو دەیانزەیەمان هەیە و دەبێ بەو شێوەیە بوترێتەوە کەی خوێنین بەڵام ڕاهێنەرێکێ لەوانەیە دەوڵەمەندتری بکات بتوانێت دەوڵەمەندتری بکات بەڵام نابێت زۆر لادا لە بابەتەکە ینی بە کەیفی خۆشتی بخاتە سەر بەڵام دەکرێت دەوڵەمەنیکێت هەمیشە ڕاهێنەری زیرەکێ لەوانەیە کتێبێ بخوێنێتەوە لەسەر و مەتودە معلوماتی زیاتر بۆچی نهێنی هیچ گرنگ نییە گرنگەوەی بنەماکانی مەتودەکە بپارێزین چکە هەمومان وەکو یەکەینسین و خەڵکی ترشەیە کتێبی نووسیوە زەمە دو وەڵامە بێم و مامۆستاهیندا خەڵکی کەشەیە کتێبی نووسیوە لەسەر دیداکتی بەڕاستی من کتێبەکانم بخوێنەوە هەمووی بخوێنەوە بۆ یە کتێبەکەی خۆم نووسی کتێبەکەی من جیاوازەکەیەوەیە زۆری تایە و بە شێوەیەکی تعلیمی نووسیمە یعنی هەنگاو بە هەنگاو بە مامۆستاکانم ڕوون کردوتەوە هەنگاوی یەکەم دووەم سێم چوارم چیەکەی نمونەم داونەتە نمونەی عملیم داونەتێ تا بتوانم یعنی ئەمەیە کتێبەکەی من جیاواز لەوانی کە جاکاتە خۆوانش هەمووی مەتودەکان کۆمەڵی مەتودەکان هەروکوانەی منن یعنی ئەوانش مەتودی عالەمین مەسەن هەمووی ئەوروپیە بەڵام جیاوازێکی ترشمەیە من سەرچاوە دەنووسم و کتێبێکێ 480 لاپە ڕێباسی مەتودەکانی دان ناوی هیچ سەرچاوەیەک لە ناو ناوەخەکەیانە منیشی وان ناکەم من هەموو لاپە ڕێجار وایە 6 سەرچاوی تایە ئەوش جیاوازێکی تری هەندێک لە کتێبەکان نەکەموویها نەک لە هەمووی کتێبەکانێکی جوان بەس تعلیمی ناحی تعلیمی جیاوازی مامۆستا هیمداد من دەبێت سوپاسی هەموو ئەو جۆگرانە بکەم کە لەگەڵ ما بوون ڕاهێنەر بە ڕێزەکانم ماوانەی دوای من هاتن مامۆستاکان و دەبێت زۆر زۆر سپاسی تۆشکە مامۆساگیان بۆ خەم خۆریت مەمنون دەبم بەڕاستی ئەم شەو زۆر کاتەکە ڕۆیش 2 ساعت و 37 دقیقەیە داوای لێبوون دەکەین کە نەمانتوانی هەموو پرسیارەکان وەڵام بدەینەوە هەمویان وەربگرین چونکە بابەتەکە زۆر هەڵدەگرێت قسە زۆر هەڵدەگرێت بەڵام هەوڵ دەدەین لە داهاتووشدا ئەگەر دەرفەت بوو ئەو دیدارانە ڕێک بخەینەوە بە تایبەتی ئەگەر بۆ ئامادەیەکانیان ئەگەر شتێکی نوێی تێدا بوو وەکو گوتمان ڕەنگە پێرانە گەیشتوین هەموو ڕایەکان وەربگرین هەموو بۆچنەکان بەڵام بەناوی ئەکادمیای مێگەمایند زۆر سوپاس بۆ مامۆستا فایق سعید بۆ ئەو کاتە زۆرەی کە بۆ ئێمە تەرخان کرد هەروەها سوپاس بۆ بەشداربوانی بەڕێز کە 2 ساعت و 37 دقیقەیە لەسەر خەتن لەگەڵ ئێمە کە ئەوە پەرۆشی ئەوان نیشان دەدا بەڕێزان هەر پرۆسەیەکی نوێ وەکو گوتمان نەبوو کەم و کورتی دەبێ نەبێ کەم و کورتی دەبێ نە بە کاملیش لەدایک دەبێ لەگەڵ جێبەجێکردنی دەکرێت هەڵسەنگاندنی بۆ بکرێت دەکرێت لایەنە باشەکانی پەرەی پێ بدرێت لایەنە خراپەکانی یان کەلێنەکانی پڕ بکرێتەوە ئەمە دەستخۆشیمان بۆ هەموو ڕاهێنەرانی بەڕێز بۆ مامۆستا فایق بۆ وزارەتی پەروەردە بۆ دەستبردن بۆ ئەو بابەتە گرنگە ڕەنگە ئەوە سەرەتای گۆڕانکاریەکان بێت شتی تر زۆر ماوە بەڕاستی کە بکرێ لە کۆمنتەکان زۆر شتات بۆچی کار لەسەر مامۆستا ناکرێت بە پێی معریفەی گشتیوانە دەزانین بەڵام خۆ دەبی لە شوێنێک دەست پێ ناکرێت هەر هەموو بێکەوە ئەمە زۆر سوپاس ئەگەر وشەیەکی کۆتایی هەبێ مامۆستا فایق ئەگەنا کۆتایی پێدێت
نەوەڵاسان مامۆساهیمداد هیچی دیاری کراوم نییە بێگومان پەیوەندیمانە بێ هەر شتێ هەستت کرد لە بوارێکی دیاری کراوە لەوەی ئەگەر سەری لێ دەرکەم پێویست بکە لە خزمەتتا دەبم. زۆر سپاس مامۆستا. دەستان خۆش و شەوێکی شاد بۆ هەموو لایەک ئاگاداری خۆتان بن. کاتێکی خۆش.